خالیدی چۆلاق لاپەڕا 153 هەینێ تەرمی خاڵێ خۆشبوو لە دوورەوە دەرکەوت گۆچانەکەم هەڵگرت و بەڕێکەوتم تاکو لە هەڵگرتنیدا بەشدار بم. دەستی چەپم درێژ کرد، لێ میرزا سەبری دووری خستمەوە گوتی: نانا ئاپۆ خالید، خوا دەستێکی لێ سندوی و توانات نییە، ئێمە هەر چوارمان بەسین. زۆر دڵم شکا، بەڕوویەکی غەمگین و بە بێدەنگی دوور کەوتمەوە. چما ئەو تەرەسە چ خەمێکی بوو؟ نەترسی پەروەردگار لە دڵیدا بوو، نەی شەرم و فەدی لە خەڵک. تاقە جارێک چیە گوێم لێ نەبووە بە باشە باسی خوا لێ خۆش بوو ئەحمەدی خانی بکە، بگرە هەمیشە لەم لەولەولا گاڵتەی پێدەکرد و دەیگوت: بنۆڕن ئەم شێتە چۆن بیر دەکاتەوە، بە کوردی دەنووسێ، ئەوی لە جێگەی ئەودا بێ بە تورکی دەنووسێ. خدا شایەدە تەنیا ئەوانەی تێک چوونە بە کوردی دەنووسن. من خۆم تەنیا کوردی دەزانم، خوێندەوار نیم، بەڵام حەزم بە هۆزانەکانی خانی هەیە. هەرچەندە بۆ من ئاستەم و قورسن، لێ لە هۆزانە فارسی و تورکیەکان ئاسانتر و خۆشتر و نزیکترن لە منەوە. نازانم نهێنی ئەمە چییە؟ لێ وێڕای گوێگرانیەکەم کاتێک دەیبیستم ڕۆحم دەهەژێنێت و جەزبە دەمگرێ. گەلێک جاران هۆن هۆن فرمێسکم دەڕشت. من چۆلاق نەبووم، لە پێشدا چۆلاق نەبووم. بە هەردوو دەستم گوێی جەواڵم دەگرت و دەمدا بە کۆڵمدا و 100 گەز پتر پێوەی دەڕۆیشتم. لە بازاڕی بایەزیددا کۆڵ هەڵگرێکی بەناو دەنگ بووم. هەر هێندەی کاروان لە ئیرەوان و خوی و مامە و تەورێز و دیاربەکرەوە بگەیشتایە، بازرگان پێش هەر کەسێک بە دوی منیاندا دەنارد. پشتم لە بەرد ڕاقتر و بازوەکانم لە پۆڵا بەهێزتر و خورتر بوون. هەرچەندە خورد بووم و 20 ساڵم تاوە نەکرده بوو، لێهێزم بارتەقای زەلامێکی ئازادە بوو. باوکم دەیگوت: بە کۆرپەی بەشی 3 زارۆکان شیرت دەمژی، تاکو دایکە بەستە زمانەکەت ناچار بوو بۆ دایەنە بایەزیدیەکانت ببات. بوویتە برای شیری نیوەی منداڵانی تەمەنی خۆت. کاتێک بوویتە 5 ساڵان دەڕۆستی هەموو منداڵانی هاوتەمەند و لەوانی لە خۆتیش گەورەتر بوون دەهاتی. لە تەمەنی 10 ساڵیدا ڕاهێنانت لەسەر شیر و ڕم دەکرد. ئەم هێزە یەزدانیە لە ماڵباتەکەمانەوە بۆمان مابووە. ماڵباتەکەمان بە ناوی کۆهشکەنانی خێڵی مارخۆران ناسرابوون کە لە دەوروبەری شاری واندا دەژیان. لێدەستمان کورد بوو، وێڕای بەهێز و تواناییەکەمان تابڵەی کەم دەرامەت بووین. بابم جوتیارێک بوو کاتێک لە 70 ساڵیدا مرد، داسەکەی هەر بەدەستەوە بوو. منیش بوومە کۆڵ هەڵگر، بەڵام بەر لەوە چۆلاق نەبووم. ژنانی بەختگرەوە و لێزان بە منداڵی تەماشای بەختیان کردم. هێڵەکانی تەوێڵمیان خوێندەوە و گوتیان: لە تافی لاویدا ئەم کوڕە هێزی لەدەست دەدا و شتێکی لەدەست دەچێ. ساڵان تێپەڕین و بوومە 20 ساڵان. پێشبینی ئەو فاڵچی و بەختگرەوانم بیر چووەوە. ئەو دەم یەریڤان بەدەست عەجەمانەوە بوو. شارەکانی ئەو دەوروبەرە بوو بوونە تۆپ و ئەم سەر و ئەو سەریان پێدەکرا. ڕۆژێک بەیرەقی عەجەمانیان لێ هەڵدەکرا و ڕۆژێک ئاڵای ڕۆمیان بە ڕۆژ قزڵ باشەکان فەرمانڕەوا بوون و بە شەویش سوننا. ئێمەی بەستە زمانی شووەگەمیەکی کون شەپۆلەکانی ڕۆم و عەجەم دایان هێناین و دایان بردین. لەو ساڵانەدا سوڵتان موراد بەخۆی هات و بەرەو یەریڤان بە وڵاتی ئێمەدا تێپەڕی. مزگەوت و خانەقا و تەکیەکان لە خەڵک جمەیان دەهات. هایوهوی دەروێش و قیڕەی مەلا و سۆفیان بانگی جیهادیان بەگوێی خەڵکەکەدا دەدا. دەیانگوت ڕێگە بۆ ئەوانەی دەخوازن بچنە ناو لەشکری سوڵتانەوە کراوەیە. ئەوە ڕێگەیە بەرەو بەهەشت. ئەگەر ئاڵای سەرکەوتن شەکایەوە، بێگومان هەر دەشەکێتەوە. ئەوە هەرێکێک لە سوار و پیادە و پارەیەکی زۆری بەردەکەوێ. ئەمە و جگە لە دەستکەوتی جەنگ و ئافرەتانی دیل و کەنیزەی نازدار. ئێمە کۆمەڵە لاوێک بووین خوێن لە دەمارەکانماندا قوڵپی دەدا. بە سەدانمان چوینە پاڵ لەشکری سوڵتانەوە و بە دوای بەگ و ئاغا و سەروەرانی خۆماندا ڕێمان کرد. لەو دەمەدا میرعەبدی کوڕی قەراخانی خاڵی خوا لێ خۆش بوو، فەرمانڕەوای بایەزید بوو. میرعەبدی لە ڕاوشکاری خۆی نەدەکەوت، یا لە گەلیەکانی چیای ئاگریداغ ڕاوی باز و شەهێنی دەکرد، یانیش لە دامێنی چیای سیپان بە دوای بزنێک کێویانەوە بوو. جارجاریش لە قەتپاڵی چیای تەندورک و گۆلیواندا خەریکی ڕاوەکە و قەتێ دەبوو. هەینیەکان چوون بۆ مزگەوتی سینیانیا. مەلا ئەلیاسی باوکی خانی خوددا لە هەردووکیان خۆش بێ، گوتاری بۆ خەڵکەکە دەدا. دەنگی مزگەوتەکەی هەژاندە بوو. هانی خەڵکی بۆ غەزاکردن دژ بە عەجەمان دەدا. لەبەر زۆرزانیەکەی قسەکانی چابڵی کاریگەر بوون. چما کێ لە قسەدا دەڕۆستی دەهات.
ئەو ئاوی سەرباڵی چەکچەکیلەی خواردبووە و زمانی تووتیانی قوددا بوو. مەلای حەود عیلمان بوو. ئێمە بەدەنگیەوە هاتین، بڕوامان نەدەکرد بگەینە مەیدانی شەڕ تا بەشداری جیهاد بکەین. پاش چەندین ساڵ زانیم گەورەکانمان وەکو پەس بە سەرکردەکانی لەشکرمان دەفرۆشن. نرخی سەری هەر یەکێک لە ئێمە 400-500 ئاقچەت بوو. نەمان دەزانی کۆیلەی سەرۆک خێڵەکانین، بەوەمان نەدەزانی وەکو کوتاڵ لە بازاڕەکاندا دەمانکردن و دەمان فرۆشن. شەڕی ئیرەوان. شەڕی ئیرەوان شەڕێکی گەورە و بڵاو بوو. هەرچەندە بیری خۆمی دێنمەوە، گیانم دەلەرزێ و تادام دەگرێ. 70 ساڵ تێپەڕی هێشتا تەقوهۆڕی شیر، قیڕەی جەنگ و هاواری سەربازان، ناڵەی زامداران و حیلە حیلی ئەسپ لە مێشکمدا دەزرنگێنەوە. ئەو کات سوڵتان موڕاد تازەلاو بوو، سواری پشتی ئەسپێکی کە حێلی عەرەبی زین لە زێڕ و ڕەشمە لە ئاوریشمی چینی بوو. پێش لەشکر کەوتە بوو. چەند خەسێنراوێک سەیوانێکیان بەسەریدا دابوو لەگەڵیدا ڕێیانە کرد. ئەوانی تریش بە باوەشێنی لە پەڕچێکرا و باوەشێنیان دەکرد. ئێمە بڕوامان نەدەکرد تەنانەت سێبەرەکەی سوڵتانیش ببینین. لەگەڵ کەژاوەکەی ئەودا هەمیشە نزیکەی نیوفەرسەخێکمان نێوان بوو. هەمومان بەتاسەوە بووین شەرەفی دیتنیمان بەرکەوێ، کەچی ڕێک نەدەکەوت. ئێمە مینامێرولە و ئەویش وەک حەزرەتی سلێمان پێخەمبەر بوو. گەردڵی نەرم بوایە و تەماشایەکی بکردینایە، ئەوە لە خۆشییاندا لە شەقەی باڵمان دەدا. ڕاستە بانگی جیهاد ئێمەی بۆ گۆڕەپانی جەنگ هێنابوو. لێ هەمووان لە پەری بەهەشت پتر لە خۆشی دەستکەوت و کەنیزەی گورجی و ئەرمەنی هاتبووین. ئەوی نەبوو نەدار بوو لە گشتمان بەختەوەرسر بوو. ڕۆژ ڕۆژی ئەو بوو، یا شەهید بوون پیاو دەخاتە بەهەشتی پەروەردگاری مەزنەوە لەو شوێنەی پڕە لە حۆری و کۆشک، یانیش سەرکەوتن کەنیزە و ترش و تاڵانی زۆر و ناوبانگت لە دنیادا پێبەخشێ. هەندێکمان شیر و قەلغانمان بەدەستەوە بوون، هەندێکی تریشمان ڕم و نێزەمان هەڵگرتە بوو، بڕێکیش گورز و ژمارەیەکیش تفەنگ، گەلێکیش تیر و کەوانیان بەدەستەوە بوو، بڕێکیش خەنجەریان هەڵکێشا بوو. هەرچی من و چەند هاوڵێکم بووین لە دەستەی پیادەی تەور بەدەستان بووین، بە ئێمەیان دەگوت تەور هەڵگران. زۆرێک لە سەربازەکان گاڵتەیان پێکردین و پێیان دەگوتین قەسابی بەرازان. هاوڕێکانم بەمتانە و تەشەرا دڵتەنگ و تووڕە دەبوون. لێ من لە دڵی خۆمدا دەمگوت باسبەی شەڕ دەست پێ بکە، دەبینن چۆن تەورەکانمان لە شیرەکانی ئێوە بڵاچەدارترن. لە مەیداندا پێتان نیشان دەدەم کێ قەسابی بەرازانە و کێش قەسابی مێرانە. چلەی هاوین بوو، هەتاوی تەموز وە گۆرزی ئاگر بەسەر سەرمانەوە هەڵواسرا بوو. هەرێکێک لە ئێمە بە بۆنی عارەقەی هاوڵەکەی جاڕز دەبوو لوتی خۆی دەگرت. هەینێ نزیک شاری ئیدیر بووینەوە، خۆمان بە بێستانە ئارو و گندۆرەدا کرد و وەک کولەلەی بدا قەڵبڕمان کرد. ئیدیر کانەمیوە و سەوزە بوو. گوندیەکان بارەکاڵک و زەردەل و هەموو جۆرە میوەیەکیان لەسەر پشتی کەرەکانیان بار دەکرد و لە بایەزیدیان دەفرۆشتن. بە کورتی و بە کوردی ئێمە وەک کولە لێماندا و پاکمان کردەوە. ئیدی کەوتینە ڕێ تاکو گەیشتینە ڕووباری ئەرەس. لە هەردوو ڕۆخی ڕووبارەکەدا سەربازەکان سرتە سرتیان بوو وەک مێش هەنگ دەخولانەوە. دووکەڵی ئاگری ژێرمەنجەڵە گەورەکان دەگەیشتە حەلحەلەی ئاسمان. هەرچەند کەسێک و لەبەردەم لەگەنی خواردنەکەیان چاوەڕێ بوون، هەندێکی تریش خۆیان هاویشتە بۆ ئاوی ڕووبارەکەوە و مەلەیان دەکرد. هاوڵە خەسێنراوەکەم تازە ڕۆژهەڵات بوو، ڕۆبەری خۆرهەڵاتی ڕووبارەکە پەڕینەوە. چیای ئاگری بە بەفری سەرلووتکەکەی دەیبوژاندینەوە و ورەی بەرز دەکردینەوە. چەندێک لە ڕووبارەکە دوور دەکەوتینەوە و لە ئیرەوان نزیک دەبووینەوە. چیایەکە لە شوێن خۆیدا بوو. لووتکەی بەفرینی چیایەکە لە بەر تیشکی خۆرەکە چریسکەی داهاتوو، دەتگوت پارچە گەوهرێکی گەورەی تاجی سەری سوڵتانێکی مەزنی عەباشینە. هەورەکە خۆی لە سەری چیایەکە پێچا بوو، سەری ئێمەش سێخناخ بوو بە هەوری خەون و خۆزگەکان. بەر لە نیوەڕۆ گەیشتینە شاری ئیرەوان. زەوی و ئاسمان لەبەر زرمەی تەپڵ و شەیپوری جەنگ دەلەرزین. لەگەڵ هەر زرمەیەکدا هێندەی نەمابوو دڵمان لە سینگمان بێتە دەر. بەم ئاوایە گەیشتینە ئەو ڕووبارەی وەک کەمەربەندی بووک دەوری شارەکەی گرتبوو. بە هەزاران سەربازی سوار و پیادە، یەنی چەریەکان و بە هەزاران سەربازی سیاهی لەشکر، لە سەربازەکەی تریش قزڵ باشەکان و لەشکری عەجەم ئامادە و تەیاری شەڕ بوون.
لەگەڵ دەرکردنی فەرمان لەلایەن سوڵتانەوە شەپۆلی سەربازانی هەردوو لەشکر بەریەک کەوتن و ئێمەش وەکو گڵۆڵە ئاگر بەرەو پێش ملماننا. بەر لەوەی بگەینە ئیرەوان تەوروەشێنێکی دیاربەکریم ناسی. ئەم هاوڵەم ئاواتی ئەوە بوو لە ئەستەمبول بژیت. دەیگوت خۆزگە لە ئەستەمبول دەژیام ئەگەر بە خەسیاویش بووایە. من پێکەنینم بە قسەکەی دادەهات و دەمگوت پسمام ئەگەر بێگوم تێیدا بژی وەک ئەوەیە تێیدا نەژیابیت. ئەویش دەیگوت نا پسمام نا، پێم نەگوتی لە دیاربەکر چی بەم گونانە دەکەم، نەلێرە و نەیش لەوێ بەکارم دێن. تەنانەت لە شەڕیش هەر بە تەنیش یەکەوە بووین. ئەو لای ڕاستمەوە بوو دەیپاراستم، منیش لای چەپەوە ئەوم دەپاراست. لێ ئەوی بەسەری من و ویدا هات یاخوا بەسەری کەس دانەیەت. لەشکری عەجەمان گەلێک بەتوندی بەرهەڵستیان دەکرد. سەرکردەکەیان دەیزانی گەر بشکێ ئەوە شاسەفی میرزا لە ئەسفەهان بە سیخی سوورەوە کراوە و بە ساغەی چاوانی دەردێنێت و خۆیشی دەیهاوێتە بنی بیرەوە. بۆیە زۆر پاڵەوانانە لە بەرخودادا بوون. گورزیان ڕادەوەشاند و بەسەری سەربازەکانی ئێمەیاندا دەکێشا. تیربارانیان دەکردین، لە سینگی سەربازەکانمان دەچەقین و لە پشتەوە دەردەچوون. ئەوانی زریان پۆشی بوو گوێیان پێ نەدەدا. هەرچی ئێمەمانان بووین ئاوڵ ئاو دەچوین. شیری میسری و جافەری و هیندی و لاهوری ئامبازی یەکدی دەبوون و ژاری مەرگیان لێ دەتکا. دەستاڕی ئەجەل کەوتبووە گەڕ و سەری گەلێکی هاڕی. سوارە جوانمێر و جەربەزەکان لە هەموو لایەکەوە هاتبوونە دەست. سەریان دەپەڕاند و دەست و پایان بە ئاسماندا دەبەردن. ناڵە و فیغانی برینداران و حیلە حیلی ئەسپان و هەیهەی سەربازان بوو. هەر کەسە و دەیویست خۆی قوتار بکات. یاوەرە دیاربەکریەکەم پشتی بەر نەئادام. تەورەکەی ڕادەوەشاند و سینگی قزڵ باشەکانی هەڵدەدڕی. منیش تەورەکەم بروسکە ئاسا بەڕاست و چەپدا ڕادەوەشاند و درەختی ژیانی دوژمنانم لە بێخەوە هەڵدەکێشا. لە پڕد و جەنگاوەر بەزرێ و قەلغان و چەورەوە شاڵاویان بۆیەنام. هەردووکیان سەر و سەکوت و ڕەنگۆڕیان لە یەکتر دەچوون. کتومت دەتگوت یەک زەلا من و لە دوو جەستەدان. وا پێدەچوو ساڵانێک بێ مەشقی هونەری شەڕیان کردبێ. لەنێو ئەو هەموو سەربازانەدا منیان هەڵبژارد و هێرشیان بۆیەنام. لێ من دەرفەتم پێنەدان و بە تەورەکەم یەکەمیانم پێکا و سینگیم هەڵدەڕی. ڕێخۆڵەکانی ڕژان ئیدی پرزەی لەبەر بڕا و ڕما. هەینێ تەورەکەم بەرز کردەوە چاوم بە دڵ و جگەری کەوت دڵم تێکچوو خەریک بوو بەرشێمەوە. هاوڵە دیاربەکریەکەم هاواری کرد و گوتی ماڵ ئاوەدان تەماشای زامی ئەم قزڵ باشە گڵاوە مەکە، وریا بە دووەمیان بۆت هات، کوڕە خۆت لەبەری لادە سەگەکە هات. کاتێک بینی هاوڵەکەیم کوشت چاوی کەوتە پشتە سەری وەکو بێوەژن هاواری کرد. وای حەمەی برام، وای حەمەی برام، یاخوا لە پاش مەرگی تۆ ژینم لێ حەرام بێ. وەک ئێمە بە کوردی بە کەمێک جیاوازیەوە دەپەیوی. زانیم نەعەجەم و نەیش قزڵ باشە، وەکو بەرازی دەشتی و شاڵاوی بۆیەنام. دەبوو یەکێکمان ئەوی تر بکوژێ. درێژی شیرەکەی دوو باڵان دەبوو. نەم دەتوانی بە تەورەکەم بەری بگرم. جەربەزەیەک بوو ئاگری ڕقوقین لە چاوانیدا بڵاچەی دەهات. بەرابەر یەکترمان گرت و بەر لەوەی چەکەکانمان بەریەک بکەون بە چاو ئامبازی یەکدی بووین. کاتێک لە چاوانی ڕامام دەنگی کینە و بانگەوازی تۆڵەم دەهات نەبەرگێ. لە ترساندا چۆکەکانم سست بوون و هەستم کرد بوو مەتامەیەخێکی کوترا و بە زەویەوە. سەربازانی هاوڵمان ئەوانی پێشتر مەیدانی جەنگیان بینی بوو، لەو دەمی بەڕێوە بوون بەرەو ئیرەوان ئامۆژگاریان کردین و گوتیان گەربینیتان دوژمن ڕاوەستاوە بواری مەدەنێ، بەڵکو هێرشی بکەنە سەر. ئەم مۆچیاریم بەبیر داهاتەوە. بۆیە هەلم بەو شەڕکەرە نەدا نەخوازە ئاگری تۆڵە لە ناخیدا جۆشی دەدا و بەلایەوە کوشتنی من وەک فەرزی نوێژ بوو. خۆم هەڵدا و بەسەریدا قیژاندەم. وەرە هەی سەگ با تۆش بکەمە خۆراکی ئەم تەورە. ئەویش جەنگاوەرێکی چاوقایم و پاڵەوانێکی مێرخاس بوو. خۆی لا نەدا، بەڵکو بە هاوارکردنەوە شاڵاوی بۆیەنام. کوڕە بە خۆت سەگی و باوکت سەگتر، من عەوڵای مەریوانیم بێپەروام لە مردن. ئیدی بەرابەرمان لە یەک گرت، ئەو بە شمشێر و منیش بە تەور. شیرەکەی هەڵبەڕی و بەرەو تەوقی سەرمیوەشان. ئەگەر خۆم لا نەدایە ئەوا دەیکردم بە دوولەتەوە، کەچی ئینجاش خۆم باش لا نەدا و شیرەکە بەرشانم کەوت. کاتێک هاوڵە دیاربەکریەکەم بینیمی تەنگاو کراوم بە هاوارمەوە هات. شمشێرەکە قۆڵمی لە شانەوە بڕی بووەوە. هەستم بە زامەکەم ناکرد.
لەگەڵ هاوڵەکەمدا هێرشمان بردە سەرە و شەڕکەرە و بەتەور هەلاهەلامان کرد و لاشەکەیمان فڕێدایە سەر تەرمی براکەی. هەینێ برینەکەم کەمێک سارد بووەوە، هەستم بە ئازارێکی لە ڕادەبەدەر کرد، خوێن فیچقەی دەکرد، ئیدی بێهۆش کەوتم. کاتێک بەخۆ هاتمەوە هێشتا برینەکەم خوێنی لێدەچکا و ژانەکەم پتر دەبوو. دوو سەرباز هەردوو لاقم و دوانەکەی دیکەش دەست و سەریان گرتە بووم. نوژدارێکی نسێبینی لە ناو خێوەتەکەدا تیماری دەکردم. یاروی پزیشک تەورەکەمی لەسەر ئاگردانا بوو، تاکو بووە پشکۆیەک لە گەڕی دۆزاخ. پاشان برینەکەمی پێداخ کرد. دەمێ گوێم لە چزەی گۆشتەکەم بوو، بۆنی داخکردنەکەیم کرد، بەتوندی هاوارم کرد و سەر لە نوێ بورامەوە. نازانم چەندێک بەبێ هۆشی مامەوە، لێهەی نێجارێکی تر بریندار بوومەوە. نوژدارە نسێبینیەکە هەتوانێکی لە قەوزەی دەریا و سماق و نانی کەڕووگرتووی گرتەوە و لە جێبرینی قۆڵە بڕاوەکەیدام. خوێنەکەی وەستا بووەوە، لێزاری داخکردنەکە تێکەڵ بەژانی زامەکە بوو، زەوی بەخۆی نەدەگرتم. سوڵتان ئیرەوانی گرت و سەربازەکان لە خۆشییاندا هەڵهەڵەیان لێدەدا و سەمایان دەکرد، کەچی هەندێکی تر مژوڵی ڕوودکردنەوەی کوژراوەکان بوون لە جلو چەکەکانیان. چەندین ڕۆژ تێپەڕین، برینە سواخدراوەکەم بە هەتوان و دەرمان بەرەو ساڕێژبوونەوە دەڕۆیشت. پزیشکەکە دەیگوت برین بە گەرمای هاوین بۆ گەن دەکات، بۆیە دەبێت ڕۆژی 2-3 جاران بە هەویری نانی کەڕێکی فەلێدرا و تورش و قەوزەی دەریا چەوری بکەین. هەستم کرد برینەکەم بەو گیراوەیە چاکتر دەبێتەوە. لێ بە قەولی مەلایەکی ئەلەزگردی قۆڵم بەر لە خۆم چوو بۆ بەهەشتەوە. دوای چەند ڕۆژێک تێبینی ئەوەم کرد هاوڵە دیاربەکریەکەم دیار نییە. پرسیاری ئەوم لە هەندێک لە سەرباز کرد، گوتیان کەوتە ژێر سمی ئەسپانەوە، گونی تەقی و شەهید بوو. خواستەکەی ئەوم بیرهاتەوە کە بەر لە شەڕگوتی خۆزگە لە ئەستەمبۆڵ دەژیام، ئەگەر بە خەسیاویش بووایە. خوددا داواکەی ئەوی قبول کرد، لێ بە شەهیدی نەک بە زیندوی. لەوێ و سوڵتان ڕووی لە تەورێز کرد و ئەوێشی گرت. هەرچی من بووم چەند مانگێک لە ئیرەوان مامەوە، تاکو برینەکەم تەواو گۆشتە زوون بوو. ئیدی لە پاییزدا گەڕامەوە بەیازید بێ ئەوەی هیچ شتێکم لە تاڵان و بڕۆبەر بکەوێ. تەنیا نازناوێک نەبێ لەو دەمەوە وەکو یادەوەری جەنگ پێم درا، ئەویش نازناوی خالیدی چۆلاق بوو. دوای شەڕ بۆ هیچ شتێک دەستم نەدەدا، من نەبەک بووم و نەیشخان، تاکو سوڵتان قۆڵێکی زێڕینم بۆ بەکردن بدا. بەڵام 1000 جار شوکر بۆ پەروەردگاری مەزن موچەیەکم بۆ بڕایەوە تا پێی بەڕێوە بچم. ئەس برا کوش بووم. ئەس دۆستی ماڵباتی ئەحمەدی خانی بووم. هێشتا مناڵ بوو لەسەر دەستی مەلالیاسی بابی خالێ خۆشببووی و خۆی فێری ئەلفبێ کرد. منیش هەندێک گوانەی قورئانی پیرۆزم لای باوکی خوێن. نازانم ئەو دەم تەمەنی خانی ڕەحمەتی چەند بوو. کات هاوین بوو لە ناو مانگی ڕەمەزاندا بووین. ئێوارانێکیان چوون بۆ مزگەوت، بینیم مەلا ئەلیاس لە میحرابەکەدا دانیشتووە. دوو مۆمی گەورەش ئەملاو ئەولایان ڕووناک دەکردەوە. خەڵکەکە لە نوێژی تەراویح بوو بوونەوە و بڵاوەیان لێ کردەبوو. مەلا ئەلیاس و ئەحمەدی کوڕی خوددا لێیان ڕازی بێ هەر خۆیان لەوێ بوون. سەیرم هاتێ، بە مەلا ئەلیاسم گوت سەیدا ئەم کوڕە خەوی نایەت؟ خەنیەوە. پێکەنینەکەی لەبەر ڕۆشنایی دوو مۆمەکەدا وەک بەهاری قەتپاڵی چیای ئاگری بوو. پاشان گوتی خالید گیان، بە چاوی منداڵ تەماشای ئەحمەدی کوڕم مەکە، ئەو لە تەمەنی خۆی گەورەترە و لە ئاو پتر تینوی زانستە. ئەو بچووکە، بەڵام زمانی تووتیانی قودداوە، شەوان بە خوێندنی قورئانی پیرۆز ڕۆژ دەکاتەوە. لەم تەمەنەیدا جوز و عەممەی تەواو کردووە و ئێستا جوز و تەبارەک دەخوێنێ. دە فەرمودەی ئیمام نەوەوی ئەزبەر کردووە. پاشان تەماشایەکی کوڕەکەی کرد و پێی گوت دەی کوڕم ئەحمەد، سوورەتی عەممە بۆ ئاپێت بخوێنەوە. ئەس مناڵی و لاوی خانیم بینی، کەسێکی خواپەرست و پڕ لە زانست بوو. مرۆڤێک بوو دڵی کەسی نەدایەشاند و قسە شیرین بوو. ڕێزی لە بەسەڵاتچوانی وەک من دەگرت و گوێی لە سەرهات و چیرۆکەکانیان سەبارەت بە شەڕی هۆزە کوردەکان و قەزڵباش و سەربازانی حەزرەتی پاشا دەگرت. چەندین سەعات بێدەنگ دەبوو، شتێلێکی لەسەر کاغەز دەنووسی و بۆ حوجرەکەی دەڕۆیشت. جارێکیان حەزم کرد باسی شەڕەکەی ئیرەوانی بۆ بگێڕمەوە. هێشتا دەستی بە نووسینی مەموزین نەکردەبوو. لە مزگەوتی مرادیە مەمزولەی عەقیدەی ئیمانی بۆ سوختەکانی ڕوندەکردەوە. هەینێ بینیمی وازی لەوانەکەی هێنا و بانگی کردم. هەر جارێک بمبینایە وازی لە هەموو شت دەهێنا. گازی دەکردم و دەیگوت ئاپێ خالید کەرەم بکە،
وەرە باشەوەکەمان بە مۆمی چیرۆکەکانی تۆ گەشت بکەینەوە. کاتێک باسی ڕووداوی ئەو دووبرایی ئۆردوی شای عەجەمانم لە جەنگی ئیراواندا بۆ کرد، سەر و دڵی گیرا و زۆر پێی دڵتەنگ بوو. منزومەکەی لەدەست بەربووە و هەستایە سەر پێیان و گوتی: وای لە ئێمە و لەم چارەن و سەڕەشەمان، چی بەسەرم کوردەدا دێ کە چی ئینجاش بەخۆمان نازانین. ئەوان شاو سوڵتان و ئێمەش سەرباز و نۆکەر، ئەوان ئاگری شەڕدا دەگیرسێنن، ئێمەش دەبینە سوتەمەنی شەڕەکە. دوای ئەو شەوە هەر منی بدی تایە دەیگوت: تخوا ئاپێ خالید لێم تووڕەمە بە، تۆ بوویتە براکوش، دڵت لە خۆت نەمێنێ، نەخەتای تۆ نەیش خەتای ئەو دوو پاڵەوانە مەریوانیەیە، سوچی میرە گەمژەکانمانن. ساڵانێک ڕابوردن. خانی ڕەحمەتی لە نووسینی مەموزین بووەوە. ئەو جازانیم ئێمە چەند بێمێشکین، زانیم ئێمە بووینە ئارمانجی تیری تورک و عەجەمان و سنگ و دڵی ئێمەیان دەپێکا. کەمەندامیەکەم ڕێی پێ نەدەدام ئەو ڕووداوە لەبیر بکەم، تاکو ئێستا دەنگی ئەو جەنگاوەرەی تەنانەت ناویشیم نەدەزانی لە گوێمدا دەزرینگێتەوە. تاکو پێم دەگاتە لێوی گۆڕ دەنگی ئەو لە مێشکمدا دەزرنگێتەوە، هەرگیز ئەو هاوارەی لە یاد ناکەم. وای حەمەی برام، یاخوا لە پاش مەرگی تۆ ژینم لێ حەرام بێ. سۆفی حەیدەری قەرسی، لاپەڕا 169 شوشتنی دڵان. ئەرێ سۆفی حەیدەر، دڵ بە چی زاخەو دەدرێت؟ خوا لێ خۆشبوو سەیدا ئەحمەدی خانی پاش نوێژی بەیانی لەبەر ڕۆشنایی ئەو چرایی ئەم لەولای میحرابەکەی ڕووناک دەکردەوە ئەو پرسیاری لێکردم. من کتێبی مەنتیقوتتەیری عەتار نیشاپوریم بۆ دەخوێندەوە، گەیشتینە حەکایەتی شێخی سەنعان و قسەمان لەسەر دەکرد. ئەو کتێبەی تازە لە تەورێزەوە بۆی هاتەبوو خستە ناو پەنجەی شەهادەت و پەنجە گەورەیەوە کە لەبەر نووسین و هەڵگرتنی خامە سوور بووبوون. بەو پرسیارەی چرایەکی لە میحرابی دڵمدا داگیرسان. بیرم بۆمەی خودایی ڕۆیشت کە سۆفیگەران بە ئاوی خاوێنکردنەوەی دڵی دادەنێن. ئەس ئەم دێڕەی مەلای جزیریم بۆ خوێندەوە. جاما ژە دەستێ شاهید جەنگێ ژە دڵ دشۆتن، پیرێ مغاز ژڕەندان وەوە دکر ڕیوایەت. شێخی من قەیرێک بێدەنگ بوو، چاوانی گرتن و ئاهێکی قۆڵیال کێشا. زانیم خەریکە کردی خەیاڵی پیرۆزی لە سەر کەڤری زانین تیژ دەکات. منیش بێدەنگ مامەوە و لەو ڕووناکی ڕامابووم کە ڕوخسارە زەرد هەڵگەڕاوەکەی داگرتە بوو. چاوانی هەڵهێنان و کتێبی مەنتیقوتتەیری لە نێوان قامکەکانیدا دەرهێنا و بە ئارامیەوە چون ئەوە شنەی بەیان بێت بە ئاخەوێت، گوتی: سۆفی حەیدەر، دڵ بێ ئاگری عیشق زاخاو نادرێ. بینیت چی بەسەر شێخی سەنعاندا هات؟ وانە دڵی چووەک چەگاوران، کەمەری خۆی بەست و بووە بەرازەوان و مەی نۆشی، چون ئەوینی ئەو کیژە تەندوری هەڵگیرساو بێت و دڵی ئەمیش سیغی ژەنگاوی بێ. خودای پتر لەو ئەوینەوە بینی و نوری زیاتر لە ڕوخساری ئەو کچە گاورەوە بەدەرکەوت. مەلای جزیری ڕەحمەتی دەبێژێت دڵ بەمەی خودایی دێتە شوشتن. دروستە، لێبەتەنێ شوشتنی دڵ بەس نییە. ئاخر بێ ئاگری کوورە ژەنگ هەڵناستێ، ئەوی بە ئاگری ئەوینی ڕاستەقینە پاک نەبێتەوە، ئەوە هەتا دڵی بە ژەنگرتووی دەمێنێتەوە. شنەی نەرم و خۆشی بەیان بەناو هەیوانی مزگەوتەکەدا دەگەڕا. چراکەی دەلەراندەوە و سێبەرەکەی ئێمەشی لەگەڵدا. شێخ ئەحمەد کتێبی مەنتیقوتتەیری وەلانا و گوتی: بڕوانە،
ئەگەر ئاگری چراکە نەبوایە ئێمەش بێسایە دەبووین. سێبەر بوونە، بوونی سێبەریش لە هەبوونی ڕووناکی چرا و قەندیلانەوە دروست دەبێت. هەروەها ئەوینداریش بێبوونی تیشکی ئاگری ئەوین بوونی نییە، وانەیەک لە ئەوین. هەینێک کازیوەیدا بوو کەمەک دنیا زوڵال بوو. شێخ ئەحمەدی خانی ڕابوو پێی گوتم وەرە سۆفی حەیدەر، وەرە باوانەیەکت لەسەر ئەوین بدەمێ. پاشان پێشم کەوت و منیش بەدویدا هەستم بە گەرمی هەناسەی کرد، تێکەڵ بە هەناسەی نمداری بەربانگ دەبوو، تونتر دەبوو. لە دواییدا چوینە حوجرەیەکەوە کە ڕووناکی بەرەبەیان ئاەتی عیشقی نورانی لە سەر دیوارەکانی نووسیبەوە. دەستی بۆ چرا خامۆشەکە برد و فتیلە سەرڕەشەکەی کەمێک ڕاکێشا و هەڵی کرد. بە بێدەنگی لەسەر ژنۆکانم دانیشتم و تەماشام کرد. کاتێک چراکە گەشتبووەوە ئەو دەستی ڕاستی درێژ کرد و قامکەچکۆڵەی کە ئەنگوستیلەیەکی زیوینی نقێمدار دەیڕازاندەوە دایە بەر زمانی ئاگری سەر فتیلەکە و چاوانی نوقاندن. چاوم لە تلی دەستی بڕی بوو چۆن پەیتا پەیتا نینۆکی دەسووتا و بۆنی ژوورەکەی دادەگرت. چاوانی گرتبوون و دڵم شێتانە لێ دەدا. کاتێک بۆنی هەڵقەرچانم بۆ هات درکم بەوە کرد ئەوە گۆشتی قامکی شێخە دەسووتێ. جەزبە گرتمی و قیراندم. خۆم هاویشتە بەردەستی و چراکەم کوژاندەوە. پەنجە چکۆڵە سوتاوەکەیم پێچا. بە فرمێسکی چاوم شوشتم و پێم گوت بەسە ئەزبەنی، وانەکەت گەیشت. شێخ دەهەژیا و دەگریا، دەیگوت ئەڤنارێ سیقالا دڵە، دایم لەوێ قالا دڵە، نەورۆز و سەرسالا دڵە، وەقتێ هیلیتن ئەو سیراج. بەڵێ سۆفی حەیدەر، ئەوینی ڕاستەقینە ئەمەیە. تۆ لە ناو کڵپەی ئاگری خۆشەویستی دابیت، بێ ئەوەی ئاه بکەیت و دەنگت لێوە بێ، بە ئارامی بمێنیتەوە، نەگوەک عاشقە شێتەکان ئاه و زاریت بێ و بکڕۆزەیتەوە. ئەوینداری ڕاستەقینە پەروانەیە، لێ بە مەجاز و وەک بولبولە. ناڵە و فیغانی بولبول و خۆشخوانیەکەی خوازەیە بۆ وینداریش کۆمەن. هەرچی پەپولەیە ئەوە خۆی دەهاوێتە ئاگرەوە و هیچ هێزێک نییە بەری بگرێ. کابەی ئەوینی پەروانە مۆمە و سەماکردنەکەیشی تەوافە، تاوەکو گیانیش دەبەخشێ بە دەوریدا دەخولێتەوە. هەتا لە ناو ئاگری ئەڤیندا نەبێ ئۆقرە ناگرێ. کاتێکیش ڕۆح دەسپێرێ ئەوە دەنگ دەرناکات و بە ئارامی دەمرێ. بۆ 30 ساڵ دەچێ پەروانەی دڵی من لە کوانیوی ئەویندا دەسووتێ و لە ژەنگی دنیا پاک دەبێتەوە. منیش هەر بێدەنگم سۆفی حەیدەر. پاش قەیرێک ئارام بووە و بەردەوام بوو. ئێستا ڕابۆ چراکە گەشت بکە. چرا ژیانێکە لە ڕووناکی. ئەو شەوەی شێخ چووە بەردلۆڤانی یێزدان. چراکەی ژوورسەری 3 جاران کوژایەوە. منەوەم بە نیشانەیەکی خراپ و شومدانا. قسەکەی خوا لێ خۆشبووم بیر دەهاتەوە، دەیگوت چرا ژیانە. ئەو جازانیم چرای ژینی خەریکە خامۆش دەبێت. شێخ ئەحمەد خوا پایە بڵندتری بکات، زاتێکی نورانی بوو. هێندەی خەمی خەڵکی بوو، ئەوەندە خەمی دنیای فانی نەدەخوارد. لە گوتارەکانی دادەیگوت خەڵکینە، پێشەوەی جلەکانتان بشۆن دڵی خۆتان پاک بکەنەوە، ئەوەندەتان بەسە. ئەو دەمی ئێمەی موریدانی ئەو سپێدان لە دەوری کۆدەبووینەوە، ڕیشەکەی کە بۆنی بەهەشتی لێدەهات دەسڕیەوە و بە چاوی داخراوەوە پێی دەگوتین شوشتنی دڵان بە فرمێسک دەبێ، ئەوی نەگریت لە دڵیدا ئەستورتر دەبێ. ئەو دڵەی نوێژی پاقش دەخوازێ، دەبێ بە ئاوی چاوان دەستنوێژ هەڵگرێ، نەک بە ئاوی جۆگەلە. لەبەر ڕۆشنایی چراکانی ئەملاو ئەولای میحرابەکە تێبینی ئەو ئەشکەمان کرد زابووە چاوانیەوە. تابڵەی دڵفراوان بوو، کەسی لە جواتەکەی دوور نەدەخستەوە. تەنانەت لە بایەزید کابرایەک هەیە ناوی تەیموری فاسقا، دەهات بێ ئەوەی کەس ڕێگری لێ بکە لە جواتەکەی وی دادەنیشت. کاتێک هەندێک لە شێخەکانی ناڕەزاییان دەربڕی دەیانگوت چۆن کەسێک وازی لە نوێش هاوردە بێ و مەی بخواتەوە لە کۆڕی زیکر و خواپەرستیدا ئامادە دەبێت. شێخ ئەحمەدی ڕەحمەتی بەرسەوی دەدانەوە، ئەگەر یەکێکتان ویستی پێڵاوەکەی چاک بکاتەوە نایباتە لای پینەدۆس، ئەگەر یەکێکتان نەخۆش کەوتن ناچێتە لای لوقمان، ئەمەش حاڵی تەیمورە. ئەگەر نەیەتە جوفاتی من و گوێ لە ئامۆژگاری نەگرێ، کێ لە ئێوە دەچێتە لای بۆ مەیخانە تاکو ڕێگەی زانستی پێنیشان بدات؟
سوبحان الله لەو عیلم و زانستە. قەستەم بە یێزدانی مەزن باران بەسەر گۆڕی پیرۆزی شێخ داباری. خانی گەوهرێک بوو ئێمە لە وڵاتی سەرحەداندا نرخ و بەهایمان نەزانی. سەر لە بەیانی ناشتنەکەی بارانێکی نەرم بە خەمباری دەباری و تێکەڵ بە فرمێسکی چاومان دەبوو. لە ناکاوڕا تەیمور هاواری کرد: مەرەکەب لە ئاسمانەوە دەبارێت. هەستامە سەر پێ و لە ئاسمانی هەوری نمڕوانی. سوبحان الله، دەتگوت دڵۆپەی بارانەکە دەنکی عەنبەرە بەسەر کەتانێکی سپیەوە. هەرێکێک لە ئێمە مشتی گرتەوە بۆ پشکانە و بۆنیانی دەکرد. من چاوم لە ئاسمان نەبڕی و بەردەوام تەماشام دەکرد. بۆنی مسک لە بارانەکە داهات. زانیم ئەوە کەراماتی شێخە. ساتێک تێپەڕی، پاشان لە جلەکانی خۆم ڕوانی. خوا شایەدە بۆنی مسک دەهات. درکم کرا ئاسمان مسک دەبارێنێ، نەک مەرەکەب. شێخ سەیفەددینی جبەشین لاپەڕا 175. پێش 2-3 ساڵێک بوو. زستانێکی سارد میر محەممەدی فەرمانڕەوای بایەزید و سلێمانی باشکاتبی کوژران. خوا لێ خۆش بوو مەلا ئەحمەدی کوڕی مەلالیاس کە من تەڵقینیم خوێند و بە خاکم سپارد. لەو دەمەدا زۆر تووڕەبوو دەیگوت دەبێت میرزابەگی کوڕی میر محەممەد لە شوێنی ئەو لەسەر تەختی میرنشینی دانیشێت. دەیگوت دەچم بە خەڵکەکەی ڕادەگەیەنم کە میراتگەری شەرعی میر محەممەد کوڕەکەی خۆیەتی. چۆن ڕەوشی بایەزید ئالۆز و شێوە بوو، لە ئەستەمبۆڵیش بە هەمان شێوە. ئەحمەد خان لە شوێن سوڵتان مستەفای برای بوو بە سوڵتانی دەوڵەت. خەلیفەی مەزنمان یەکەم بڕیاری کوشتنی موفتی گەورە فەیزوڵڵا ئەفەندی بوو بەدەستی یەنیچەریەکان. لەو ساڵەدا بیرمە مەلا ئیسماعیلی هاوڵی خوا لێ خۆش بوو مەلا ئەحمەد گاڵتەی پێدەکرد و دەیگوت بەخوا دەبێت تۆ شوێنی فەیزوڵڵا ئەفەندی بگریتەوە و فتوا بدەیت. لە چیت کەمە؟ ئەو دەستاڕەی بەسەرتەوەیە گەورەیە و تەزبیحە کارەمانەکەشت زۆر درێژە. سەرباری ئەمانەش موریدت گەلێک زۆرن. ئەو خوا لێ خۆش بوو ئیرەیان پێدەبردم. ژمارەی سوختە و فەقیانی ئەوان نەدەگەیشتە چارەکی موریدەکانی من. لە ئەلەزگەردەوە تا ئەرزەڕۆم لە موشەوە تاوان و خنووس لەوێشەوە تاک و وڵاتی هەکاری و بۆتان موریدم هەبوون، کەواتە بۆچی ئیرەیم پێنەبن؟ هەروەها لەبەر ئەوەی من خەڵکی وان بووم خەریک بوو لە داخاندا بتەقن. خەڵکی سەرحەدان بەوە ناسراون بابلباب دوژمنی خەڵکی وانن، بەڵام لەناو خەڵکی سەرحەداندا کەسانی ژیر هەن نرخی من باش دەزانن و گەلێکیان موریدی منن. ئەی ئەوە نییە جەنابی میر سەرحەدانیە؟ بە خودای هەموو ساڵێک دەستەیەک جلی تازەم پێدەبەخشێت. ئەس کەیفم بە میرزابەگدا نەداهاتەوە. عەبدولفەتاح ئیمامیم بینی میری ئێستامان لەو شایانترە. ئەوە بوو بە فەرمانێکی هەمایۆنی کردی بە میری بایەزید. ئەمەش ڕۆک و کینەی لە دڵی مەلا ئیسماعیلدا زیادەتر کرد. خوا لێ خۆشبوو مەلا ئەحمەدی خانی چامەیەکی بۆشینی میر محەممەد نووسی. تێیدا لە پەروەردگاری خواسته بوو کوڕەکەی بپارێزێ. ڕاستە تێیدا ناوی میر عەبدولفەتاحی بە باشەیە نابوو، کەچی مەیلی خۆی بۆ میرزابەگ نەشارد بووەوە و ناوی نابوو گەوهەری بێباوک، واتە گەوهەری تاقانە و بێهاوتا. ئەم لاواندنەوەی خانی بە میر محەممەدی بەخشی بوو، نازناوی پاشای سەرحەدانی دابوویە و گەلێک ستایشی بە میرزابەگی کوڕی کردەبوو.
پەیوەندی نێوان خانی و میر عەبدولفەتاحی پتر سارد و سڕ کردبوو. ئیدی لەو ڕۆژەوە خانی بەدەگمەن داهاتە دیوەخانی میر هەستی بەم ساردیە کردبوو. چەند جارێک پێی گوتم نامەوێت زانایەکی پایە بڵندی وەک خانی پێی لە دیوەخانی من ببڕێ. ئیدی ڕای سپاردم خانی بۆ دیوەخانی میر داوت بکەم. لێ ئەو هەر جارە و بە هەنجەتێکەوە نەدەهات. نەها خانی لە دارولفەنانەوە بۆ دارولبەقا کۆچی کرد. میر بەزەیی جوڵا و خەرجی کفن و دفن و شوشتن و نانی پرسە و گشت ئەوانەی لە شوێنەکانی ترەوە هاتەبوون لاستۆ گرت. تەنیا بە من لە بەرابەر تەڵقین خوێندنەکەمدا 12 ئاقچەی زیوی پێبەخشیم. ئەس شێخێ سەرحەدانێمە. ئەس هیچ کتێبەکەم نەخوێندوێتەوە. تەریقەتیشم لە هیچ شێخێک وەرنەگرتووە. باو باپیرانیشم شێخی هیچ تەریقەتێک نەبوونە. لێ شێخایەتی من بەهرەیەکی خوداییە. لە بەرەما خوا لێ خۆشبوو شێخانی هاوڵی ڕکابەری منیان دەکرد. ئیرەییان پێدەبردم و چاویان بەرایی نەدەدا کاتێک دەیان بینی ئەوانی نەساغ بوون شیفا و چارەیان لە سەردەستی من دەبینی. شێتان عاقڵ دەبوون و ئەوانی تادار بوون چاک دەبوونەوە. تفم دەکردە چاوی گلکردوانەوە دەم و دەست ئێشیان نەدەما. ئەو موریدانەی بەرماوەی ئاوی دەستنوێژی منیان دەنۆشی هەرگیز تووشی ئازاری گران نەداهاتن. بەدەیانژن لە سایەی نوشتە و بازبەند و بربەژن و دەستهێنانم بەسکیاندا ئاوز بوون. بە نزاکانم چێل و گامێش و مەڕ و بزنی گوان وشک کردوم هێنایە شیر. ئەو مریشکانەشی لە هێلکە چووبوونەوە بە بەرەکەتی پارانەوەکانم ڕۆژی دوو هێلکەیان دەکرد. بە نوشتەکانم ئەوانی لە پیاوەتی کەوتبوون و لێبووبوونەوە کردمن بەنێرێک لە شەوێکدا چەند جارێک بچنە گیان ژنەکانیان. هەرچی ئەو ژن و پیاوانە بوون یەکتریان خۆش نەدەویست. بە نووسینی نوشتەیەک دەمکردنە شیر و هەنگین. بە خودای قەسەم ئەگەر لە ڕۆژی مەجنونی بایەزید دەبووم ئەوە لە دەردی ئەوین و شێتیەکەی ڕەهام دەکرد. ساڵانە بە هەزاران موریدی من لە وڵاتی هەکاری و بۆتان و هەتا لە بادینانیشەوە بە ئاڵای کەسک و گرمەگرمی دەفانەوە دەهاتنە تەکیەکەم و لەسەر دەستی من تۆبەیان دەکرد. ئەلقەی زیکریان دەبەست و دەنگی ئەڵاهوی موریدان و بە جەزبەکەوتنیان دەگەیشتە عەرشی پەروەردگار. هەرچی مزگەفتی خوا لێ خۆشبوو بوو ئەوە ژمارەی زارۆک و جوانان نەدەگەیشتە 30-40 کەسێک. ئەوانیش بە منگەمنگ دەوریان دەکردەوە و وانەی خۆیان ئەزبەر دەکرد. کەراماتەکانم لەم لەولا باز دەکران و بووبوونە زەبرولمەسەل. لێ خانی وێڕای ئەوەی خەڵکی بە شێخی تەریقەتیان دادەنا کەچی نەیدەتوانی تاقە کەراماتێک چییە بینوێنێ. ڕۆژی ناشنەکەی خەڵکی بایەزید دەیانگوت بارانێکی ڕەش بۆنی مەرەکەبی لێدەهات باریوە. چما من لەوێ نەبووم دوعای تەڵقینی ویم دەخوێند؟ ئەس چ بارانێکی ڕەشم نەبینی؟ خۆ هەندێک جار بارانی لەوتاوی دەبارێ، ڕەنگە ئەوە بوو بێ ئەو ڕۆژە باری بێت. ئەو شاعیر بوو نەک شێخ. شاعیرانیش هاوڵی شێت و ماڵخولیایانن. لە قورئانی پیرۆزدا ئاەتێک هاتووە دەڵێت ئەوی دوایان بکەوێ لە ڕێگەلا دەرە و گفتار و ڕەفتاریان دوورن لە یەکەوە. پەروەردگاری مەزن ئاوا وەسپی شاعیران دەکات. ئەی ئێمە چی بێژین؟ خوا لێ خۆشبوو کەسێک بوو بێسنوور تووک و نەفرەتی لە تورکان دەکرد. خۆ تورکیش برای موسڵمانی ئێمن. سوڵتان و خوێندکارێن ما گەورە و خەلیفەی ئێمە بە خۆیان تورکن. چۆن دەبێ کەسێکی وەک خانی ڕابێتە سەریان و قسەیان پێ بڵێ؟ ئەگەر بەدەستی ئەو بێ ئەوە دەبێ خەڵکی سەرحەدان و کوردانی تر دەست بدەنە شیر و بەڕووی تورک و عەجەمان دارابن. ئاخر کەسێک پیچێک ئاوەزی هەبێ بیر لە شتی وا دەکاتەوە چما ئێمە کین تا بەڕووی دەوڵەتی ئال عوسماندا بوەستینەوە. لە شوێن ئەوەی خانی بانگی غەزا بکات و هانی لاوان بدات تا بچنە ناو ڕیزەکانی لەشکری مەنسوور پاشاوە داوای سەرکێشیان لێ دەکات. سەربازانمان لە لەهستان و مەجەڕستان و بەغدان و نازانم کوێ شەڕی گاورانیان دەکرد کەچی خانیش لەو لاوە بانگەوازی شیر هەڵگرتنی بەڕووی دەوڵەتی عوسمانیدا دەکرد. ئەی ئەمە کفری ڕەش نییە؟ ئەی لە کتێبەکانیدا نەیخوێندونەتەوە ئەوی لە گەورەی موسڵمانان هەڵگەڕێتەوە کافرە؟ دەڵێن لەو کتێبەی کە نەخوێندومەتەوە و نەیش دەمەوێ بیخوێنمەوە باس لە بێگوناهی ئیبلیسی نەفرەت لێکرا و زۆر شت سەبارەت بە ئاینە ڕاست و دروستەکەمان دەکات. والله وەبیللا ئەگەر میر عەبدولفەتاح نەبوایە نەنوێژم لەسەری دەکرد و نەیش تەڵقینم دەدا. لێ چی بکەم؟ ڕازیکردنی میران لە ڕەزامەندی پەروەردگاری مەزنەوەیە. خانی ناهێڵێت چارەسەری بکەم. هەرکە بیستم خانی نەساغا جبەشینەکەم کە پاشای وان بەر لە 10 ساڵ بۆی ناردەبووم لەبەر کرد و بۆ لای چووم. حاڵی زۆر خراپ بوو.
خواردن بە گەدەی نەدەکەوت و چی دەخوارد هەڵی دەهێنایەوە. ڕووی هیچ شک هەڵاتە بوو شەوان خەو نەدەچۆ چاوانی. ویستم چەند ئاەتێک لەسەر جامیلکە ئاوێک بخوێنم و بیدەمێت تا بیخواتەوە. لێ قبوڵی نەکرد و گوتی نانا حەوەجەم بەشتی وان نییە. سەیرم هاتێ زانایەکی وەک ئەو ڕەتی دەکاتەوە ئاەتی قورئانی پیرۆز ببێتە دەرمانی دەردەکەی، کەچی ئینجایش لە دڵم نەگرت و چەندین جار چوومە سەردانی. جاری دوایی سۆفی حەیدەر و مەلا اسماعیل و ئەو سەحافەی ڕقم لە سێبەرەکەشی دەبێتەوە فەلەی ئەتاریان هێنا. بینیم دەرمانی بۆ خانی دەگرتەوە. زۆر تووڕە بووم. خەریک بوو سیواکەکەمیان تێگرم. لێ خۆم دانەگرتە ئاستی ئەوان و بە نەرمیەکەوە گوتم ماڵ خراپینە. چۆن بوێری دەکەن ئاەتی قورئان بە گیا و گوڵ بگۆڕنەوە. فەلەی عەتاری جوولەکەش لە گشت شارێکدا هەبوون، خۆیان بە لوقمان و حەکیم دادەنا دەیگوت خانی دەرمان خوارد کراوە. دڵنیا بوو لەمە چون گالینۆس یاخۆ بوقرات بێت. ئەڵڵا بەخوا سەیرە کێژار بە خانی دەدات. من دەڵێم سەرماگرتی بووە. گەلێک لەبەر بارانی پاییز ماوەتەوە و سەرمالی داوە و تایەکی گران دایگرتووە. دەستم لە ئەنیەیدا وەک تەندوور دەسووتە. لە هەناسەی بوونی ئاگرێک دەهات دەدگو درۆنی بەسەردا کراوە. من دەمویست چەند ئاەتێک و دوو قولە عوزوی بەسەردا بخوێنم، کەچی خۆی و هاوڵەکانی بڕوایان بۆ عەتارە ئەرمەنیە و جادوگەریەکانی هەبوو، بڕوایان بە زانستی ڕەبانی من نەبوو. منیش دوای ئەوەی ئەو عەتارە فەلەیەم لە حوجرەکەی دابینی ئیدی بەلایدا نەچووم. ئەوان لە پێناو چاکبوونەوەدا پەنا بۆ کافرێک دەبن. وای شەرم و فەدی لە مەخلوق ناکەن و لە خالقیش ناترسێن. چ مەرەکەبێک ماڵ ئاوەدان. سوێن بە گۆڕی بابم دەخۆم ئەوی دەیڵێن ڕاست نییە. بارانی مەرەکەب چ سەیرە. ئەی من لەوێ نەبووم تەیمور ئەو فاسقە بێدین و بەرەڵای کۆڵانانە وەک کەرزەڕی و گوتی مەرەکەب لە ئاسماندا دەبارێت. هەمووان تەماشای ئاسمانیان کرد و بۆنی ئەو دڵۆپانەیان دەکرد کە دەکەوتنە ناو لە پیانەوە. تەنانەت یاوەزی خەتخۆشی ئەلەزگەردیش بڕوای کرد. بۆنی جەمەدانیەکەی کرد و بەترسەوە لە ئاسمانی تاریکی دەڕوانی. تەیمور نەیهێشت وەک پێویست تەڵقینەکەم بخوێنم. لێ بەسەری قوتب ئەخلاتی قەسەم مەرەکەب نەبوو. بەڵێ ڕەش بوو. ڕەنگە دڵۆپە بارانەکان تێکەڵ بە دووکەڵی ئاگردانەکان بوو بن. پاییزی بایەزید ساردا، ڕۆژی ناشتنەکەش هەموو ئاگردانەکان دووکەڵیان بە ئاسماندا بەرز بووەوە. فەلەی حەکیم لاپەڕا 183. بەر لە ماوەیەک سەلاحەدینی کتێب فرۆش هاتە لام و گوتی خۆجە زۆراب خێراکە وەرە شێخ ئەحمەدی خانیژان بەری نادات. ترس و تکا ڕووی سەلاحەدینی باریکەلە و میهرەبانیان داگرتەوە. وایان لێ کردم بلەس دەست بدەمە هەک بە چەرمینەکەی دەرمانەکانم و بە دویدا بڕۆم بۆ ماڵی شێخ. هەرهێندەی چاوم بە خانی کەوت، لە چاوانیدا ترپەترپی پێی مردنێکی نزیکم بیست. چاوانی دەرمان خواردکردنیان ڕاگەیان. دەوروبەریان سوور بووبوونەوە و ناوڕاستەکەشیان مەیلە و زەرد بوو. چاوەکانی چۆن چرایەک نەوتی لێبڕابێ ئاوا کوژا بوونەوە. تا ئەو دەم نەمدەزانی ژار بەجەستەیدا بڵاو بۆتەوە. وامزانی دەتوانم بە گژوگیای کوڵاو چارەی بکەم. پونگە و ئاوی ترەی سووری تا دوای پاییزی لە ڕەزماوەم دەدایە. یاخۆ سیرم وردەکرد و تێکەڵ بە هەنگوین و ڕەشکەم دەکرد و بەو تێکەڵەیە چارم دەکرد.
دووسێ ڕۆژدارێک لە ژوورەکەی خۆیدا سرم لێدەدا. لەو ژوورەی پڕبوو لە بۆنی مەرەکەب و دارچین و مسک. هەک بە دەرمانەکەم لای سەری هەڵدەڕشت. دەمویست تریاکێکی بۆ چێ بکەم پێش من حەکیمێک نەیکردبێ. لێدرکەم بەوە کردبوو دەردەکە سەختە و ئەوی ژاری پێداوە مەبەستی بە هێوری و پەیتا کوشتنی بووە. شەوێکیان باران شێز دەباری. سۆفی حەیدەر هات بە دووم داودی سانەوە بۆ سەردانی چوین. 3 مسقال بەیبوونم کردە ناو کەمێک هەنگوین و شیرەوە و تێکەڵەکەم کردە ناو دەفرێکی پڕ لە ئاوەوە. اینجا خستمە سەراگر. هێنێ سەیدا لە تریاکەکەی خواردەوە کەوتە ڕشانەوە. ئەوانی لەوێ بوون ترسیان لێ نیشت و بە نیگەرانیەوە لە چاوی منیان دەڕوانی. لێ من کەیفم هاتەوە بە ڕوویەکی گەشەوە پێم گوتن ئەوە نیشانی چاکبوونەوەیە. ئەو ژاری لە هەناوی شێخدایە تەنیا بە ڕشانەوە دەردەچێت. هەنگوینیش ئەگەر تێکەڵ بە ئاوی بەیبوون ببێت دەبێتە تریاکێکی باش و دەمی سەبارەت بە گژوگیا و سوودەکانی قسە بۆ ئامادەبوان بکەم. لەو دەمەدا شێخ سەیفەدینی جبەشین خۆی بە ژووردا کرد. کاری شێخ سەیفەدینی جبەشین لە بایەزیددا تەنیا ڕکابەری من بوو. نەیدەهێش خەڵک بۆ چارەسەرکردن بێن بۆلام. دەیگوت جایز نییە موسڵمان بەدەستی گاورتی مار بکرێت. هەندێک جار دەکەوتە بەرگوێم دەیگوت ئەم حەکیمە عیسایی مەزەبە هیچ تێناگا لە شوێن ئەوەی کلی لە چاوان بکات کوێری دەکات. ئامان ئاگادار بن بۆ لای نەچن. بۆ هەر نوشتەیەک بینوسیایە 10 ئاقچەی دەسەن. بۆ جادوگەریەی خۆی بۆ مانگای کەمشیر و مریشکی لە هێلکەچ و ماینی چەموش و تەنانەت بۆ ئەو هەڵۆی لە ڕاویشت و بۆەوە نوشتەی دەکرد. خەڵک لەبەر نەزانیان بە فرتوفێڵەکانی بەدەستە و تاکتاک دەچوونە لای. دەرمانی هەموو دەردێکی لا دەست دەکەوت. نەزۆکی و مناڵی گرینۆک و پیاوی لە پیاوەتی کەوت و سوزەنەک و هەتا کەری کەوتوی ژێرباریشی چارەسەر دەکرد. گەورەترین سەرمایی ئەو نەزانینی خەڵکەکە بوو. من چیم بەسەریەوە تا دوژمنایەتی بکەم. وێڕای ئەوەی زۆرێک لەوانەی تووشی ماڵخولیا و شێتی بووبوون بە بۆنەی ئەوەوە مردبوون. کەچی ئینجاش من بە کەسم نەگوت مەچن بۆ لای شێخ سەیفەدین. خەڵکی کەیفی خۆیانە چی دەکەن بابیکەن. دەستم لە کاری وەرنادا و خۆم تێهەڵ نەدەقورتان. کەچی ئینجاش بە نەخۆشەکانی دەگوت زینهار نەچنە لای ئەو عەتارە فەلەیە ئەوە دەرچوونە لە ئاین. لەو شەوەی خانیم دەرمان دەکرد. ویستی دوورم بخاتەوە لێ گوتی بەڵاتان لێدا چۆن گیا و گوڵی چۆڵەوانی لە بری ئاەتی پەروەردگار بەکاردەێنن. خانی بە قسەکانی جارز بوو. بە دەنگێک ژانێکی نەپەنی لە خۆ پێچا بێگوتی شتی وا مەڵێ شێخ سەیفەدین خوددا دەردیداوە و دەرمانیشی داوە. ئاین و پێخەمبەرەکەمان فەرمانی دەرمانکردنیان داوە. ئەوە نییە فەرمودەیەکی پێخەمبەر دەڵێت تەدا و لەپڕ شێخ سەیفەدین ڕابوو. جبەشینەکەی لەبەر کرد و بەڕوڕەشی ئەوەی جێهێشت. لەوە دووە ئەوم لەوێ نەبینیەوە. جبەشین و شێخایەتیەکەی بەر لەوەی ئەو مێزەرەس پێ بنێتە سەر و جبەی شین لە خۆ بپێچێت و بستێک ڕیش بهێڵێتەوە و لە خەنەی بگرێ خەڵکی بە سەیفۆیان گاز دەکرد. لای من فێری گرتنەوەی هەندێک دەرمانی چاوبوو بوو. ئارەزووی لێ هەبوو لێ سەبری نەبوو. دوای ماوەیە گوێم لێ بوو خەڵکی باسی کەرامەتی شێخیان دەکرد. کێیە کێنیە دەرکەوت سەیفۆی لەمەڕ خۆمانە. ئیدی بەقەد نەزانی خەڵکەکە پارە و پولی بەسەردا ڕژا. هەرگیز ئیرەیی پێنابم نابە خودای. لێ ئەوە دەڵێم گونا هەم جادوگەرە قۆڵبڕا بەم ئاوایە خەڵک بخەپێنێ و کەس نەیەتە وەڵام. چونکە ژیانیان دەخاتە تالووکەوە. هەر بەڕاستیش لە ئەنجامی نەزانیەکەی کەسانی گیانیان لەدەستدا. جارێکیان کوڕەلاوێکیان هێنا تووشی ماخۆلان بوو. نازانم لە قارسەوە هێنابوویانیان لە گوندەکانی دەوروبەریەوە. شێخ بەو چلەیزستانە هەفتەیە کوڕی لەبەر دەرکی تەکیەکەی بەستەوە و ڕۆژی 2-3 جار بە قامچی دارکاری دەکرد. تاکو لە ڕۆژی حەوتەمدا کوڕەگیانی سپارد. جارێکی تریش مناڵێکی 6-7 ساڵانیان لە ئاواییەکەوە هێنا بوو. زارۆکی بەستە زمان هەر بە خۆڕەسەک لاڵ بوو. پێیان گوتە بۆ بیباتە لای شێخ سەیفەدین تا چاکی بکاتەوە. شێخ هەرگیز نەیدەگوت چاری فڵان نەخۆشی لای من نییە. شیشێکی لەسەر ئاگر سوورەوە کرد و زمانی مناڵەکەی پێداغ کرد. خوا بەزەیی بۆ مناڵەدا هاتەوە و بلەز بۆ لای منیان هاورد. منیش ڕێحانە ڕەشە و هەنگوین و تۆوی کەتانم پێکەوە شێلان و زمانە داخکراوەکەیم پێچەور کرد. ئەگەر ئەوە نەبوایە خوا بە خۆی دەیزانی چی بەسەر ئەو زارۆکە قوربەسەرەدا دەهات. نوشداریەکەی من باوە باپیرانیشم هەر لە پیشەی نوشداریدا کاریان دەکرد. هەرچی ئەس بووم ساڵانێک بە دوای دەرمانسازی و ناسینی گیاوگوڵی هەمە چەشندا دەگەڕام. چوومە ئەسفەهان و تەبرێز و وڵاتی ئەنەدۆڵیش گەڕام.
هەروەها وڵاتی عەجەم و عوسمانیانم شار بە شار کرد تاکو گەیشتمە شام و بەغدا. لەژێر دەستی چەندین حەکیمی زیرەکدا خوێندم و چارەسەری گەلێک نەخۆشانم کرد. لەژێر دەستی مندا زۆرێک لە خەلات و یەریڤان و ئەرجیش و ئەلازگرد و قارس تاوان و دیاربەکر دەرمانسازیان تەواو کرد و کاری نوشداریان کرد. هەندێک لە شاگردەکانم ئۆقرە و سەبریان نەبوو. چەند ڕۆژێک دەمانەوە ویان دەزانی گالینۆس و بوقرات و ئیبن سینایان لە گیرفانناوە لێیان دەدا و دەڕۆیشتن. هەرچی ئەوانی تر بوون کۆشش و تەقەڵای وەرگرتنی پتری زانستیان دەکرد تا مۆڵەتی دەرمانسازیم دەدانێ و ڕێم دەدان دەست بەکار بن. هەر شاگردێک تەواوی دەکرد پێش ڕۆیشتنی مۆچیاریم دەکرد و پێم دەگوت دەرمانێک پێشتر تاقید نەکردوێتەوە یاخۆ لە کتێبی زانایاندا شتێکت هەمبەر نەخوێندوێتەوە بەکاری مەیەنا. چۆن ژەهر دەبێتە تریاک هەروەها دەشێت دەرمانیش ببێتە ژەهر. ئەوە تا جیوە دەرمانی لێ بەرهەم دێ لێ ئەگەر نوشدارێکی نەزان لە گرتنەوەی هەتوانیان گیراوەیەکدا لە کێشەکەی نەزانێ ڕەنگە نەخۆشەکە لەناو بدات. لە گەڕانەوەکەمدا بۆ وڵاتانی ناومهێنان کتێبێکم دەستکەوت هی حاکیمی نابینا داود ئەنتاکی بوو کە بەر لە 100 ساڵ لە وڵاتی حیجازدا ژەهر خوارد کرابوو و مردبوو. کتێبەکە دەرمانخانەیەک بوو بۆ خۆی. چی جۆرە نەبات و گیایەک بۆ چێکردنی دەرمان بەکارهێنرابێت تێیدا بوو. لەگەڵ ناو و جۆر و وێنە و تایبەتمەندیان و شوێنی ڕوانیان و ڕێگاکانی چێکردنی دەرمان لێوەیان بە کورتی ئەوەی بدویستایە لەو کتێبەدا هەبوو. لە زانستی حەکیمی نابینا داود ئەنتاکی و قسە نەستەقەکانی زۆرم کەیف و سەرسامی بە وتەیەکیدا دەهاتەوە دەڵێ با هەر نەخۆشێک بە گژوگیای زێدی خۆی دەرمان بکرێت. من لە چارەسەرکردنی خانیدا پێڕەوی ئەم مۆچیاریم کرد لە گژوگیای بایەزید وەک بەیبوون، ڕێحانە کێویلە، خەرچەلە، پەڵپێنە، تۆڵەکە، کوژاڵک و ترشۆکە، لە گولیلکی دەستکێش وەک وەنەوشە، هەندەکۆک، هەمیشە بەهار، یاسەمین، شلێر و تەنانەت هەنگوینی ئەشکەوتانیش. لە گشتیان تریاکێکم چێ کرد تا کوژاری کۆبووی جەستەی بمژێ. دووسێ جاران کە لە شاخم بۆ گرت و بە گوێزان چی خوێنی پیس بوو لە گیانیم دەرکرد. سماقم بۆ کوڵاند و تێکەڵ بە هەنگوینم کرد و دام پێی تاکو ڕشانەوە و سکچوونەکەی ببڕێ. پزیشکەکان لە دۆخی وادا زۆر باسی سوودەکانی سماقیان کردووە. ئیبن سینای ناودار لە کتێبی قانوندا دەڵێت سماق ڕشانەوە دەوەستێنێت و ڕێ لە خوێنبەربوون دەگرێت و ئارەقەش دەبڕێت. هەروەها گەدەی مرۆڤیش خورد دەکات. هەروەها ئیبن البەیتار و داود ئەنتاکی وەسفی سماق دەکەن بۆ چارەسەری ڕشانەوە و سکچوون. لێ ئەفسوس و مخابن هەموو ئەوانی بۆ خوا لێ خۆشبوو خانیمکردن بێسوود بوون. کەمێک ڕشانەوە و سکچوونەکەی ڕادەگرت لێ ئەو هەموو ژارەی تێکەڵ بە خوێنی بوو دەرنەدەچوو. من نازانم کێیە، بەڵام ئەوی خانی ژەهر خوارد کردبوو یا حەکیم بووە یانیش کەسێکە سیفەتەکانی جیوە و گرتنەوەی ژەهری سلێمانی دەزانێ. ئەستەمە یەکێک لەم ژەهری چوو بێتە خوێنەوە و بژێت. ئەوەی ویستویەتی بیکوژێ مەبەستی ئەوە بووە مردنەکەی پەیتا بێ. نهێنێکی شاراوە لەمەدا هەیە، نازانم چییە. دوامین جار کە چوومە لای بینیم ڕووی سپی هەڵگەڕا و لا چاوەکانی تەواو زرد بوون. لەو کاتەدا هەستم بە گرمەگرمی تەپڵی مەرگ دەکرد. هەرچی نۆبەتاش بوو ئەوە هەر باس ناکرێ. تایەک دەچوو تایەکی گەرمتر دەهات. تاش لە فەرهەنگی ئێمەی حەکیماندا نیشانی مردنە. بەر لە ئەوە بەو دوو مەلایی تا بەر دەرکە لەگەڵمدا هاتن و ڕەوانیان کردم گوت لێگەڕێن با سەیدا وەسێتی خۆی بکات لە ئاویلکەداندایە. کاتێک دەرگەم کردەوە دەرچەم بایەک لە دەرەوە هاتوو چراکەی ژوور سەری خانی کوژاندەوە.
ملا ساڵحی جزیری لاپەڕا 191 خانی لە جزیرە بۆتان. من هەر لە ساڵانی فەقێتیەوە لە جزیرە بۆتان خانی خوا لێ خۆش بووم دەناسی. ئەو لە وڵاتی هەکاریەوە بۆ جزیرە هاتەبوو، لە مزگەوتی سوور پێکەوە دەمان خوێن. گەلێک جاران دەچوینە سەر شوورەکەی جزیرە دادەنیشتین و لە ڕووباری دیجلە ڕادەمەین. ئاوەکە مینای حەمایل گردنی شاری جزیرەی بە ئەوین داپۆشی بوو، لەبەر تیشکی هەتاوەکە وەک قاڵیەکی چونرا و بە ئاڵتون و پیرۆزە دەردەکەوت. خانی بە مەبەستی فێربوونی سەرف و نەحو و زانستی بەیان و ڕەوانبێژی عارەبی بۆ جزیرە هاتبوو. ناوبانگی مەلا ڕەسوڵی فارقینی تخۆب و سنووری بەزاندبوو بە مەلای زمان شووریان ناودەبرد. زۆرزانێک بوو کەس بە تۆزی پەیدا نەدەگەیشت. لە زانستی زمانی عارەبیدا خەڵک بە سیبەوەی دووەم و ناودارترین سەنگتاشی کوردستانیان دادەنا. فەقێیان لە هەر چوار لای کوردستانەوە بە مەبەستی فێربوونی زمانی عارەبی و تەفسیری قورئان بۆ فێرگەی سوور داهاتن تا لە سەردەستی ئەو زانایە فێربن. ئێمەی فەقێیانی کرمانج بە زەمەحشەری کوردمان ناودەبرد. ئەو بەخۆی کتێبێک بوو بە دوو پێیان ڕێدەکرد. ئەز و خوا لێ خۆش بوو لە حەوشەی مزگەوتەکەدا لە ژێر سێبەری دارزەردەل و هەنجیر و باهێواندا وانەکانمان ئەزبەر دەکرد. هەندێک جاریش لەگەڵ فەقێیەکانی تردا بۆ باغچەی میران دەچوین. لەلایەکەوە لە مامز و تاوسەکانی میرمان دەڕوانی، لەلایەکی تریشەوە گەمە و یاریمان دەکرد. بەیانی یەک شەموان هەی نێزەنگی کڵێساکان لەیان دەدا، بەڕوویەکی گەشەوە دەیگوت: گوێ ڕادێرە ساڵح، خوا بە چەندین شێوە بانگی بەندەی خۆی دەکات. ڕاستێکی زۆرم ڕق لە دەنگی زەنگ دەبووەوە. هەمیشە دەمگوت مادامەکی ئەم وڵاتە وڵاتی موسڵمانانە نابێ دەنگی زەنگی گاورانی تێدا بڵند ببێتەوە. تاکو جارێکیان ئەو هەندێک کتێبی تەسەوفی هانی و بۆی خوێندمەوە. تێگەیشتم لالش و دێری عیسا مازەبان و کنێسی جوان هەموو ماڵی خوددان. تەنانەت ئاتشگەدە و بتخانەکانیش بە ماڵی پەروەردگار دادەنرێن. ئەو تا بڵێ ژیر بوو، ئاگرێک بوو بۆ خۆی. ڕۆژێکیان مەلاکەی لەبارەیەوە گوتی: ئەگەر بەم ئاوایە بڕوات، ئەوە ئەحمەدی سەرحەدی دەبێتە زانایەکی زۆر مەزن. لە ڕاستیدا ئەوی لە مامۆستا تێنەدەگەیشتین، ئەو بۆی سانا دەکردینەوە و تێدەگەیاندین. ئەو ساڵەی ئەو لە جزیرەمە بۆ من ساڵێکی تابڵەی خۆش بوو. مرۆڤێکی نەرمونیان و ئارام بوو. دەتگوت فریشتەیەکە و یێزدان بۆ ئێمەی ناردووەتە سەرزەوی. دڵی کەسی نەدەڕەنجاند و ئازاری بە مێرولەیەکیش نەدەگەیان. بەهۆی ئەوەوە گڕ و ڕق و کینەی من لە دژی ئێزیدیان کەم بووەوە. پاشان بە یەکجاری نەما وام لێ هات بوومە هاوڵی چەند ئێزیدیەکی شنگال و تەواو بووینە دەستەبرای یەکتر. ڕۆژانی هەینیان دەچوینە سەر گڵکۆی شاعیری سۆفیگەر مەلا ئەحمەدی جزیری. فاتیحەمان لەسەر ڕۆحی دەخوێند و پاشان لای کێلەکەیەوە بە بێدەنگی دەوەستاین. زۆر جاران خوا لێ خۆش بوو بە چاوی پڕ لە ئەستینەوە گڵکۆکەی جێدەهێشت و بە خەمباری ڕووی لە حوجرەکە دەکرد. سەری بەسەر کاغەزەکانیدا شۆڕ دەکردەوە و هۆزانی دەهۆنیەوە. حەزی بە شێوەزاری خەڵکی بۆتان دەکرد و لەگەڵ شێوەزاری خەڵکی سەرحەددا ئاوێتەی دەکرد. زمانی قسەکردنی تێکەڵەیەک بوو لەو دووزارە. قسە خۆش و دڵفراوان و خاکی بوو. شەیدای سروشتی بۆتان بوو، دەڤەرێکی نەهێشت بووەوە سەردانی نەکردبێ. مزگەفت و قوتابخانە و ڕەز و باخ و ئاسیا و گەرما و قەیسەری و دووکان و هەردوو ڕۆخی زێیەکە گشت ئەمانە بووبوونە هەوارگەی دڵی ئەو. سبەینان پێش ئەوەی خۆر لەو دیوچیای جوودیەوە هەڵبێت و بە قۆچە زێڕینەکانی جەرگی ئاسمان شەق بکات، ئەو ڕادەبوو نوێژەکەی دەکرد و دەنووسەوە. ڕۆژێکیان دوای نوێژکردن پێی گوتم: ساڵح، وەرە با تەماشای هەڵهاتنی خۆر بکەین. ئەو بەیانیە سەرکەوتینە سەربانی مزگەوتەکە و سەیری ڕۆژهەڵاتمان کرد. ئەستێرەکان وەک پاشماوەی پۆڵوینە و ئاگردان دەلەرینەوە و زریوەیان دەهات. کەچی زەردەپەڕ میناپەردەیەکی یەرخەوانی هێدی لە هەمبەرە و سوارە زێڕینەی بە بێدەنگی بە چیای جوولیدا هەڵدەکشێت لا دەچێت. ورشەی گەڵای درەختەکان تێکەڵ بە لەرەی شنەبا و چریکەی باڵندە و قووقەی کەڵەشێران دەبوو. لەپڕ هەتا و گزنگیدا و یەکەمین جار ترۆپکی بورجی بەڵەکی ڕوونا کردەوە کە هەندێک بە بورجی شەرەفیان ناودەبرد. پاشان بەسەر 361 منارەی بەژنزرافدا لێژ بووەوە. ڕووناکی کردنەوە و گومەزەکانیانی ڕادەمووسی. دواتر داکەوتە ئاوی کەوانەی دیجلەوە و وەک تۆزی ئاڵتون ڕژایە ناویەوە. خانی بێدەنگ بوو. ڕووناهێکی زوڵال لە چاوانیدا دەرکەوت.
پێی گوتم ئەڤینی شوایە ساڵح، پەردە قبول ناکە و نایەتە شاردنەوە. شەوی هێنیان هەتا سبەینێ دەماینەوە. گوێمان لە دەنگی فەقێ خەلیلی سێرتی بەنەژاد حەسەن کێفی دەگرت. دەنگێکی جادویی هەبوو. هەڵبەستەکانی جزیری لە سەر مەقامی بۆتیان دەگوتەوە. هەندێک جاریش چیرۆکی بەناوبانگی ناو خەڵکی جزیرە مەمی ئالانی دەچڕی. ئێوارەیەکیان هەڵبەستێکی مەلای جزیریم دەگوتەوە: ئیرۆژ شەهکە ساسوورێ مەی هاتە فنجانە سەدەف، من نەتک و ئیرۆ دێم دوڕێ دا من مەیە حوسنە خۆخەف. سەفسەف مەدین هیندی و زەنگ جەنگیزی هاتە تەیمورلەنگ، خەفوان ڕەشاندن دڵخەدەنگ تەشبیهێ تیرێن خان شەرەف. دەستی ڕاستی لەسەر گوێی هەڵنەدەگرت، تەنانەت ئەو عەرەقەی بە ئەنیەوە بوونەی دەسڕی، تاکو هەڵبەستەکەی تەواو نەکرد چاوی هەڵنەیەنا. خانی تا و دەما بێدەنگ بوو بە ئاگاداریەوە گوێی بۆ کۆتایی هەڵبەستەکە ڕادێرا بوو. لێی پرسییم ئەرێ ئەو میر شەرەفەی مەلای جزیری باسی دەکات میری جزیرە نەبوو؟ میر شەرەف: بەڵێ، شەرەف میری جزیرە بوو، کوڕی خان ئەبداڵی کوڕی ناسربەگی بۆتیە. برایەکی هەبوو ناوی میر ئێزیدین بوو. ئەو لە نێو براکانیدا بچووکترینیان بوو. ئەم برایە بە دەسیسەی هەندێک لە میرەکان داری یاخیبوونی لە براکەی هەڵگرت و داوای کرد میرایەتی بۆ خۆی بێ. هەروەک دەڵێن ئەوە پیلانێک بوو لە گەورەی میرانی دیاربەکرەوە. لەو کارەیدا هەزاران ڕوت و ڕەجاڵ چوونە ژێر ئاڵای سەرکێشیەکەیەوە. میر ئێزیدین لە شەبەی خونەکانی بۆ سەر دەوروبەری جزیرە و تاڵان و بڕۆکانی بەردەوام بوو. تاوای لێهات لە جزیرەدا کەس نەیدەتوانی لە دەرەوەی قەڵادا بمێنێتەوە یا خۆلەی دوور بکەوێتەوە. کاتێک میر شەرەف بینی تووشی چورتمێکی گەورە هاتووە و براکەی خەریکە لە تەختی میرایەتی بێنێتە خوار، نامەیەکی بە پێکێکدا بۆ براکەی نارد. تێیدا هاتبوو: برام، چما ئەم ئەیالەتە موڵکی هەردووکمان نییە؟ چ جیاوازی هەیە تۆ میر بیدیان من؟ خوێنمان یەکە، لە یەک سک دەرهاتوینە و مەمکی یەک دایکمان مژیوە. خان ئەبداڵ بابی هەردووکمانە. دەوەرە کۆشکی برای خۆت و ببە میر و منیش بە گۆڕی خالیدی کوڕی وەلیدی باپیرە گەورەمان سوێن دەخۆم ببمە قاوەچی تۆ. وەرە با ئەو سەری دیوەخان بۆ تۆ بێت و ئاستانەکەیشی بۆ من. وەرە با تۆ میر بیت و منیش نۆکەر. براکەی بەدەنگەوە هات. میر شەرەف تاج بەسەرەوە لە سەرتەختی میرایەتی دانیشتە بوو. تیرۆکەوان بەدەست و بازەکەی بەتەنیشتیەوە چاوی لە نەچیر دەگیرا. میریش خەریکی کردنەوەی گرێکانی پێی بوو. کۆشکی پڕ لە بوخوردان بۆنی بوخۆر دایگرتە بوو. دەتگوت گۆڵشەنی بەهاریە. لەو دەمی میر ئێزیدین خۆی بەژۆردا کرد. میر شەرەف گەشایەوە، هەستایە سەر پێیان و چاوی لە چەند زەلامێکی پشت پەردەکە قرپان. میر ئێزیدین زانی کەوتۆتە داوەوە. خەنجەرە مسک عاجیەکەی هەڵکێشا و تاوی براکەیدا. 6 کەس لە پشت پەردەوە دەرکەوتن و ئەڵقەی مەرگیان بە دەوریدا کێشا. هەرچی میر شەرەف بوتیری لەبەر کەوانی لامووی کلکی ئەسب چێکراوی توند کرد و ترازاندی. تیر لە ئەوکی میر ئێزیدین چەقی. میری زامدار ویستی شتێک بڵێ، لێتیرەکە بەری دەنگی گرتە بوو. ئەو 6 زەلامەش بە خەنجەرەوە بەربوونەگیانی هەتا بن دەستکانیان بەردە خوارێ. ئیدی کردیان بە تەرمێکی هەلا کراو. میر شەرەف لە جێی خۆی نەجوڵا، دەستی بەسەر بازەکەی دادەیەنا. کەوێکی سەربڕاوی خستە بەر چڕنوکەکانی و بە زەلامەکانی گوت: ئەم تەرمە لەبەر چاوم لادەن و بینێژن، بەڵام تیرەکە با بە قورگیەوە بمێنێتەوە تاکو ببێتە پند بۆ ئەوانی دی. شاعیر و میر. ئەمە بوو تیرەکانی میر شەرەف. لەو دەمی من سەرگوزشتەی میرێکی جزیرەم بۆ دەگێڕایەوە. بە کوڵی گریانەوە ئەو پرسیاری لێ کردم. پاش ئەوە گەلێک باسی مەلای جزیریمان کرد. خانی دەیگوت: شاعیرێکی مەزن و زانای وەک خۆڵێ خۆشبوو جزیری چۆن ڕێگە بە خۆی دەدات ستایشی کەسێک بکات برای خۆی کوشتووە. چۆن دەتوانێ ببێژێ: ئێژە ئەمرێم و کەڕەم سەرکەشی کەت سوبحێشەم، بەرسەرێتی غێتە و مەقتولێتەبی. ئەمەنە ئاکاری ئەهلی عیرفان و نەیشکاری سۆفی و خوداناسانە. هەروەها ئادابی شاعیری ئەوینداریش نییە. هەرچەندە دەمخواست پۆزش بۆ جزیری بهێنمەوە بڵێم: میر شەرەف لە پێناو سەقامگیری دەوڵەت و بەرژەوەندی میرنشینەکەیدا ناچار بوو براکەی بکوژێت تا ئیتر خوێنی بێگوناهان بە خۆران نەڕژێت. کەچی خانی ڕێی بۆ بەهانانە نەدەدا و دەیگوت: برا، من ڕەخنەم لە میر نییە،
ئەس مەلای جزیری سوچدار دەبینم کە مەدح و ستایشی دەکات و داوای مردن بۆ نەیارانی دەکات. زانە و شاعیر نابنە لایەن گریستەمکار، ئەو ئەگەر نزیکیان بووەوە دەبێت ئامۆژگاریان بکات، نەک ببێتە کۆیلەی بەردەرگایان و لە کۆشکەکانیاندا خوڵامیان بۆ بکات یا ببێتە مەیتەری ئەسپەکانیان. من تا و کاتە نەمبیست بوو نەمبینی بوو کەسێک ڕخنە لە جزیری بگرێ. هەمووان سوێندیان بە گۆڕەکەی دەخوارد و پەسنی لێهاتووی و زانایی ئەویان دەکرد. ئەوینداران هەڵبەستەکانی ئەویان بۆ تەندوری دڵیان دەکردە سوتەمەنی. ئەو هەڵبەستانەش لە دانیشتنەکاندا دەبوونە مۆم و شەوانی سوختە و فەقێ و مەلایەنیان ڕووناک دەکردنەوە. من ویستم پشگیری بکەم، چونکە ئەو مای شانازی جزیرە و هەموو وڵاتی بۆتانە. ئەو وەکو خۆی لەبارەی خۆیەوە دەبێژێت جرای شەوی کوردستانە. بەخانیم گوت: ئەحمەد، بار حاڵە و شاعیرێکی مەزنی ئێمەیە و مایی شانازی خەڵکی بۆتانە. بەڵێ ساڵح. ئەو مەزنە و هەڵبەستێنوی لە ئاس هەڵبەستەکانی جامی و حافزی شیرازیدان. لە کووردا کەس مینای ئەو نەیتوانیوە ئاڵای شیعر بەڵند بکاتەوە، تەنانەت خوا لێ خۆشبوو قوتب ئەخلاتیش وەکو ئەوی ناوانیوەتەوە. من نکۆڵی ناکەم و گومانم لە شاعیربوونی نییە، لێ دەڵێم چۆن شاعیرێکی گەورەی وە خۆشمەشرەب بە عیرفان و تەسەوف و عیشقی ئیلاهی چاوپۆشی لە تاوانەکانی میر بکات، نەکەرەمە بگرە بە هەڵبەستەکانی ببێتە ستایشکار و پەسنکاری. سپێدەیەک هەینێ لە خەورا بووم خانیم لە حوجرەکەدا بەدی نەکرد. هێشتا جێکەی گەرم بوو، زانیم بەر لە ماوەیەکی کەم جێهێشتووە. ڕابووم و شوێن پێیم هەڵگرت. یەکەمین جار ڕووم لە گڵکۆکەی مەلای جزیری کرد، لەوێم بەدی نەکرد. دواتر چوومە سەر گۆڕی مەموزین، بینیم لای سەریانەوە دانیشتووە و بیری دوور ڕۆیشتووە. هەرکە هەستی بەبوونم کرد، ئاوڕیدایەوە و بەدەنگێکی نزمی تێکەڵ بە ئازارێکی پەنهان ئاماژەی بۆ گۆڕەکەیان کرد و گوتی: دەزانی ساڵح، ئەم دوانە شەهیدی عیشقی خوداین، ستەم لێکراوی دەستی میرێکی وەک خان شەرەفەکەی لە مەڕتۆن. وای داخەکەم بۆیان. پاشان خەنیەوە و ڕووی وەکو گولیلکێکی گەشت کرایەوە. گوتی: ئەگەر لە حوجرە منت نەبینی، ئەوە لێرەدا دەمبینیتەوە. من لە مەلای جزیری زویر بوومە و تا ماوەیەک سەردانی ناکەم. ئیدی لەو ڕۆژەوە خۆی و فەقێ خەلیلی سێرتی بوونە دۆستی گیانی بەگیانی. شەوانە داوای لێ دەکرد داستانی مەمی ئالانی بۆ بچڕێت، بە بێدەنگی و خەمباریەوە گوێ لێ دەگرت. ڕۆژێکیان پێی گوتم: ئەگەر بگەڕێمەوە سەرحەدان چیرۆکی مەموزین دەهۆنمەوە. هەردووکیان بەدەست جەلادێکەوە کوشتەی ئەوین بوون و قوربانی میرێکی ستەمکار بوون. سەر لە نوێ دەیان ژیانمەوە و دەردی دڵی خۆم لە ڕێگەی ئەوانەوە بەیان دەکەم. هەینێ ساڵەکەی لە جزیرە تەواو کرد، خۆی ساز و ئامادە کرد بۆ بایەزید بگەڕێتەوە. دیوانی جزیری و مەزلومەی حەکایەتی شێخی سەنعانی فەقەی تەیران و کتێب و کاغەز و جلەکانی کۆکردنەوە. هات ماڵ ئاواییم لێ بکات و بڕوات. بە خەنینەوەەوە پێم گوت: ئەی لەگەڵ جزیریدا ئاش نابیتەوە، وەرە خواحافیزی لێ بکە. وای جزیری، ئەو چرای شەوی کوردستان و نەوتی قەندیلۆکەی عاشقانە، هەرگیز لێی زویر نابم. گلەی و گازندەم لێی هەبوو، بریا ئەو ستایشانەی نەکردایە. لەمە بەترازیە من هیچ ڕەخنەیەکم لێی نییە. ئەو مامۆستای هونەری شێر و پێشەنگی ئاڵا هەڵگرانیەتی بە هۆنراوەکانی شان لە شانی حافزی شیرازی دەدات. من کێم تا لێی تووڕە بم. ئەوە بوو هەردووکمان پێکەوە چوینە سەر گەڵکۆکەی جزیری. لەوێوە گەڕاینەوە بۆ مزگەوت و بەنیازی ئۆغرکردن چەند ڕکاتێک نوێژی کرد. پاشان ڕۆیی خودا حافیزی لە مەلا ڕەسوڵی فارقینی کرد و خۆی گەیاندا و کاروانەی لە موشەوە بەرەو وڵاتی سەرحەدان کەوتەڕێ. منیش خەڵکی وڵاتی سەرحەدانم. ئەوە بۆ 15 ساڵ دەچێ من لە بایەزید دەژیم. دەمێ لە جزیرەوە گەیشتمە وڵاتە. هێشتا میرعەبدی لە ژیاندا بوو. خانی باشکاتبی دیوەخانی میر و نووسەری نامە و فەرمانەکانی ئەو. هێشتانێکینە لە نووسینەوەی مەموزین نەبووبووەوە. کاتێک بینیمی لەگەڵ منداڵەکانمدا بۆ بایەزید کۆچم کرد، زۆری کەیف پێدا هاتەوە. بیرمە هەینێ نوێژی نیوەڕۆی لە مزگەوت کرد و سڵاوی دایەوە. دوای تەسبیحات ئاوڕی دایەوە هەرکە بینیمی ڕابوو منی لا مێزگرت. دوای ئەو هەموو ساڵی یەکترمان نەبینی بوو منی ناسیەوە. خانی بەدڵی پڕ لە خۆشیەوە لێی پرسییم: مەلا ساڵح، تۆ لە وڵاتی سەرحەدانی؟ پێم گوت جزیرە جزیرەکەی جاران نییە، نرخی زانستی تێدا نەماوە. من لەبەر ناوبانگ و شۆڕە و شەوقی زانایانی بایەزید پەنام بۆ برد. خانی خەنیەوە.
بەو پەڕی دلۆڤانیەوە دەستی گوشیم و گوتی: بازاڕی عیلم و ئەدەب لە گشت شوێنێک سست و بێڕەواجە، کارێکی باشت کراتی، لە کاتێکی باشدا هاتیت. من شایەدی نووسینی مەموزین بووم، هەموو بەیانیانێک ئەوی شەوی پێشوو دەینووسی بۆی دەخوێندمەوە و پرسیاری ناوی شوێنەکانی دەوروبەری جزیرە و سروشت و ئاوەکانی لێ دەکردم. دەیگوت: چاک نایەتەوە بیرم جزیرە چۆن بوو، دەمەوێت باسی گشت دەڤەرەکانی بکەم، لێ نایەنەوە بیرم. ئێوارانێکیان لە ماڵ دەرکەوتم و ڕۆم لە حوجرەکەی کرد. بینیم لە بەڕووناکی چراکزەکەدا قومی بەسەر ئەو کاغەزانەی لە سەری نووسیبوون وەردەکرد، تاکو مەرەکەبەکەی وشک ببێتەوە. هەندێک باسی ساڵی فەقێتیەکەیمان لە جزیرەدا کرد و لێم پرسی: بیرتە لە دڵی خۆتدا لە مەلای جزیری زویر بووی؟ ئەوە تا ئەمڕۆ تۆش نویسکاری دیوانی میرمیرزابەکی؟ مەزەندەی پرسیاری وای نەدەکرد، کەچی ئینجاش پێکەنی و کاغەزەکانی خستە لاوە. قومدانەکەیدا پۆشی و گوتی: مەلا ساڵح، ئەس نویسکاری میر محەممەدی باوکیشی بووم، بەڵام کارکردنم لە دیوان مانای پشگیریکردن نییە لێیان. ئەگەر زوڵم بکەن لێیان بێدەنگ نابم. من ڕاوێشکاریانم، نەک کۆی لێی بەردەرگەیان. تا ئێستا هۆزانێکم بۆ ستایش و پێهاڵدانی هیچ یەکێک لەوە نەنووسیوە. لە پێناو کووردا چیم لەدەست بێت دەیکەم. خوا نەخواستا ئەگەر یەکێک برای خۆی کوشت وەک چۆن میر شەرەف کردی، من بێدەنگ نامێنم. ئەرکی زانایانە ئەگەر سەریشیان تێدا بچێ ڕاستی بڵێن و بەڕووی میراندا بوەستنەوە. گەلێک ئومێدی بە میرمیرزابەک هەبوو. دەیگوت: ئەگەر میر بە قسەی من بکات، ئەوە بەیازیدم دەکرد بە خانەیەکی مەزنی زانست. دەبوو سوختە و فەقەیان لە هەر چوار لای کوردستانەوە بۆ خوێندن بۆی بەهاتنایە. ئەگەر ئەو بە من دەکات، ئەوە بەیازیدم والێ دەکرد لە تەورێز و ئەسفەهان و ئەستەمبۆلیش بباتەوە. دەیویست لە بەیازید بازارێک بۆ سەحافان بکاتەوە، تێیدا لەبەر کتێب بگرنەوە و بۆ ویلایەتە کوردیەکانیان بنێرن. دەیگوت: خێری دروستکردنی بازارێک بۆ سەحافان کەمتر نییە لە خێری چێکردنی مزگەوتێک. لێ میرزابەک بە قسەی وی نەکرد، نەخۆی لە ڕۆم قوتار کرد، نەیش خواستەکانی دڵی خانی جێبەجێ کرد. خانی لە بەرایی کتێبی مەموزینەکەیدا بێزاری و دڵساردی خۆی لە بەرامبەر میردا بەیان دەکات، بگرا زۆر بەتوندی ڕەخنەی لە دەگرێت. وەختێک خەتی هۆمایۆنی شەریف لە ئەستانەوە هات بەلادانی میرزابەگ و دامەزراندنی ئیبراهیم بەگی پرسیانی لە جێ ئەو بە فەرمانڕەوای بەیازید، خانی گەلێک دڵتەنگ بوو. لە دانیشتەکانیدا دەیگوت: چەند جارم بە میر گوت باوەڕ بە تورکان مەکە، چەند جارم پێگوت لەسەر ڕێگەی میر محەممەدی میری سەرحەدان بڕۆ و دەست بنێ ناودەستی میرە کوردەکانی بەدلیس و جزیرە و سێرت و حەسەن کێف. بەگوێی نەکردم و ئەوە تا بە چای و خۆتان بینیتان چی بەسەر هات. دوای ئەوە خانی وازی لە نویسکاری هێنا، هیچ کەیفی بە میربرایمدا نەداهاتەوە. تەنیا وانەی بە فەقەیان دەگوتەوە و پێشنوێژی خەڵکی دەکرد. دڵشکست و خۆی لە دیوەخانی میران بە دوور دەگرت. ئاگری دووبەرەکی لە ماڵباتی میرانی بەیازید بەربوو بوو. هەرێکێک لەوان ڕووی لە پاشای ویلایەتی وان کردبوو، تاکو فەرمانی دامەزراندن بۆ خۆی بسێنێت. بەر لە چەند ساڵێک مانگی ڕەمەزان بوو، هەندێک لە پیاوانی میر کۆشکی میر محەممەدی کوڕی میر عەبدیان گرت. ئەو سلێمانی کاتبیان کوشت. خانی هەڵچوو زۆر تووڕە بوو. لە نوێژی جەژنی ڕەمەزاندا خوتبەی بۆ خەڵکدا وگوتی: ئاگر گەیشتە جێی میرایەتیش، ئێوەش ئەی میرەکان پندوەر ناگرن و دەبنە براکوشتەی یەکتر. ئاسوودەی خەڵکتان بەلاوە گرنگ نییە، بەڵکو ئەوە گرنگە هەر یەکەتان بە پشتیوانی تورکان چەقۆ لە ملی یەکتر بسون. مزگەنیتان دەدەمێ بەم زوانە خۆری دەوڵەتان بەرەو ئاوابوون دەچێت. خوتبەکەی گەلێک خەڵکی سەرگەرم کرد. هەندێک لەوان چووبوون ئەوی خانی گوتبوو بۆ میر عەبدولفەتاحیان گێڕابەوە. میر ویستی دڵی خانی ڕازی بکات و ئەوی لە نێوانیاندا بوو چاکی بکاتەوە. لێ هەیهات خانی قایل نەبوو، سوور بوو لەسەر نەدواندنی میر و پێی لە دیوەخان بڕی. خانی وەکو خەڵکی بەیازید دەیخواست میرزای کوڕی میر محەممەدی کوژرا و بێتە سەرتەختی میرایەتی. لێ تورکان ویستیان بۆ میر عەبدولفەتاح بێ. ئەوە بوو فەرمانێکی سوڵتانیان دەرکرد، میر 10,000 فلۆرانی بە پاشایواندا و میرایەتیەکەی کڕی. لێنەی توانی ڕازیبوونی خانی بە هەموو ماڵی دنیا بکڕێ. خانی وای لێ هات لە دانیشتەکاندا بە ئاشکرا دەیگوت: میر عەبدولفەتاح ساز و شیاو نییە. لە مەرجەکانی میرایەتی میراتگری و توانە و ڕەزای خەڵکە. ئەو میراتگری ڕاستەقینە نییە و بێتوانایە. هەرچی ڕەزامەندی خەڵکەکەشە ئەوە بەدەستی نایەنە.
بەم دواییە بەر لە مردنەکەی بە نزیکەی مانگێک بیستم خانی نامەیەک بۆ میر دەنووسێ. چوون بۆ لای و پێم گوت قوربان چه حەوەجە بە نامەنووسین دەکات؟ بە خۆت بڕۆ بۆ لای، بەخوای ئەو زۆرت ڕێز لێگرێ، هەستە پردی ڕووخاوی نێوان خۆت و ئەو چاک بکەرەوە. گوێی بە قسەکانم نەدا، تووڕە بوو گوتی من پرد لە نێوان خۆم و خوای خۆمدا بنیاد دەنێم. من ناچمە دیوەخانی میر، ئەو میرەی تورک دای بنێ میر نییە، بەڵکو کۆیلەیە، بەندەی پاشای وانە، نۆکەرە، نابەخوا نۆکەری نۆکەرانە. من دەزانم ئەم نامەیە بێکەڵک و بێهودەیە و مەرگی منی لەگەڵدایە، بەڵام ئەرکە لە سرم بۆی بنێرم، چونکە ئەگەر مۆچیاری نەدەمێ ئەوە گوناهکارم. ئەو فەرمانڕەوایە، بەڵێ منیش زانام. من دەنگی ئەو خەڵکەم، ئەگەر میر گوێ لەو دەنگە نەگرێ ئەوە دەبێتە فیرعونێکی نوێ. ئەو زانایانەی خۆی خۆیان دەناسن لە میران ناترسن مەلا ساڵح. دوای ئەوە نەخۆش کەوت، نەخۆشیەکەی سیر بوو، نەمانزانی چییە. نوشدارە ئەرمەنیەکە دەیگوت ژاری سلێمانیان داوەتێ، ژارەکە ڕۆژانە پەیتا پەیتا تێکەڵ بەلەشی بووە. کەس بڕوای بە نوشداری ئەرمەنی نەکرد. کێ ژارێ دەداتێ؟ لەبەر چی؟ ئاخر کەس دوژمنی ئەو بوو؟ ئەگەر چی نێوانی لەگەڵ میردات سەواو نەبوو، مانای ئەوە نییە ژار خواردی بکەن. ئەوە ناچێتە ئاوەزی کەسەوە. مرۆڤێکی وەک خانی نابێ دوژمنی هەبێت. خۆ گەر نەیاریشی هەبن ئەوە دەبێت شای عەجەمان و سوڵتانی ڕۆمیان بن. دواشەوی ژیانی خانی باران بە لێزمە دەباری، زەوی و ئاسمان بووبوونەیەک، شەپۆلی لافا و هاژەی دەهات، دەتگوت تۆفانی نوح پێخەمبەرە سڵاوی خۆی لەبێ سەر لە نوێ هەڵساوەتەوە. ئەز و مەلا ئیسماعیل و هەندێک لە پیاوماقوڵانی شار ئەو دەمی خانی کەوتە ڕشانەوە بە دیارسەریەوە بووین. هەینێدا مرکایەوە هەستا و ئاوێکی لە دەم وەردا، اینجا خەو گرتی و تاوێک نووست. پاشان لە پڕ بێدار بووەوە گوتی شەنگێ بێنن، شەنگێ، تو خواز و شەنگێ بێنن، شتێکی خۆشی پێڵێ. من و مەلا ئیسماعیل دەمانزانی باسی شەنگەی کچی حاجی زۆدی بازرگان دەکات، لێ ئەوانی تر سەیریان هاتی و گوتیان سوبحان الله، سەیدا و ڕێنە دەکات. تا ئەو ئاستەش ڕەحمەتی شەنگەی بیر بوو، وامانزانی بووە لاپەڕەیەکی کۆن و لە دەفتەری خەیاڵیدا سراوەتەوە. بۆ کەس باسی ئەو ئەڤینە کۆنەی بەرلاسی 40 ساڵی نەکردەبوو. نەمدەزانی ئەو ئاگرەی دڵی ڕام و دەستەمۆ دەکات بایەخی پێدەدا و لە ئامێزی دەگرێ و لە چاوی نەیار و زمان شڕانی دەشارێتەوە. نەمدەزانی ئەو ئەویندارێکە وەک پەروانە بە بێدەنگی و ملکەچی لە شەوقی مۆمی ئەویندا دەسووتێت. چەندین جار ڕازی دڵی خۆمان وەک کتێبێک لاپەڕە بە لاپەڕە بۆ یەکتر دەکردەوە، کەچی ئینجاش باسی شەنگێ بۆ نەدەکردم، چون شەنگێ بوو بێتە خۆڵەمێشی ئاگرێک، خەیاڵی کۆچەریانەی لە ناو سێ کوچکەیەک جێهێشت بێت و کوژا بێتەوە، کەچی بای ئەوین لەگەڵ دوا هەناسەکانی هەڵی کردبێت و سەر لە نوێ ئەو ئاگرەی داگیرسان دەبێتەوە و پەردەی لەسەر دۆزەخی گرگرتووی دڵی هەڵدابێتەوە. سەیدامان لە مەقامی فەنایڕەهادا بینی. بەو هزر و ئەندێشانەدا ڕۆچوو بووم. لەو دەمەدا سەلاحەدینی سەحاف قاپی کردەوە و خۆی بەژۆردا کرد. لەگەڵ هاتنە ژوورەوەیدا شنەی بایەکی ساردی شووەژۆر کەوت و چراکەی ژوورسەری خانی کوژاندەوە. ئێمە دەمانزانی نۆبەتی پەیکی مەرگە و هێندەی نەماوە دنیا جێبێڵێت، بۆیە کوژانەوەی چراکەمان بە نوقڵانەی خراپ و شومدانا. مەلا ئیسماعیل ڕابوو چراکە گربدات. خانی بە ئاماژەی دەستی لێ نەگەڕا، هەناسەی توند بوو ڕوخساری زەرد هەڵگەڕا. گوتمان کەمی ماوە گیان بداتە دەستەوە. لێکەوتە هەناسەدان، سەری پیچەک بڵند کردەوە، دەستی خستە سەرسینگی و گوتی چرای ڕاستی لێر و کانەیە، نەبا هۆز، نەزریان، هیچیان ناتوانن بیکوژێنەوە. پاشان چاوی لێگنا و خۆی دایە دەست خەوێکی قوڵەوە. هەرچی ئێمە بووین کەوتینە بێدەنگێکی درێژماوەوە. خوڕەی بارانەکەی لە دەرێ دەباری بە ئاگای هێنینەوە. لەپڕ خانی لە خەو هەستا و ڕۆنیشت، چاوی گێڕا و هاواری کرد کوا شەنگێ. لەگەڵ ئەو هاوارەدا حەکیمی ئەرمەنی بە خۆی و خۆرچی دەرمانەکانیەوە خۆی بە حوجرەکەدا کرد. هەندێک لەوانەی لەوێ دانیشت بوون ڕێگەیان بۆ چۆڵ کرد بچێتە لای خانی کە دەیویست لە بەڕێز بۆ ئەو ڕاست بێتەوە، کەچی یاروی حەکیم دەستی گرت و پێیگوت ئەستەغفیرولڵا سەیدا، فەرموو ڕاکشێ، ئەم شەو ترپەی دڵت دەگرم،
لە دەرەوە خوڕەی بارانەکە تێکەڵ بە گوێی بایەکی غەمگین دەبوو، چون شەوەکە بۆ خانی بناڵێ ئێمەش خەم دایگرتە بووین، وەک ئەوەی بۆ شین و ماتەمی خانی هاتبین، نەک بۆ دڵدانەوەی. حەکیمی ئەرمەنی دەستی چەپی خانی گرت و پەنجە گەورەی لەسەر شادەماری دانا و هەندێک چاوەڕوان بوو، ڕووی ترش بوو، هەکبەکەی بەتاڵ کرد و هەندێک سماق و گوڵەبەیبوونی و شکراوەی دەرهێنا و گوتی هەندێک ئاوی کوڵاو بێنن، باتریاکێک بۆ جەنابی سەیدا ئامادە بکەم. هەرهێندەی ئاوی کوڵاویان هێنا، سماق و گوڵەبەیبوونی تێکرد و کەوچکێک هەنگوینیشی کە لە ناو شوشەیەکدا بوو بەسەردا کرد. دوای قەیرێک تەڵپەکەی گرت و ئاوەکەیدا دەستی خانیەوە. خانی هێدی هێدی خواردیەوە، عەرەقە لە ناوچەوانی دەتکا. گوتی ئەگەر ئیزنم بدەن دەنووم. ئیدی نووست. ئەو شوشەیەم هێنا کە میزەکەی خانی تێدا بوو. دامەدەست یاڕۆی حەکیمەوە، چەند جارێک سەروبنی کرد و دایە بەر تروسکایی مۆمێک لەو مۆمانەی ژوورەکەیان ڕووناک دەکردەوە. بێ ئەوەی شتێک بڵێ خستیە پریاسکەیەکەوە، پاشان دەرمانەکانی کۆکردنەوە و هەمووی خستنە تورەکەیەکەوە. بە من و مەلاسمایلی گوت کە ڕەوانەمان دەکرد. سەیدا زۆر نەساغا. ئەس پێشتر گوتم ژار خوارد کراوە، ژارێکی کوشندە، وابزانم جیوەی دراوەتێ. هەندێک بەژاری سلێمانی ناو دەبن. ئەم ژارە چووەتە خوێنیەوە و چارەی ئەستەما، دۆخی زۆر خراپە، هەڵبەت چارە و شفاش هەر لای خوددا خۆیەتی. پاشان لە گرمەی باوبۆرانەکەدا بەگوێیدا چرپاندین. ئەگەر ڕاستیتان دەوێت گیان دەدات. لەو شەوەدا چرا و مۆمی گشماڵەکانی بایەزید وەک چراکەی ژوورسەری خانی 3 جاران کوژانەوە. سەلاحەدینی سەحاف لاپەڕا 211. بینیم مەرەکەب دەباری، کەس بۆنی مەرەکەبی تازە نەکات، من بۆنی دەکەم، چونکە من لە 10 ساڵیەوە لە ناو مەرەکەب و کاغەز و دەزوو کەتیرە و چەرمدا ژیاوم کە کتێبمان پێ لە بەرەک دەگرت. مەلاو فەقێ و ئەدەبدۆستانی بایەزید مەستی ئەو مەرەکەبە بوون کە لە دوکانەکەی منەوە دەهات. من و شاگردەکانم مانگانە 30-40 کتێبی دەگمەن و ناوازەمان لەبەر دەگرتەوە، هەر لە کتێبی ڕەوانبێژی و بەیانەوە تا دەگاتە کتێبی فیقه و فەرموودە و ژیاننامەی پێخەمبەران. اینجاش داستانی فارسی و حەکایەتە ناودارەکان. من و شاگردەکانم سەدان کتێبمان نووسیەوە و لەسەر ڕەفەکانی دوکانەکەم دامان ناون کە نزیک دوکانی سەلیم ناڵبەندە. سەیرم دێ ئەو ڕۆژەی خانیان ناشت، چۆن یەکەمین کەس نەبووم هەست بە بۆنی مەرەکەبەکە بکەم. ئەوە بوو لە هیکرا تەیموری گورجی کە خەڵکی بایەزیدە و لە سۆنگەی مەی خواردنیەوە بە تەیموری فاسقی ناو دەبەن شیراندی: وەی باڤۆ مەرەکەب دەبارێ مەرەکەب! هەموو سەرمان بەرەو ئاسمان هەڵبڕی. دڵۆپی ڕەش لە شێوەی دەنکە مسک و عنبەر لەگەڵ بایەکەدا دەهاتن و دەچۆن. هەرهێندەی کەوتنە سەردەستمان و بۆنمان کردن، بەڕاستی بۆنی مەرەکەبیان لێدەهات. تەرمەکەی خانی کە من و مەلا ئسماعیل و مەلا فەریدی مامێزدی و میرزا سەبری پیرخاڵی هەڵمان گرتە بوو تا بڵێ سووک بوو. دەتگوت تەرمی منداڵێکی 6 ساڵانمان بەسەر شانەوەیە، نەک زەلامێکی 60 ساڵان. ڕووی میرزا سەبری بۆ کەراماتانە گرژ و مۆن بوو، دووریژ نییە ترس بوو بێ لە مەرەک. نازانم لێ ڕوخساری وازرد هەڵگەڕا بوو، دەتگوت بە زەعفەران چەور کراوە. هەینێ دەستی بۆ ژێر دارتەرمەکە برد و دەستی بەرکفنەکەی ڕەحمەتی کەوت، بینی وشکە. بەترسەوە سەری بۆ لای مەلا فەرید لار کردەوە و چرپاندیە بنگوێیەوە. کفنی بەفرینی سەیدا هێشتا سپی و هیشک بوو، چون هیچ بارانێکی ڕەش نەباری بێت و وەک ئەوەی لە ژێر تیشکی خۆری مانگی گوڵان دابین. سبحان الله، ئەو ڕۆژەی خانی کوڕی گوڵینکاری کچی قەرەخان بەگی پسیانی هاتە دنیاوە. بە هەمان شێوە باران بوو. باوکی ڕەحمەتیم بەم ئاوایە دەیگێڕایەوە و دەیگوت دەمێ لە کەتانی سپیان پێچاو قوماتیان کرد،
هەڵیان گرت و بۆ حوجرەکەی باوکی بردیان تاکو مزگەنی بدەنێ و ئەویش بچرپێنێتە گوێی کوڕەکەیەوە و ناوی لێبنێ کەچی قوماتەکە تەڕ نەبوو بوو. هەموو ئەوانی لەوێ بوون سەراسیمە بوون و ئەوی بینی بیان بۆ باوکی خانیان گەڕایەوە. مەلالیاس کە کوڕەکەی خۆی لە ئامێزگرتە بوو لە پەنجەرەکەەوە دەیڕوانیە بارانەکە و گوتی لە قورئاندا باران بەمانای خێر دێت، هەروەها بەمانای بەدیۆمیش دێت، لەبەرەوە ئەم کوڕی من یا دەبێتە کەسێکی مەزن یانیش بەڵاو چورتمێکی گەورەی بەسەردا دێت. ئەوە بوو ناوی ئەحمەدی لەنا. لە نێوان بۆنی مەرەکەب و بۆنی ترس و قەستەقولدا. باوکم کە لە سەر لەبەری وڵاتی سەرحەداندا بە سۆفی مەهدی سەحاف ناسرا بوو، هەر لە منداڵیەوە خۆیدا بۆ کتێب و زۆری حەز لێ دەکرد. پیشەی سەحافی لە باپیرم بۆ مابووەوە کە لە سەردەمی سوڵتان مورادخانی سێمدا لەگەڵ لەشکری عوسمان پاشای فەرمانڕەوایی شێرواندا بۆ شەڕی عەجەمان بۆ تەورێز چوو بوو. لەو ساڵانەدا پاشای نابینا محەممەد خوداتبەندی کوڕی شا تەحماسا بوو، باوکی شا عەباس لە سەرتەخت بوو. عوسمان پاشا بە سوپایەکی بێشومارەوە کە ژمارەکەی خۆی لە 10,000 سوار و پیادە دەدا پەلاماری وڵاتی عەجەمانیدا و داغستان و وڵاتی چەرکەسان و تەنانەت تەورێز و باقی وڵاتی ئازەریانی داگیر کرد. لە تەورێز باوکم ئافرەتێکی ئازەری خواست و لای باوکی فێری پیشەی سەحافی بوو. دوای 20 ساڵ شا عەباس هات و دیسانەوە تەورێزی زەوت کردەوە و خستێ ناو سنووری مەملەکەتی عەجەمانەوە. لەشکرەکەی وەک شەپۆلی دەریا هەتاوان هات. ئیدی باوکم پشتی لە تەورێز کرد و گەڕایەوە. ژنە نەزۆکەکەی مرد و هیچ شتێکی لە تەورێز ئەو شاری بوو بۆ گۆیەک و پاشاکانی فارس و سوڵتانەکانی عوسمانی جارێک بەلای ڕاست و دەمێکیش بەلای چەپدا هەڵیان دەدا بۆ نەمابەوە. لە بازاری بایەزیددا باپیرم دوکانێکی سەحافی دانا. ئەم دوکانەی ئێستا واکاری تێدا دەکەم. هەرچی باوکم بوو ئەوە کاغەز ژیانی بوو. لە ماڵەوە چەندین جار ئێواران لەگەڵ دایکمدا مشت و مڕ و یەک و دویان بوو. دایکم دەیگوت ماڵ ئاوەدان چما کار نەما بیکەی کاغەز سازی نەبێ؟ بڕوانە سەلیمی ناڵبەند بەناڵکردنی سمی ئەسپان بۆتە قاڕون. نازانم بۆچی بەختمان ئاوارەشە. باوکم دڵفەرەوان بوو، دەخەنیەوە و دەیگوت کچێژنەکە لەبەرەوەی بە کاغەزی سپی کار دەکەین بەختمان ڕەشە. ئەگەر بەناڵی ئاسنی ڕق و ڕەش مژۆڵ بووینایە ئەوە بەختمان سپی دەبوو. کرمی شەیدابوون بە کاغەز چوە خوێنمەوە. دەستپێک لە ماڵەوە ئالیکاری بابم دەکرد. کاغەزە سپیەکانم کون دەکردن تاکو بیان دوورێتەوە. ئەو لە هونەری بەرەگرتنەوەدا بەرەگرەوەیەکی لێ هاتوو بوو. بەما سەرجەم سوختە و مەلایەنی سەرحەدان بووبوونە دۆستی. لە خەتی نەسخدا لە جوانی و نایابیدا کەس شانی لە شانی نەدەدا. بەلێزانیەوە خامی لە قامیش چێ دەکرد و نوکی دەداشی بە شێوەیەک ئەگەر ئەو خامانە بکەوتنایەتە دەستی نەخوێندەوارێکیش خەتی خۆش دەبوو. دوای ئەوەی هەندێک ڕستکام و گەورە بووم دەستی دەگرتم و بۆ دوکانی دەبەردم تا لە جواتی فەقێ و مەلایەنی هاوڵی ئامادە ببم. ئەو ساڵی کۆچی دوایی کرد مەهدی کوڕم کە ناهێڵم کاری سەحافی بکات تازە بوو. خاڵە عومەر ئۆمەری بەدلیسی نابینا کە دۆستی باوکم بوو هەر ئەویش ئەم ناوەی لێنا. گوتی ئینشاءڵڵا ناوی باپیری هەڵدەگرێ و درێژە بە پیشەکەی ئەو دەدات. دوای مردنی باوکم دوکانەکە بۆ من مایەوە و بەردەوامیم پێدا. بازاری زانست و کتێب لە سەردەمی باپیرمدا و تا ئەم ساڵی دواییش بەر لە مردنی بابم برە و ڕەواجی هەبوو. فەقێ لە هەموو لاوە بۆ بایەزید دەهاتن. لە بایەزیدیشەوە بۆ گشت شوێنێک بە دوای زانست و زانایاندا دەگەڕان. هەندێک لەو سوختانەی بایەزید لە مێژەوە جیان هێشت و تاکو ئێستاش نەگەڕاونەتەوە. هیوایان تێدان 10 ساڵە دەردی غەریبی دەکێشن و ئاو لە بیری زانیاری هەڵدەکێشن و دەیخۆنەوە. لێ چ سوودێکی هەیە؟ خوا دەزانێت کاتێک دێنەوە کەس بە پیریانەوە نایەت تاکو لەسەر دەستیان فێر بێ. گشت هەوڵ و کۆششیان بە فیرۆ دەچێت. نها هەموو هەڵپەی پارەیانە. هەمووان عاشقی شەوق و شەماڵی دراون. وەک چۆن خوا لە خۆش بوو لە مەموزینەکەیدا دەبێژێت تەماح وای کردووە پریاسکە پارە لای هەمووان لە دڵا شیرین بێت. برا لە برای خۆی نەدەپرسی ئیدی چۆن بایەخ بە کتێب بدات. بە خودای هەندێک جار هەفتەیەکی تەواو تێدەپەڕێ و کەسێک نایەت بۆ بەرەک تێگرتنی کتێب یاخۆت لە بەرگرتنەوەی لە قاپین بدات. ئەگەر ئەو چۆن سوختانەی لای ڕەحمەتی نەبن ئەوە لە مێژ بوو دەرکەی دوکانم داخستە بوو. قەستەم بەخوا ئێستا دوای ئەوەی خانی جێی هێشتین دەزانم چرای زانیاری کوژایەوە و تاریکین و زەمان لەبەر دەبڕێت. ئەی ناڵێن زانست تەنیا بەنەمانی زانایان لەناو دەچێت.
تەنانەت ژنەکەشم وای لێ هاتبوو ئەو دەمی ئێواران دەگەڕامەوە ماڵ دەیگوت ئەمڕۆ دەستکەوتت چەند بوو؟ قازانجت چەند ئاقچە بوو؟ هەش بەسەری ئەرێ من پیاز دەفرۆشم یاناڵ بۆ گوێدرێژ دەکوتم. من کتێب دەفرۆشم نەک نیسکوونۆک و گەنم و جۆ تاکو خەڵکی ڕیز بن و بە قزناخ و هۆقا پێیان بفرۆشم. نازانم ئەم خەڵکە چیان بەسەردا هاتووە. پێشان حاڵ باش بوو لە سەردەمی باوکمدا بەدەیان کتێبم لەبەرێک دەگرتن و دەمفرۆشتن. بەلای کەمەوە ڕۆژانە کاغەز و زەلی زەنجانی وڵاتی عەجەمانم دەفرۆشت کە چاکترین خامەی لێ دروست دەکرا. هەروەها دوێ دیا قومدانمان دەفرۆشت. هیچ نەبوایە قوتی ماڵەوەمان دەردەکرد. هەرچی ئێستایە 100 بریا منیش ناڵبەندێکی وەک سەلیمی دراوسێن بوومایە و شەو ڕۆژ سرم لەبن قونی ماین و کەر و هێستران بوایە. ڕۆژێک و دوان کە پۆم پڕ لە بۆنی تەرس و قەستەل دەبوو ڕادەهاتم. کێ دەزانێ ڕەنگە ئەو بۆنەی لای من ببوایەتە خۆشترین بۆن و لە بۆنی مەرەکەبیش خۆشتر بوایە. ئیرەیی بە سەلیمی ناڵبەندا نابم لێ نازانم چما ڕسق پەیداکردن وهایە. ڕۆژانە بەدەیان کەر و ئەسب بەرەو ناڵخانەکەی دەدەنە پێش. ئەوەندەی نەماوە خەڵک بزنەکانیشیان ناڵ بکەن. تخوا مەحاڵە سەلیم بەناڵکردن کۆشکی دروست کرد. ماڵی چێ کردووە و سێژنیشی هێناوە. کاروان دەچێتە ئەستەمبول بەشی ئەوی تێدایە. دوورنیە لەگەڵ حاجی زوهدیشدا هاوبەش بێ. ئەگینا بۆ ڕۆژانە حاجی زوهدی وەک ئەوەی بچێ فەریزەی نوێژ جێبەجێ بکە 3 جاران لەگەڵ غوڵامەکانیدا سەری لێدەدا. خۆگەر مەسەلە ناڵکردنە ئەوە مانگی سەرلێدانێک یاندوان بەسە. جارجاریش مەلا فەرید لە دوکان سرم لێ دەدات. ساعاتێک سەیری کتێب دەکا و دەیان خوێنێتەوە. دەتوانم بڵێم نیوەی مەلایەتیەکەی لە خوێندنەوەی کتێبەکانی ئەم دوکانەوە بردووە. ماڵ ئاوەدانە هەند دەستەنگ و چاوتەنگە دڵی نایە کتێبێک بکڕێ. جارێکیان بلەس هات و پرسی وەستا سەلاحەدین شەرحی تەفتەزانیت هەیە؟ خەنیمە و گوتم مەلا فەرید نەک تەنیا شەرحی تەفتەزانی ئەگەر بتەوێ ئەوە دەتوانم حاشیەی قازی کەستەلیش کە لەسەر ئەو کتێبەیە بۆت پەیدا بکەم. کتێبەکەی تەفتەزانی بەدەستەوە گرت. هەندێک لاپەڕەکانی هەڵدانەوە. ئینجا نزیکەی سەعاتێک دانیشت. من لەو کاتەدا مژۆڵی بەرەگرتنی کتێبێک بووم. پاشان هەستا و کتێبەکەی لە شوێن خۆی دانایەوە. گوتی ئەم ئیمامی تەفتەزانیە لە عەقیدە باش گەیشتووە. کتێبی نەسەفی چاگرافە کردووە. پاشان دوکانەکەی جێهێشت. جارێکیان لە ئەرزەڕۆم گەڕابووەوە بینیم وەکو بروسکە خۆی بە دوکانەکەدا کرد و پرسی ئەرێ دانەیەک لە کتێبی مەموزینت نییە؟ تازە دانەیەکم نووسیبووەوە. هێشتا بۆنی مەرەکەبەکەی لێدەهات. کاتێک دامە دەستیەوە بەڕوویەکی چاڵەوە بێ ئەوەی نرخەکەی بپرسێ گوتی ئێستا پارەم هەڵ نەگرتووە. دوای چەند ڕۆژێک پارەکەت بۆ دەنێرم. دەبێت؟ دوای چەند ڕۆژێک هات و کتێبەکەی بۆ گەڕاندمەوە گوتی کوڕە سەلاحەدین بەس لەم کتێبە بگرەوە. شتی لە ئیسلام بەدەری تێدایە. هەرچی شێخ سەیفەدینە ئەم دەجاڵ کوڕی دەجاڵە. خۆی بە شێخ دادەنا. ڕۆژێک نەمبینی کتێبێکی بەدەستەوە بێ ناوبەناو دەیبینم دەڕوات بۆ لای سەلیمی ناڵبەند و ناڵی کۆنی گوێدرێژی لێدەسێنێ. بەخوا کاری جادویی بۆ ناڵانەوە دەکات. کاری ئەوەیە ژن و پیاوەکەی لێک دوور بکاتەوە یان بەهۆی ئەم جادووەوە نێوانیان چاک بکاتەوە. ئەگینا چی لەو هەموو ناڵانە دەکات؟ خۆپێیەکانی خۆی پێیان ناڵ ناکات. پێش چەند ڕۆژێک خاڵە ئۆمەر هات بۆلام. پێشتر تا ئەو ڕادێ بە خەمباری نەمبینی بوو. غەمگین و بێدەنگ گۆچانەکەی بەڕەفی کتێبەکاندا دەکێشە و دەیگوت کوڕی خۆم بە قسەی منەکەی بڕۆ لە ئەستانە یا لە تەورێز کاری سەحافی بکە. لەوەش باشتر ئەوەیە بچی بۆ بەغدا یا خۆ حەلەب. لەم وڵاتە و لەناو ئێمەدا چناڵی کەرە ئۆپیوێک چ کتێبێکی زانستی زەمانی پێشوو چوو کوڕی خۆم بڕۆ سەلاحەدین بڕۆ. ئەم پیشە جوانە لەم شارە فێڵاویەدا نانت نادا. خۆت و منداڵەکانت لە برساندا دەمرن. ئەگەر واناکەی وەرە من و تۆ بچین بۆ بەدلیس. هەرچۆنێک بێت ئەوە بازاری کاغەسازی وەک ئێرە بێنەمود نییە. دەمامەکدار و شیرین و خوسرەوی نیزامی. کەس نازانێ ئەم زەلامە لەکوێوە هاتووە میوانی کێیە. بەر لە مردنی خانی بە ماوەیەکی کورد لە بایەزید دەرکەوت. لەگەڵ میرزا سەبری پیرەخاڵی داهات و دەچوو. میرزا سەبری وەکو خزمی خۆی بە خەڵکی دەناسان. جارێکیان بۆ دوکانەکەم هات لە دڵی خۆدا گوتم بە دڵنیاییەوە ڕێگەی گوم کردووە. لێم پرسی دەتوانم خزمەتێکت بکەم؟ دەنگی کە لەو دی و دەمامکەکەیەوە بەرگوێم کەوت ترسی خستە دڵمەوە.
شێوەی ئاخاوتنی وەک قسەکردنی خەڵکی سەرحەدان نەبوو. ئەگەر خزمی میرزا سەبری بوایە ئەوە وەک ئەو قسانی دەکرد. هەینێ خۆی بە دوکاندا کرد کتێبێکی بەرگی چەرمی بە خەتی سولس نووسراوی لە بن هەنگڵ دەڕێنا. کتێبەکە چیرۆکی شیرین و خوسرەوی نیزامی گەنجەوی بوو. کاتێک لێم ڕوانی زۆرم کەیف پێدا هاتەوە، بە خەتێکی جوان و ناسک نووسرا بوو. ئەس لە مێژ بوو لەم کتێبە دەگەڕام. خانی ڕەحمەتی بە تاسەوە عەوداڵی بوو پرسیاری دەکرد، چونکە ئەو دانەیەی خۆی بەهۆی خراپی خەت و ڕەنگی کاڵی مەرەکەبەکەی نەدەخێنرایەوە. چەند جارێک داوام لەو کاروانچیانە کرد کە هاتوچۆی تەورێزیان دەکرد دانەیەکم بۆ پەیدا بکەن، لێ بێسوود بوو. بەم شێوەیە هەرکە چاوم بەو کتێبە کەوت کە بەدەست دەمولوت هەڵپێچراوەوە بوو، خەریک بوو لە خۆشییاندا بفڕم. دەستیم گرت و پرسییم نرخی چەندێکە. بە هەمان ئەو دەنگەی ترسێکی نادیاری خستە دڵمەوە گوتی با ئەم دانەیە لای تۆ بێت، ئەگەر یەکێک کڕی ئەوە کاتێک پارەکەم لێوەرگرتی بەشی خۆت دەدەمێ. ئەو دەمیویستی لە دوکانەکە دەرچێ پێم گوت ببوورە برا، بەم دەم هەڵپێچەوە دەڵێی جێردە و ڕێگری ناکرێ ڕووی خۆتم پێ نیشان بدەی. کاتێک جەمەدانێکی لەسەر ڕوخساری لادا دەممدا چەقاند و زمانم وەک ئەوەی بەمێخ کوترابێ ئاوا بەسرا. هێن جێبرین بەڕوویەوە بوو دەتگوت زەلامێکی بێڕوخسارە. دوای 2 ڕۆژان و 1-2 ڕۆژ بەر لە نەخۆشکەوتنی خوا خۆش بوو بۆ لام هات. هەندێک تەماشای کتێبە ڕیزکراوەکانی سەرڕەفەکەی کرد. زەڕەی کەرێک ناڵ دەکرا بەرز بووەوە. بە کەسەرەوە هەناسی هەڵکێشا و گوتی سەلاحەدین، وڵاتێک ناڵی کەری لە کتێب زۆرتر تێدا بفرۆشرێت، ئەوە شارێکە تووک و نەفرەتی خوددا لێداوە، دەبێت پێی خەڵکەکەی ناڵ بکرێ نەکسمی گوێ درێژەکانی. بۆ قسانەی گەلێک خەمبار بووم. ئەس پێشتر گلەی و گازندەکانیم لە مەموزیندا خوێندبوونەوە، لە هەرگیز بۆ دڵتەنگیم نەبینی بوو. بۆ ئەوەی بڕێک خەمەکەی بڕەوێنمەوە و دڵی بدەمەوە، ئەو کتێبی شیرین و خوسترەوەی دەمولوت هەڵپێچرا و لای منی دانابوودایە دەستیەوە. ڕووی گەشایەوە وەک مناڵ دڵخۆش بوو. قۆڵی لێ هەڵماڵی و لە سەر کورسیەک دانیشت لە بەرگەکەی دەڕوانی. ئەو گوێدرێژی ناڵ دەکرا لە زەڕین نەدەکەوت، دەتگوت سەلیمی ناڵبەند بزمارەکان لە ئێسقانەکانی دەکتێت. ڕەحمەتی ئاگای لەوە بڕابوو. سەری بەسەر کتێبەکەدا خوار کردبووەوە و تا ماوەیەک بێدەنگ بوو. پاشان هەستا و گوتی سەلاحەدین، من خۆم لەم کتێبە دەگەڕام، لە مزگەوت بگەڕێمەوە دەیبم. لەگەڵ بانگی ئێوەرەدا خانی لە دوکان دەرچوو، لێ نەگەڕایەوە. بیری چوو بێتەوە کتێبەکە ببات، ئیدی بووە نێچیری ئەو دەردە و هەڵمەستایەوە. بەرەوەی خانی کۆچی دوای بکات، یاروی دەم هەڵپێچرا و هات و پرسیاری کتێبەکەی کرد. کاتێک پێم گوت هێشتا لام ماوە، زۆری پێخۆش بوو. کتێبەکەی هەڵگرت و بەدەم سوپاس بۆ خوا سوپاس بۆ خواوە بلەست دوکانی جێهێشت. کۆژانەکانی خانی. ئەو نەخۆشی و دەردە نەزانراوەی دووچاری خانی بوو، وای لە ئێمەی دۆست و موریدانی کرد ئێمەش بترسین. چەند ڕۆژێک بوو بە دەوریەوە بووین، نەمان دەزانی ئەمە چ پەتایەکە. لە پێشا گوتی سەرمای بووە، دوای چەند ڕۆژێک دەرکەوت نەخۆشیەکەی لە سەرما گرانترە. هەمیشە دەیگوت تامی کانزا لە دەمم دێت، دەڵی پارچەیەک ئاسن یا زی و یان مس لە ژێر زمانمدایە. ئیدی ناچار بووین بچین زۆرابی نوژداری ئەرمەنی بێنینە سەر. ئەو دوای ئەوەی چەند پرسیارێکی لە خانی کرد و میزەکەی پشکنی، گوتی من وای بۆ دەچم ئەمە ژەهرە نەک سەرما. هەمومان بە سەراسیمەییەوە تەماشای یەکدیمان کرد. کێ دەرمان خواردی دەکا و لەبەر چی؟ ئەو دوژمنایەتی لەگەڵ کەسدا نییە. ڕاستە بەم دواییە نێوانی لەگەڵ میردا باش نەبوو تێکچوو بوون. میرزا سەبری و مەلافەریدی بۆ لای ناردەبوون. ماقولە میر دەستی بچێتە زاتێکی بەڕێز و بە نرخی وەک خانی و بیر لە کوشتنی بکاتەوە، هەرگیز ئەو تا ئەم ڕادەیە شێد نییە تا کاری وا بکات. خانی بەخۆی بە حەکیمی گوت ماڵ ئاوەدان، قسەی وا مەکە، کێ دەرمان خواردن دەکات؟ یاروی حەکیم مژۆڵی ئامادەکردنی یان سون بوو بۆ وەستانی ژان و ڕشانەوەکەی. بە دلۆڤانی و میهرەبانی و وەڵامی داوە. ڕاستە ئەزبەنی، هەندێک جاران نوژدار لە دەستنیشانکردنی نەخۆشیدا نایپێکێ، بەڵام دیاریکردنی دەرمان خواردکردن ئاسانە. ئەی ئەوە نییە جەنابەت دەڵێ هەست بە دڵ تێکچوون و تامی کانزا لە دەمەتدا دەکەی؟ ئیشەکە ڕوون و ئاشکرایە سەیدا. پاشان هەگبەکەی کردەوە و هەندێک پریاسکی بچووکی دەرهێنا. لای سەری خانیەوە داینان و بە هەمان میهرەبانی پێشووە گوتی هیوادارم کارەکە بە خێر بگەڕێ. ئەمە هەندێک دەرمانن بەیانیان ئەو دەمی هەڵدەستی و شەوانیش بەر لە نووستن بیان خۆ. بە پشتیوانی خوددا باشتر دەبیت و ئازارت نامێنێ.
کەچی ڕۆژ بە ڕۆژ ژانەکەی پتر دەبوو. ئیدی هەموو شەوێک تا درەنگانێک لای دەمەینەوە. جارجار نەخۆشیەکەی سوک دەبوو، خانی وەک چرا دەگەشایەوە. هەڵدەستا داوای کتێبێکی دەکرد، پەڕەکانی هەڵدەدانەوە و لی دەڕوانین، یا خۆشۆخی لەگەڵدا دەکردین و دەیگوت نامرێت تا داستانی قەڵای دمدم تاو نەکات. لێ هێندەی نەبردڕووی مەلول و زەرد هەڵگەڕا و گوتی هەرچۆنێک بێت مردن برا گەورەی و میوانە، لەسەرمانە ڕێز لە میوان بگرین. گلەی و گازندەی لەدەست نەکەین و ڕووی خۆمان لە بەرامبەریدا ترشوتاڵ نەنوێنین. هاتووەتە بەردەرگەمان، دەشێت بەدەستی بەتاڵ بیگەڕێنینەوە. میوانی واپیا و بەخۆی بانگێشتی دەکات. کاتێک دەیبینی ڕوومان لەبەر گەرمیە و پەیوە خەمناکانی سیز دەبەوە، ئاهی گەرمی هەڵدەکێشا و دەیگوت من قسەی خۆم کرد، ئیدی لەسەر کورد و میرانێتی لێم بگەن. من تەمەنێکی تر لە پەروەردگار ناخوازم، لێگەر جارێکی تر بێمەوە سرم دنیاە، ئەوە هەمان ئاخاوتنی خۆم دووبارە دەکەمەوە، تاکو دووبەرەکی و براکوژی لە نێو کورداندا بمێنێ و تاستەم بێخاوەنی و بێبەری و ژێردەستەیی بمێنن. من هەمان ئەو قسانە دەکەمەوە. هەناسەی تون بوو، چاوانی داخستن، پاشان قومێکی لە جامە ئاوەکەی تەنیشتی داوگوتی نەمیر و نەیش ڕەشە خەڵکەکەی بایەزید و دەوروبەری گوێیان بووە مۆژگاریەکانم ڕادێرا. ئەگەر بەدەست من بواە، ئەوە ئێستا بایەزید تەوێڵ و ملی وەک ئاونگی بربەیانی پاییز کەوت نارەقا. هانکە هانکەکەی نەیدەیەش قسەکانی تەواو بکات، بێدەنگ ما کەوتە ئێقدانەوە. ئەو شەوەی خانی تێدا گیانی سپارد. من لە ماڵەوە بووم، بەرگی کتێبێکم ئامادە دەکرد و مەهدی کوڕە 4-5 ساڵانەکەم بە دەورمدا دەهات و دەچوو. جارناجارێک دەهات و دەیپرسی بابۆ ئەوە چ دەکەی؟ من خۆم لە پیشەی کاغەسازی وەڕز بووم، بۆیە بەزەیم پێیدا هاتەوە و دڵم نەهات بۆی باس بکەم. بەگاڵتەوە پێم گوت کوڕم ئەمە ناڵی کەرەتۆپیوە. دەنگی دەرکەهات. سۆفی حەیدەری قەرسی بوو، دەنگی وەک تروسکەی لەرزیوی مۆم دەلەرایەوە. دەمێ پرسییم خۆ هیچ نەبووە، بەدەم گریانەوە گوتی خانی گەورەمان گیان دەدات. کتێبەکەم خستەلاوە پێم گوت تۆ بڕۆ، من و زۆهرابی حەکیم لە دواتەوە دێ. خانی لە شەوێکی باوبۆراندا گیانی سپارد. لە دەرەوە بارانێکی بەخۆر دەباری. دەتگوت بایەزیدی بێدەنگ لەو شەوەدا بەدەنگی بارانەکە لە پڕمەی گریانی داوە. تاکو گەیشتمە ماڵی حەکیمی ئەرمەنی، گیانم شڵپەی ئاوی دەهات. زۆر لەبەر دەرکەکەی نەمامەوە، بەدەنگێکی لەرزیەوە تێم گەیان چوون گەڵایەک با هەڵی گرتبێ ئاوا بلەس خۆم گەیاندە حوجرەکەی خانی. هێنێ دەرگەم کردەوە بچمە ژوورەوە، وەک ئەوەی چیاکان بناڵن. بە ساردەکە فیشکەی هات و خۆی بە ژووردا کرد. چراکەی ژوورسەری خانی کوژایەوە. مەلا اسماعیل هەستا چراکە پێ بکاتەوە. خانی ئاماژەی بۆ لای چەپی سینگی کرد و گوتی چرایەکی ڕووناکی لە دڵدایە. لێ مەلا ساڵحی جزیری ڕابوو، هەندێک ڕۆنی تێکرد و دایگیرساندەوە. دوای من بە کەمێک حەکیمی ئەرمەنیش هات. عەبایەکی لە کوڵکی سیمۆرە چێکراوی لە خۆی پێچا بوو، هەگبەی دەرمانەکانیشی بە بن هەنگڵەوە بوو. لێکات بەسەر چوو بوو، هیچ دەرمانێک سوودی نەبوو. ئەو شەوە ڕەشەبای بایەزید حەجمانی لەبەر بڕابوو. چەند جارێک چراکە کوژایەوە. سۆفی حەیدەر هەستا و چراکەی خستە تاقەکەی ژوور سەر خانیەوە. بەدەنگێکی کزەوە گوتی ئەمە نیشانەی خێر نییە. ئەم شەو چراکە 3 جاران بە ژوور سەری خانیەوە کوژایەوە. مەلا اسماعیل غەمگینی دایگرت و بەدەنگێکی هێدی و پڕ لە کەسەرەوە گوتی وا مەڵێ سۆفی حەیدەر، پەروەردگار چی نووسی بێت هەر ئەوەیە. خانی هەناسەی بەگران دەهات و دەچوو. چاوانی هەڵدەهێنان و یەک یەک تەماشای دەکردین. دەیویست شتێک بڵێ، حەزی قسەکردن بەڕوونی بە چاوانیەوە دیار بوو، کەچی نەیدەتوانی. بایەشێتەکە لە دەرەوە نەدەوەستا، لە دڵی ئێمەشدا ڕەشەبای ترساڵی کردهبوو. لە پڕ خانی قید بووەوە و دانیشت بێ ئەوەی لە کەس بڕوانێ. بەدەنگێکی لاواز و پچڕ پچڕەوە گوتی ئەرێ میر نامەکەمی خوێندەوە. پاشان سەری لار بووەوە. لەگەڵ وشەی لا ئیلاهە ئیلەڵڵادا هەمووان لای سەریەوە وەستاین. ئەو تەواو بوو.
سەلیمی ناڵبەند لاپەڕا 229 بەیانیانێک شاگردەکەم بە هانکە هات و گوتی ئاپێسلۆ دەبێژن ئەحمەدی خانی مردووە وا قەبری بۆ لێ دەدەن 1000 جار خوا لە گوناهی خۆش بێت بەڕاستی پیاوێکی باش بوو ئەگەر کەسێکی چاک نەبێت چۆن لە ڕۆژی هەینیدا دەمرێت لەوەش خێرتر ئەوەیە ڕێوڕسمی ناشتنەکەیان بۆ یەکی ڕەمەزان هەڵگرت لێ ئەس لە بەخدڕەشی خۆم لە ناشتنەکەیدا ئامادە نەبووم قاترێک لە بەردەستمدا بوو ناڵم دەکرد سمی ئەو قاترە بەستە زمانە بوو بۆ تەختەیەکی ڕەزی و هەتا مێخی ناڵە کۆنەکانم هەڵکێشان و سمەکانیم ڕێک خستن هێزم لەبەر بڕا دەستمدایە سمبڕەکە و بڕوانکە چەرمەکەم لە خۆ کردەوە و خۆم ساز کرد بڕۆم تاکو ئامادەی نوێژی تەرمەکەی ببم لە دڵی خۆدا گوتم دەبا ئەم ناڵەش بکوتم و ئینجا بڕۆم بە شاگردەکەمم گوت کوڕۆنەها کارم هەیە وەرە بام قاترەژ ناڵ بکەین ئینجا دەڕۆین ئامادەی نوێژەکە دەبین نەچووم سوبحان الله ئەو ڕۆژە گەلێک ئەسپ و گوێدرێژم لە گوندەکانەوە بۆ هاتەبوون دەبوو ناڵیان کەم لەسەر ئەمانەشەوە باران شێز دەباری و هەرچی ڕێگاوبان و کۆڵان هەبوون یەک پارچە قوڕ و چڵپاو بوون خۆم لەبیر کرد بەخوا خۆم لەبیر کرد نەفرەت لەو هێسترا خوا لە ناوی بدات ئەرێ وەڵڵا ئیش وایە دەبێت تەواوی بکەی بە تایبەت ئەگەر لە چەشنی کارەکەی من بێت ناکرێت بەنیوە چڵی جێی بهێڵی چما دەکرێت سمێک ناڵ بکەیت و سیانەکەی دی بهێڵیتەوە نا بە خودای ناکرێت من و ئەم پیشەیە تەمەنم نزیکەی 10 ساڵان بوو کاتێک باوکم هاوردمی بۆ ئەم دوکانەوە پێگوتم کوڕم سلۆ تۆ تەواو فێری خوێندن بوویتە ئەوەتانێ ماشەڵڵا عین و غەین سین و شین لێک دەکەیتەوە هێسترێکیان ناڵە کرد بە توندی سەری لە ئاخوڕەکە بڵند کردەوە و بەلای ڕاست و شەبدا هەژاندی ئەو زەنگانەی بە ملیەوە بوون بەزرین گەزرین کەوتن ترسدای گرتم و گەڕامە دواوە بابم خەنیەوە گوتی منیش وەک تۆ بووم مەترسە کوڕی خۆم وا فێری ئەم پیشەیەت دەکەم و تا مابی دوعای خێرم بۆ دەکەیت باوکم پێی گوتم ڕێگەی زانست ڕێگایەکی درێژە و دوایی نایە نانیشی تێدا نییە بۆی باس کردم 3 لە 4 زانایان دەرۆزە کەرن و 4ەکەی تریش هەژار گوتی نەدەیەوێ ببمە هەژار و نەیش سوالکەر بەگوێی باوکم کرد و وازم لە ڕێگەی زانست هێنا پشتم کردە کاغەز و خامە و پیت و ڕۆم لە ناڵ و مێخ کرد کە لە پیتی ئەلفی ڕاز دەکات ناڵیش لە هەردوو پیتی دال و نون دەچێت لە ڕاستیدا من تا ئەمڕۆژ ڕەحمەت بۆ باوکە ناڵبەندەکەم دەنێرم و خۆم بە قەرزاری دەزانم پەشیمان نیم لەوەی بوومە ناڵبەن کارێکی وا دەکەم منداڵەکانیشم دوای من بکەون و شوێنم بگرنەوە ئەو ڕۆژەی بابم ئەمری خۆی بەجێیەنە و جێهێشتین داوای لێ کردم لای سەریەوە دانیشم منیش بە غەمگینی لەسەر چۆکان لە ژوور سەریەوە ڕۆنیشتم و لە چاوانی مڕوانی گەلێک شتی پێگوتم بەڵام شتێکی وای پێگوتم تا ئێستاش لە پەردەی بیرمدا کاڵ نەبووتەوە زەنگ ئاسا لەسرمدا هەڵواسراوە و بەردەوام زرنگەی دێت بەر لەوەی گیانی بسپێرێ بە دەنگێکی پچڕ پچڕەوە لە ناڵینی دەکرد گوتی کوڕی من ئەوی پێ دەڵم لە بیری نەکەی ناڵبەندی باش ناڵان بەقەت سم ساز دەکات نەک سم بە پێی ناڵان ببڕێت لەگەڵەو گوتە زێڕینەیدا گیانی لەدەستدا بەڵام ئاخ کوانێ ڕۆژانی زوو بەپێی ڕاستپاردەکانی باوکم بەدایان هەسپ و قاتر و کەرم ناڵدەکردن ئەو کاروانانەی لە ئێرەوان و قارسەوە تەنانەت لە ئەستەمبوڵ و تەورێزیشەوە بە بایەزیددا دەهاتن و دەچوون بازاری ناڵکردنیان گەرم بوو لە کۆنیشدا بەپێی قسەکانی باوکی خوالێ خۆش بووم پیشەی ناڵبەندی لە وڵاتەدا باشترینیان بوو دەمێ لەشکری سوڵتان دەهات و لە بایەزید و دەوروبەری هەڵیان دەدا دەبووە شایی ناڵبەندان و بە هەزاران ئاقچە دەچوونە گیرفانیانەوە لەو ساڵەی سوڵتان مراد خوددا لێی خۆش بێت سوپاکەی بەرەو ئێرەوان کشاند بە گوتەی باوکم 313 ئەسپ و هێستری ڕەسەنی ناڵ کردوون حەیف و مخابن ئیدی وەکو جاران لەشکر نایەن سەردەمی سوڵتانان درێژەی کێشا کەچی بە وڵاتماندا تێناپەڕن و بەسەر قزڵ باشاندا نادەن چ بەختێکی ڕەشە گەلۆ تەنانەت ئەرتەشی قزڵ باشەکانیش نایەن ئاخ ئەگەر لایەکیان جارێک دەهاتن و ئۆردۆگای خۆیان لە بن چیای بایەزیددا هەڵ بدایە ئەو کات بایی 50 ساڵ ئەسپم ناڵ دەکرد دەبێ ئەو ڕۆژە هەر بێت یا سوڵتان دێت یا خودشا کێ دێت با بێت ئەوی دێت خودان هەسپ و دەست و پەیوەند و سەربازە نانێکی باشی بۆ ئێمە تێدا دەبێت کەچی ئینجاش سپاس بۆ خوددا
دەستی خۆم ماچ دەکەم و دوعا بۆ باوکی ڕەحمەتیم دەکەم کە ئەم ڕێگەی بۆ ڕووناکردمەوە. لە شارەکەدا گەلێک ناڵبەند هەبوون، لێشتاقیان وەک من بەناوبانگ نەبوون. کێ وڵاخی خۆی خۆش بیستایە بۆ منی دەهێنا تا ناڵی بکەم. ناڵبەند هەن وڵاخ ناڵ دەکەن، لێ چ ناڵکردنێک 2 ڕۆژ نابات مێخەکانی هەڵدەتەکێن و بەدەم غاردانەوە ناڵەکان دەکەون. هەرچی منم ئەوان ناڵی چاک دادەنێم و بە نرخی هەرزانتر لەوانی دی، تەنانەت میرمان بەخۆی ڕۆژانی هێنی لە کۆشکەوە بەدوم دادەنێرێت تاکو سەر لە هەسپە کۆمێتە ناودارەکەی شەهێن بدەم. خوددا وەکیلە، هەستێکە لە تەویلەی هیچ میر و پاشایەکی عەجەم و لە تەویلەی سوڵتانەکانیشماندا هاوتای نییە. هەینێ سمێکی لەسەر چۆکم دادەنێم، هەز دەکەم هەموو دنیا بۆتە موکی من. وا هۆگرم بووە هەر کە من دەبینێ وەگەوەی خاوەنەکەی بم دەکەوێتە نێسکەکردن و بە پیرمەوە دێت. بەتەنیا لە بایەزیدەوە بگرە لە وڵاتانی تریشەوە سوارچاکان هەسپی خۆیان دێنن تاکو ناڵیان بکەم. جارێکیان دۆستێکم بازرگانێکی خنووسی بۆ لام هاورد، زۆر بە لێهاتوویەوە هەسپەکەی مناڵ کرد. کابرای بازرگان زۆری بەدڵ بوو. چەناقچەیەکی پتری لە کرێکەم پێدام و گوتی: وەڵا خاڵە سەلیم، وا لە پیاو دەکەی حەز بکە خۆیشی ناڵ بکەیت. واز لە حاجی زۆدی بازرگان و شێخ سەیفەدین و پیاو ماقوڵانی شار بێنە، میر بەخۆی هەسپەکانی بەمەیتەرەوە بۆ لای من دەنێرێ. ئەگەر لە بایەزیدیش نەبم ئەوە چاوەڕێم دەکات تا دێمەوە. ئەو هەسپەکانی ئاوا بێناڵ دەهێڵێتەوە و نایباتە لای کەسی دی. 100 جار شکور بۆ خوا کە ڕزق و ڕۆزی من کەوتووەتە سەرسمی وڵاخان، نەگوەک سەلاحەدینی بەستە زمان کە ڕۆژانە لە دوکانەکەی خەریکی پاسکردنی ئەو مێشوم مەگەزانەیە لە ناڵخانەکەی منەوە بۆ لای ئەو دەچن. بە خودای پێکەنینم پێی دێت بەو ئاوایی دەبینم. جارێکیان بۆ نوێژی نیۆڕۆ بەبەر دوکانەکەیدا ڕەت بووم، بینیم سەری بەسەر کتێبێک تا شۆڕ کردوێتەوە و کەتیرە لە پەڕەکانی دەدات. سڵاوم لێ کرد و بە خەنینەوە گوتم: ها برازە، مێشەکانم وەڕست دەکەن، وەنیە قسوورمان عاف بکە. سەری هەڵبڕی بێ ئەوەی سڵاوەکەم بسەنێتەوە، بەڕوویەکی ترش و تاڵەوە گوتی: شارێک خەڵکەکەی کتێب نەخێننەوە، مێش و مەگەزەکانی دەبنە پێشنێش. ئای لەم قسە چەوتە شێتانەیە، تو خوددا خەڵکی ناقیانە نزیکی ناکەونەوە. نازانم بۆ گەڕی لە من گرتووە، بە خودای هەمووی ئیرەیە. خەڵکی بەر لەوەی لەبەر زیرەکی و لێ هاتوو یەکەم خۆشیان بووێم، حەزیان لە گۆڵمەز و ئەو چیرۆکانن کە دەیان لێم. من تا ناڵی وڵاخ یەکێکیان دەکەم، پەندیان بۆ دەڵێم و چەندین چیرۆکیان بۆ دەگەڕمەوە. خەڵکەکە هێند ئارەزوی چیرۆکەکانم دەکەن، تەنانەت وڵاخەکەشی هیچی نەبێت دێت بۆ لام و گوێم بۆ ڕادەدێرێ. هەرچی میرمانە ئەوە گشت ئێوارانێکی ڕۆژانی هەینی کە لە دیوەخانەکەیدا قاوە دەگەڕێت، لای ڕاستی خۆیەوە دام دەنێت و دەفەرمێت: دەی سلۆ، چاوی ئەم شەومان بەکلی چیرۆکەکانت بڕێژە. 3 چیرۆکی ناڵبەندان. ناڵبەند و لادێی. دەگەڕنەوە گوندیەک هاتە شار تاکو ناڵی کەرەکەی بکات. کابرای ناڵبەند ناڵێکی هەڵگرت تا لە سمی کەرەکەی بکوتێ. یاروی لادێی گوتی: بێنە با ناڵەکە ببینم. ناڵاسنەکەی بەدەستەوە گرت و نوشتاندیەوە، بە خۆڵکێشانەوە گوتی: یەکێکی تر بێنە، ئەمە بۆ کەری من دەست نادات. کابرای ناڵبەند ناڵێکی دیهێنا، لادەیەکە ئەویشی وەک هەویر چەماندەوە گوتی: ئەمەش بەکاری کەرە دەلالەکەم نایەت. یاروی ناڵچی تووڕە و دەهری بوو، ناڵێکی ئەستوری هێنا و دایە دەست کابرای خاوەن کەرەوە. کابرای لادەیی هەوڵیدا ناڵەکە بنوشتێنێتەوە، لێ نەیتوانی، بە ناچاری ملیدا و گوتی: ئەمە هەوە، ئەمە بۆ کەری من دەگونجێت. ناڵبەند لە کاتێکدا گیانی هاتبووە کونەلوتی، هەڕەی لە سمی کەرەکەدا و تاشی. اینجا 4 ناڵی ئەستوری کوتا. کابرای گوندی لە ژێر پشتێنەکەیەوە ئاقچەیەکی زیویدایە ناڵبەند. یاروی ناڵبەند دراوەکەی ناو دەستی هێنا و برد و پەنجەی پێداخشان، پاشان گوتی: ئەم ئاقچەیەت قەڵبە. لادەیی ئاقچەیەکی تری دەرهێنا و بەنا بەدڵیەوە دایە دەستی. یاروی ناڵبەند بە هەمان شێوەی ئاقچەی یەکەمی لەگەڵدا کرد. بەو ڕەنگە ناڵبەند چەند جارێک گوای کرد، تاکو هەستی کرد دڵی ئاوی خواردوێتەوە و تۆڵەی لێ کردوێتەوە و گوتی: ئەگەر پێیان گوتووی دەتوانی بەڕیشی ناڵبەندان بخەنیتەوە، ئەوە لە بیری بکە. ئێمە ناڵبەندین برا، دەتوانین قرژاڵیش ناڵ بکەین. ناڵبەند و کورتان. دەگەڕنەوە لە ڕۆژگاری شاسواری پسیانیدا لە بایەزید
ناڵبەندێکی ژیر و دەسڕەنگین هەبوو. پارە و سامانێکی فرەی کۆ کردبووە وەلێ کەس نەیدەزانی لەکوێی شاردوێتەوە. بێوەی کەس بیبینێ هەمووی لە ناو کۆنە کورتانێکدا تەقەت کردبوو. بەم ئاوایە دوای چەند ساڵێک گەلێک پارەی لە ناو پیرە کورتاندا خڕ کردبووە. ڕۆژێکیان ئەو لە ناڵخانەکەی نەبوو. کوڕەکەی لە شوێن خۆی دانابوو. کۆچەرێک خۆی بە ژووردا کرد، هەینێ چاوی بە کورتانەکە کەوت، لەوێ فڕێدراوە پرسی: ئەم کورتانە دەفرۆشی؟ کوڕەکەی فیهاتی و حەزی کرە و کورتانە کەرە بێسوودە کۆنەی لە کۆڵ بێتەوە. لەگەڵ کابرای کۆچەردا لەسەر نرخەکەی ڕێکەوتن. کابرای کۆچەر کورتانەکەی خستە سەرپشتی گوێدرێژەکەی و ڕۆشت. کاتێک بابی کوڕە هاتەوە بینی کورتانەکە نەماوە، بە خەشم و تووڕەیەوە لە کوڕەکەی پرسی: کوا کورتانەکە کوڕە؟ کوڕە وای زانی ئیشێکی باشی کردووە، ئەو کۆنە کورتانەی فرۆشت و لە ناوی داوە. بەکەیفەوە بە بابی گوت: ئۆی باوە، بیرم چوو پێت بێژم، فرۆشتم و لە کۆڵم کردەوە. بابی بەسەریدا هاواری کرد و شیڕاندی: هەی کەری لە کەر بوو، ئاگرت تێبەر ببێ ئەی بارگیری بێناڵ، تو خوددا حەقم نییە لە بری کەرناڵت بکەم، هەرچیم هەبوو داتە دەمبایە. پاشان کەوتەواوەی لێو دەیدا بەسەری خۆیدا و گلەیی لە بەختی خۆی دەکرد. هەڵی کوتایە سەر کوڕەکەی و خەریک بوو بە سمتەراشەکە بیکوژێت. لێ چی بکات؟ ئەوی چوو وێڕای ئەوەی زۆر بەدووی داگەڕا کەچی هیچی دەست نەکەوت. ڕەنجی چەندین ساڵی بە خۆڕایی ڕۆی و درایە دەم ئاوەوە. ئەو ئاقچانەی یەک دەیخستنە سەریەک بەهۆی کەرێتی کوڕەکەیەوە بەبا چوون. ناڵبەندی بەسە زمان ملی کەچ کرد و گەڕایەوە سەری شەکەی. دوای چەند ساڵێک سوارێک خۆی بە ناڵخانەکەیدا کرد و پاش سڵاوکردن گوتی: بەر لە چەند ساڵێک ئەم کورتانم لە ئێوە بۆ کەرەکەم کڕی. ئێستا بوومەتە خودان ئەسب و حەوەجەم بە کورتان نەماوە. داخۆ دەتوانم بیگەڕێنمەوە؟ کابرای ناڵبەند خەریک بوو لە خۆشییاندا باڵ بگرێ. یاروی کۆچەری لە ئامێز گرت و کەوتە ڕاموسینی. پێی گوت: کوڕەماڵ ئاوەدان بۆنا، وەرە با کوڕەکەمت لە شوێن کورتانەکە بدەمێ. کابرای کۆچەر تووڕە بوو گوتی: نا برانا، کوڕی تۆم بۆ چییە؟ خۆم دە کوڕم هەن، خوددا بیان هێڵێت بەسن. ئەگەر زینی ئەسپت هەیە ئەوە لە بری کورتانەکە بم دەرێ. ناڵبەند بڕوای بەگوێی خۆی نەدەکرد. بلەزرا بوو زینی ئەسپەکەی خۆی هێنا و دایە سوارە و گوتی: ماڵی حەڵاڵ ون نابێت، ماڵی حەڵاڵ ون نابێت. ئەو شەوە خەو نەچوە چاوی. کورتانەکەی خستە لای سەریەوە و پارەکانی ژماردن. چۆن سۆفیان زیکر دەکەن بەردەوام دەیگوت: ماڵی حەڵاڵ ون نابێت، ماڵی حەڵاڵ ون نابێت. ئیدی لەو ڕۆژەوە کورتانەکەی کردە سەرین و کاتێک دەنووس دەیخستە ژێرسەری. ناڵبەند و سەدری ئەعزەم دەگەرنەوە لە ئەستەمبول. سەدری ئەعزەمێک هەبوو زۆری حەز بە یاری شەترەنج دەکرد، تا بڵێ شارەزا و لێزان بوو. شەوێک تێنەدەپەڕی ئەگەر لەگەڵ سوڵتاندا لە کۆشکە گەورەکەی یاری نەکات. جارێکیان سوڵتان چوو بۆ شەڕی مەجەرستان و بۆ کاروباری مەملەکەتەکەی سەدری ئەعزەمی لە ئەستەمبول لە شوێنی خۆی دانا. بە نەریتی پێشوو سەدری ئەعزەم ئێوارە هەستا تاکو یاری شەترەنج بکات. لێ کەسێک نەبوو. قولێکی خۆی بە دوای مەیتەر و ناڵبەندەکەیدا نارس. سەرەتا لێی پرسی: تۆ لە ئەسب دەزانی؟ مەیتەری بەستە زمان هێشتا چاوی بەخەوە بوو. باگۆی داوە: بەڵێ گەورم، جەنابی سەدری ئەعزەم، من مەیتەر و ناڵبەندی ئەسپەکەتم. مەبەستم ئەسپی ڕاستەقینە نییە کوڕە، بەڵکو مەبەستم ئەسپی سەرترینجانەیە. ئەتۆ یاری شەترەنج دەزانی؟ بەڵێ قوربان، دەیزانم. لە هەمبەر سەدری ئەعزەم دادانیشت تاگەمەی لەگەڵدا بکە. سەدری ئەعزەم چۆن ڕاهات بوو یاری بکات، بە ناڵبەندی گوت: کەرەم کە پاشا، یاری تۆیە. ناڵبەندی بەستە زمان بڕوای نەکرد. لە حەپەساویدا دەمی بەش کردەوە. لە دڵی خۆدا گوتی: وەزیری مەزنیا شێت بووە، یانیش پێم ڕادەبێرە. ناڵبەند نەیدەزانی کام بەرد بجوڵێنێ و کام پلاندا ڕێژێت. بەردێکی بەرەو خانەیەک جوڵاند و بەترسەوە چاوەڕێی کرد. وەزیری مەزنیش بەردێکی لە بەرامبەر نەیارەکەیدا جوڵاند و لە چاوەڕوانی دامایەوە. مەیتەری ناڵبەند لە گشت فکران ڕاچوو بوو وەک مامەزێکی لێهات کەوتبێتە تەڵەوە. لە ژیانیدا خەونی بەوە نەدیتبوو تەنانەت سۆڵی سەدری ئەعزەمیش لەبەر لینگی ڕاست بووبێتەوە. کەچی ئەوە تا ئێستاکێ لە سەر دۆشەکی تژی لە پەڕی قاز و قوڵینگان دانیشتووە و بە سەدری ئەعزەم دەڵێ پاشای ئازیز.
ناڵبەند چاوانی لەو چوار گۆشە بەڵەکە بڕێبوون کە بە ئەسپ و فیل و فەرزینی چێکراو لە دوور و گەوهەر ڕازابووەوە. نەیدەوێرا چاوانی هەڵبڕێ و تەماشای سەدری عەزەم کات. قەدەرێک بێدەنگمە. ئاواتی دەخوا سەدری عەزەم شایەکەی ئابڵوقە بدات. کیشمەلیکی لێ بکات و بڵێ مات. کەچی سەیری هاتێ سەدری عەزەم بە ملکەچی و شکستیەوە دەڵێت جەنابی سوڵتان، ئەس خوڵام ئەگەر جەنابتان بەدڵتان نییە ئەوە هەڵی دەگرم. ئالێرەدا مەیتر ترسەکەی کەمێک ڕەویەوە و گوتی پاشا، ئەس خوڵام و بەندە و مەیتەری ئەسپی تۆمە. من سوڵتان نیم گەورم، من خاکی بەرپەی سوڵتان و جەنابتانم. اینجا سەدری عەزەم خەنیەوە و گوتی من ئەمە دەزانم، کاتێک هەمیشە لەگەڵ جەنابی سوڵتاندا یاری دەکەم دەبێت فێر بم بەڕێز و شکۆوە قسەی لەگەڵدا بکەم. بێڕێزی لە بەرامبەر جەنابی سوڵتاندا دەبێتە هۆی لە دەستدانی سەرمان. بەنگینی دەرگەوان لاپەڕا 241 میر و هەواڵی مردنی خانی. ئەو بەیانی سەیداخانی گیانی لەدەستدا هەواڵ گەیشتە دیوەخان. کابرایەک کە بۆنی باران لە جلەکانی دەهات لە قاپی وەستا و گوتی خانی مرد. نازانم فرمێسک بوو یا دڵۆپە باران بەسەر ڕوومەتی داهاتە خوارێ. بیرمە چوون بۆ کۆشکی میر چاو هەواڵە تاڵی پێڕابگەێنم. ڕۆژی شەمەیەکی ڕەمەزان بوو. هێشتا نەکینێ میر نووسە بوو. هەندێک لەگەڵ خوڵامەکەی قسەمان کرد. باسی نەخۆشیە درێژ و نادیارەکەیمان کرد. پاشان پێم گوت بێگومان دەبێت میر پێی بزانێت تا ئامادەی ناشتنەکەی ببێت. لێ خوڵام گوتی ئەمە یەکەمین ڕۆژی ڕەمەزانەوە میرزوو بێدار نابێتەوە. دووبارەم کردەوە کە خانی مردووە دەبێت جەنابی میر پێی بزانێت. دیسانەوە خوڵام ڕازی نەبوو گوتی نابێت بەنگین، تۆ بە خۆت دەرکەوانی دەبێت لە من چاکتر بزانی. دوێنێ جەنابی میر پێی ڕاگەیاندم هەرچیەک بوو هەڵی نەستێنم. ئەو هەتا پارشێ و نەنووسە بوو. پارشێوی خۆی کرد و ئینجا نوێژی بەیانی کرد. گوتی سپێدە هەڵم نەستێنن تەنانەت ئەگەر میری میرانی وان بەخۆی لەبەر دەرگە بێت. لێ میری میرانی ویلایەتی وان لە دەرگەی نەبوو، بەڵکو هەواڵی مەرگی زاتێکی مەزنی مینا جەنابی خانی بوو. ئەگەر بەدەستی من بواە هەواڵەکەم نەک هەر بەمیر بگرە بەگشت ئەو دووروبەرە دەدا، هەر لە سەرحەدانەوە تاکووان و هەکاری و تخۆبی و وڵاتانی بۆتان و لای ماردین. میر بە نەخۆشیەکەی خانی دەزانی، بەڵام هەرگیز بۆ سەردانی نەچوو. هەرچەند ڕۆژێک بانگی دەکردم و بە تیزەجاڕیەوە دەیپرسی بەنگینۆ ئەرێ مەلا ئەحمەد چۆن بوو؟ حەکیمان چیان گوت؟ کاتێک دەمگوت باشتر بووە یا دەمگوت ئەمڕۆ خراپ بوو گوێ لێ نەدەگرتم، وەگەوەی پێشنەختێک پرسیاری تەندروستی خانی لێ نەکردەبم. ئەو بەیانیە هەینێ لە خەو هەستا و لای ئەندەروونەکەوە لە کۆشکەکەیەوە هات و چاوی بە من کەوت پرسی خێرە بەنگین؟ ئەوە بۆ واکە زووماتی دەڵێی کەوێکی باز بەسەریەوە دەخولێتەوە. هیچ بووە؟ ناچار بووم ئەو هەواڵە ناخۆشەی بدەمێ. هێشتا زوو بوو، لێ هەواڵی وان نابێ هەڵبگیرێت و بشاردرێتەوە. بەشکستی و دەست لە سەردەستەوە گوتم بمبەخشە میرم، هەرچەندە ئەو هەواڵی پێمە خۆش نییە، لێ ناچارم بێڵێم. خانی تەمەنی درێژی بە تۆ بەخشی. سەرنجی چاوانیمدا خوا شایەدە بریسکانەوە. بریسکانەوەیەک وەک ئەوەی گوڵی خۆشیان تێدا بپشکێت. ئەو خۆشیی کۆتر ئاسا لە چاوەنی وەداخراوەکانیەوە هەڵبفڕێ و لەسەر چڵی خەمەکانم بنیشێتەوە.
دواتر تێگەیش دەرخستنی کەمێک خەم لە کاتی بیستنی هەواڵی وادا پێویستە. خەم و پەژاری بە سیمایەوە نیشاندا گوتی ئینا لله و ئینا ئیلەی ڕاجعون. بەنگین بڕۆ بە شێخ سەیفەدین بێژە با بچێت تەڵقینی بخوێنێ، هەرچی نوێژی مردوانی شابا مەلا ئسماعیل لەسەری بکات. دەزانم ئەم بەلایانە چەند ئیرەیی بە یەکتر دەبن. هێشتا قسەکانی میر تەواو نەبووبن. من شێوازی دەزانم. ئەو پچڕ پچڕ دەپەیڤێ و تەماشای چاوی ئەوی تر ناکات کاتێک قسان دەکات چاوانی دەنۆقێنێ. بۆیە چاوەڕێی کۆتایی دوینەکەی دەکەم و بۆ ڕێزگرتن لەو هەردوو دەستم ڕادەگرم. بارانەکە پەیتا پەیتا تونتر دەبوو. هەورەکانی شووەک قازی سەربڕاو ئەم دی و ئەو دیویان دەکرد. بیرم چوو، پێیان بڵێ با لە حەوشەی مزگەوتەکە بینێژن. ئەمەی گوت و پشتی تێکردم و گەڕایەوە ئەندەروونەکە. خوڵامەکەی مۆڕەیەکی لێ کردم و دوای میرکەوت. منیش بەتەنیا لەبەر بارانەکە مابوومەوە و لە بیر ڕاچوو بووم. میرمان تا ئەو ڕادەیە لە خانی زویر نەبوو. ئەوە میرزا سەبری بوو بە دووڕووی دەیویست لای میر جێپەیەک بۆ خۆی خۆش بکات. بە ژەهری ڕق و کینە دڵی میری دژ بە خانی پڕ کرده بوو. ئەوە بۆ 2 مانگ دەچێ میر شەوان بێ میرزا سەبری کە کردی ڕاوێژکار و لە هەموو شتێکدا پرسی پێدەکات ناگوزارێنێت. هەندێک شەو دەچوومە دیوەخان بەسەر قسەکانیاندا دەهاتم. میرزا سەبری کینە لە دڵ هەمیشە قسەی لەسەر خانی و کتێبەکەی و گوتارەکانی مزگەوتی بوو. جارێکیان گوێم لێ بوو دەیگوت میرم ترسی من لەوەدا خانی خەڵکە ڕەشوڕوتەکەت لێ هەڵگەڕێنێتەوە، چونکە ئەو لە زۆرێک لە دانیشتەکانیدا قسە لەسەر فەرمانی هەمایۆنی دەکات کە تۆی لەسەر تەخت و تاراجی میرنشینی باوە باپیرانت لە بایەزید داناوە. هەروەها دەبێژێت ئەو فەرمانە بەزێر هاتوۆتە کڕین. دەمویست ئەو قسانەی لە جواددا دەیان بیستم بگەێنمە خانی، لێلەوە دەترسان ببێتە مایی ئاژا و دووبارەکی. بۆیە خۆم کرد و دەمزانی ئاکامی باش نابێت. ئەس لە فکر ڕاچوو بووم. گڵۆپی بارانەکە بارامی وەکو ڕێبوارێکی شەکەت و ماندوو دەهاتە خوار و مینای جریوەی چۆلەکەیەکی زامداری دەمچڕنووکی هەڵۆیەکی تووڕە شوێنەواری بەسەر دیوارەکانی کۆشکی میرنشیندا جێدەهێشت. میرم بینی لە ئۆدەکەی خۆی بەدەرکەوت و جلی ڕاوی لەبەردا بوو. بازەکەی لەسەر مەچەکی کە بە دەستبەندێکی سپی پێچابووی هەڵگرتە بوو. تیردان و کەوانی هەڵگرتە بوون و تانجی و تولەش بەدوایەوە بوون. سەیرم هاتێ لە مێشکی خۆدا گوتم تەرمی خانی لەسەر زەویە و میریش بۆ ڕاو دەچێت. هەینێ چاومان بەرێک کەوتن گوتی بەنگینۆ ئەمە نامەکەی ڕەحمەتیە کە جارێکیان بۆی ئانی بووم. بڕوام نەبوو بیخوێنمەوە. ئێساش ئەوە تا چۆ بەردەرکەی پەروەردگار ئیدیچ پێویست دەکات بیخوێنمەوە. بی بۆ بی دەدەستی مەلا ئسماعیل. پاشان ڕۆیشت. نامەی خانی بۆ میر. بەر لە مردنی خانی بە ڕۆژێک میر ناردمی بۆ لای سەلیمی ناڵبەند تاکو بێت ناڵی ئەسپەکانی بکات. میر خۆی بۆ چوونە ڕاوشکار ساز و ئامادە دەکرد. ئێمەش بۆ پێشوازی ڕەمەزان. کەس لە دەرەوە نەبوو. دەتگوت شار خاڵیە لە خەڵک، وەک دارتوویەک ڕاوە شوێنرابێ و بەری پێوە نەمابێ. دوای ئەوەی خواستی میرم بە سەلیمی ناڵچی گەیاند بەرەو مزگەوتەکەی خوا لێ خۆش بوو لێش بوومەوە. تەنیا خۆی لە حوجرەکەیدا بوو. ئەوانی دی چوو بوون بۆ نوێژی نیوەڕۆ. کاتێک چاوی بە من کەوت وەک گوڵ گەشایەوە. هێز و توانای تێدا نەمابوو. بەناڵین و دەنگێکی خنکاوە پێی گوتم بەنگین خوددا تۆی بۆ ناردم. پاشان لە ژێر سەریدا چەند کاغەزێکی لولدراوی دەرهێنا بۆی درێژ کردم و گوتی ئەم کاغەزانە بگەیەنە میر. زوو بکە با کەس نەیبینێ. ئەس نامەم بۆ میر نووسیوە. دەستیم ڕاموسی و نامەکەم خستە بن هەنگڵمەوە. هەرکە گوێم لە غەڵبەغەڵبی هاوڵانی بوو بەرەو حوجرەکە داهاتن یەکسەر دەرچوو.
شەمسۆی قەواڵ لاپەڕا 247 چ سپێدەیەک بوو. ئەو بەیانیە حەزم لێ نەبوو لە ماڵەوە دەرچم. قاوەم دانابوو، پایپی خۆم پڕ لە تووتن کردبوو. لە پەنجەرەکەەوە تاڵە بارانەکانم دەبینی و گوێم لە دەنگی دڵۆپەکان بوو بەرلێواری پەنجەرەکە دەکەوتن. لەگەڵ یەکەمین فڕی قاوەکە و یەکەمین قوم لە پایپەکە ژنەکەم لە دەرەوە هات و بە ترسەوە گوتی: شەمسۆ، هەستە گوێ ڕادێرە، مەلا بانگەواز دەکات، نازانم کێ مردووە. ئۆی ژنەکە، ئەمە کەی سەیرە، شارێکی گەورەی ڕۆژانەیەکێک دەمرێت. بەم ئاوایە بەرسەوی ژنەکەم دایەوە و قومم لە قاوەکە و پایپەکەمدا. لێدەنگی مەلا نزیک و نزیکتر دەبووە و تێکەڵ بە گڤەی بایەکە دەبوو. هەرچی تاڵە بارانەکە بوون دنیایان تاریکتر دەکرد. لێبارانەکە نەرمتر دەبوو. هێشتا قاوەکەم نیوە نەکردبوو، گوێم لە دەنگێکی زل بوو. ئەم بانگەوازە ناخۆشی ڕاگەیاند: موسڵمانان، شێخ ئەحمەدی خانی چووە بەر دلۆڤانی خودا، تەرمەکەی دەبرێتە مزگەوتی ژووروی شار. ڕەحمەتی خوداتان لێبێ، خۆتان لە خێری نوێژی مردوو بێبەری مەکەن. وێڕای ئەوەی ئاگام لە نەخۆشیەکەی خانی هەبوو، ئەوەشم دەزانی کە دوا ڕۆژەکانی بەڕێدەکات، کەچی ئینجایش بە هەواڵی مردنەکەی تاسام. قومێکی سووک و خێرام لە پایپەدارینەکەمدا و قاوەکەم بە نیوەیی جێهێشت. ڕابووم تا دەرچم. ژنەکەم گوتی: شەمسۆ، ئەوە بۆ کوێ؟ لەگەڵ تەرمەکەیدا دەڕۆم. وی، گوێیەکانت چاڵن یان کونت کردوون؟ گوێت لێ نییە کابراتەنیا گازی ئۆمەتی موسڵمانان دەکات؟ لەگەڵیدا بە شەڕاتم. خەریک بوو مشتێک بدەمە ناو چاویدا. لێ لە دەستم نەهات. پێم گوت: کچێ ئافرەت، ئەمە ئەحمەدی خانیە، نەک کەسێکی دی. من چیم لە بانگەوازی ئەو مەلایە داوە؟ پاشان عەبانە و پۆشخوریەکەم هەڵکێشایە بەرم و لە ماڵ دەرچووم. لە کاتی ناشتندا چیان پێکردم؟ لە ژێرەو بارانە پاییزیەدا ڕێم دەکرد و لە خەیاڵی مندا بارانێکی سپی دەباری. بارانێک لە ئاسمانی گیانی خانی و دڵە مەزنەپڕ لە ئازارەکەیەوە هەڵی کردبوو. ڕۆژی شەممە بوو، یەکەمین ڕۆژی موسڵمانان بوو. خەڵکەکە ڕوویان لە مزگەوتی شار کرد تا ئامادەی نوێژی مردوو بن. منیش بەرەو مزگەوتەکە چووم. نزیک دەرگەی مزگەوت بەرەو ڕی سەلاحەدینی کتێب فرۆش بوومەوە. هەرکە چاوی بە من کەوت، پڕ چاوی لە ئاو بوو، گوتی: بە خودای تۆ وەفاداری کریف، ئەمە خانیە خانی، نەک کەسێکی تر. بەر لە قەیرێک چیم بە ژنەکەم گوتبوو، هەمان وەڵامی ئەویشمدایەوە. لە ڕۆژانی وادا پیا و جگە لە کاوێشکردنی قسەی بەردەوام هیچی پێناوترێت. لە کاتی مردنی یەکێکیشیاندا، بە تایبەت مەرگی کەسێکی وەک خانی، پیا و دەتوانێت چی بڵێ؟ من نەچوومە ناو مزگەوتەکەوە. لێ مەلا ئیسماعیلیم بینی نوێژی لەسەر تەرمەکە دەکرد. هەینێ لە نوێژ بووەوە، بەلای شێخ سەیفەدینی جبەڕەشدا وەرسوڕا و گوتی: تۆ تەڵقینەکەی بخوێنە. میروای فەرمووە. چاوانی شێخی جادوباز بریسکەیان دەدا. دەستێکی بەڕی شەخەنەیەکەیدا هێنا و چوون یەکێک باوەڕ نەکات، گوتی: دەی برام کەرەم کەن. خەڵکەکەش هاتنە پێشەوە. کاتێک لە دەرەوە چاوەڕێویەکانی بە من کەوتن، دەمی داچەقاند و ئەوق بوو. زوو گوتی: شەمسۆی قەواڵ، هاتنی تۆ لەگەڵماندا بۆ گۆڕستان جایز نییە. مەلا ئیسماعیل دەستی بۆ عەمامەکەی برد تا لەسەری ڕێک بوەستێت. گوتی: شێخ سەیفەدین، ئێرە شوێنی جایزە و جایز نییە. شێخ سەیفەدینی جبەڕەش بە دەستی ڕاستی ڕیشە خەنەکراوەکەی گرت و قسەکەی بڕی: جایز نییە. ئەگەر دەتەوێت لە خۆی بپرسە، داخۆ دەیەوێت گوێی لە ناوی. من دوورکەوتمەوە. ئەوانی مشتومڕیان بوو دوورکەوتنەوە و لە ژێر بارانەکەدا کە ڕەشی دڵی شێخ سەیفەدین و دەروونە نەخۆشەکەی بیردەخستمەوە، دەهاتم و دەچووم. زۆرم خەم خوارد و دڵم بە خۆم سووتە. هەرگیز وەک ئەو ڕۆژە دڵشکاو نەبووم. ڕاستە هەندێکیان گاڵتەیان بە خۆمان و ئاینەکەمان و مەلەک و تاوز دەکرد. جارجار ناوی ناشرینیان لێدەنا و وەسفی خراپیان دەکرد. دەمزانی لە نەزانیان واکەن. ئەو ڕێویان نەیهێشتا شوێنی ناشتنی خانی بچم. خانی خۆی وانە بوو، حاشا گەروا بوو بێت. زۆر جاران شەوان بۆ حوجرەکەی دەچووم، گوێم لێ دەگرت و ئەویش گوێی بۆ من شل دەکرد. جارێکیان ژنەکەم لێی پرسییم: تۆ بڕوات بەم شێخە موسڵمانە هەیە؟ مەگەر ناترسێ ڕۆژێک لە پێشت بە خراپە قسە بە مەلەک تاوز بکات، یاخۆ قسەیەکی خراپ بە ئاینەکەمان بڵێت؟ خانی هەرگیز قسەیەکی دەرهەقمان لەدەم نەهاتە دەر بۆنی سوکایەتی بە ئێمە یا باوەڕەکەمانی لێبێت. بە پێچەوانەوە هەمیشە ڕێزی لە من دەگرت و دەیگوت:
چەندێک ڕێگا و ڕێباز هەن، هەمویان دەچنەوە سەر پەروەردگاری مەزن. کافریش قسەی وەک کافر، ئێزیدی، مسلمان، ئیسا مەزهەب، جوولەکە لە زاهیریدا جیاوازن، لێ لە بناغەدا یەکن، هەمویان لە بازنەی بوونی خودی ئیلاهیدا خاڵی ڕیز کراوە و بە دوای یەکدا هاتون. خدا بە حیکمەتی خۆی گەلێک ئاین و مەزهەبی بۆ بەشەر نازڵ کردووە تا یەکتر بناسن، تەواو وەک هەمەڕەنگی گوڵان و سەرجەم بوونەوەران لە زەوی و ئاسماندا. خدا بەخۆی خاوەنی نەوەت و نۆناوە، هۆی دووبەرەکی نێوان بنیادەمەکان هەر بنیادەمەکان خۆیانن. بڕوانە ئەمە چرایە کە سەری ئاگرە، ئاگرێک ڕووناکی بڵاو دەکاتەوە و توانای سوتاندنیشی هەیە، لە دەستی تۆدایە، تۆ ویستی خۆت چۆنت دەوێ ئاوا بەکاری بێنە. ئەمەش وەک عەزازیلە، لەبەر ناوبانگی لە نێو فریشتەکانی خوددا و زۆری خوداپەرستیەکەی بە تاوسی فریشتە نادەبرێ، نەیتوانی بێ ئیرادەی یەزدانی مەزن میسقالە زەڕەیەک چیە بجوڵێت. زۆرم کەیف بەو قسانەی دادەهاتن، منە شتانم نەدەزانی، هەروەها ئەوەشم نەدەزانی چۆن بۆ مسلمانەکان لە کتێبەکانیاندا باسی مەلەک تاوز دەکەن. ئەوی من دەمزانی ئەوە بوو بۆ مسلمانەکان هەر لە ئەزەلەوە دژایەتی دەکەن و لە قورئانەکانیاندا بە دوژمنی یەزدانی وەسف دەکەن، چونکە ملکەچی نەبووە، بۆیە ئەو هەموو ئەوانەی دوای دەکەون دەبنە سوتەمەنی ئاگری دۆزەخ. تەرمەکەی بەسەر شانی 4 زەلامەوە بوو. مەلا سمایل و سەلاحەدینی کتێب فرۆش لە پێشەوەیان بوون، هێدی بەناو حەشاماتەکەدا وەک کەشتی بەرەو ژوور دەڕۆی. ئاوەڕێکی پڕ لە خەم و کەسەرم لە تەرمی بە کفن پێچراوی خانیدایەوە. بێویستی خۆم فرمێسک بە چاوانمدا وەک گەڵای پاییز وەریم، لەگەڵیدا نەڕۆیشتم. لێدڵی من بەخۆی لەسەر زاتی نورانی ئەو نوێژی کرد. مەلا ئیسماعیلی بایەزیدی، لاپەڕا 253. ڕازی نامەکە. لە ناوەڕاستی ئەو ئاپۆڕێ و لەگەڵ ئەو خەمەی لە بارانەکە پتر بە سەرماندا دەباری، دەرکەوانی میر بەنگینی بایەزیدی هاتە نزیکمەوە و نامەیەک خانی بۆ میری نووسیبوو خستیە ناو مشتمەوە، دەیخواست کەس نامەکە نەبینێ. بەدەستی لەرزۆک و ڕوویەکی تژی لە ماتەمینیەوە پەیدام و ڕۆیشت. خانی هەرگیز رازەکانی خۆی لە من نەدەشاردەوە، هەرچی ئەو نامەیە بوو لە ڕۆژانی نەخۆشیەکەیدا نووسی بووی، کەچی بۆ جارێکیش باسی نەکرد. ئەس ئاسەواری مەرەکە بم لەسەر پەنجەکانی دەبینی، لێ بە مێشکمدا نەدەهات بنووسێ، وام دەزانی ئەو ڕەشەی بەسەر قامکەکانیەوەیەتی کاریگەری ژارەکەیە. ئەو بەر لەوەی گیان لە دەست بەدات لێی پرسین داخۆ میر نامەکەمی خوێندوتەوە؟ بەم دواییە تەیموری گورجی و مەلا ساڵح پێیان گوتم ئەوان ئاگایان لەو نامەیە هەبوو، پاشە دەبێ بۆ خانی لە منی شارد بێتەوە. دەمێ لە سەرمەرگدا گوتی داخۆ میر نامەکەمی خوێندوتەوە؟ هەندێک لەوانەی لەوێ بوون سەریان سوڕما، دەزانم ئەوەیان بەدڵ نەبوو، لە دڵی خۆیاندا دەڵێن بۆچی خانی شەهادەتی نەهێنا و باسی نامەیەکی کرد ئێمە ئاگامان لێی نییە؟ باشتروا بوو بۆ شێخێکی وەک ئەو جگە لە زیکری پەروەردگار هیچی تری بە زماندا نەهاتایە. من ئەوەم بەلاوە گرنگ نەبوو، چونکە وام دەزانی خانی لەبەر تای مەرە گۆڕێنە دەکات و لە سۆنگەی ئازاری گیانکێشانەوە شتی خەیاڵی دەبێژێت. هەروەها دەمگوت خۆڕەنگە نامەشی بۆ میر نووسی بێت، خۆ گەر بەنگینی دەرکەوان لە ڕۆژی ناشتنەکەدا ئەو نامەیە ڕادەست نەکردمایە، ئەوە بە حەسرەتی ئەوەی خانی چی تێدا نووسیوە دەمامەوە. ئەزوو خانی ئەو 4-5 ساڵێک لە من گەورەتر بوو، دەمێ لە وڵاتی جەزیرە گەڕایەوە و ئیجازەی مەلایەتی وەرگرتە بوو. من هێشتا سوختە بووم،
لەبەردەستی ئەو ڕێزمانی عەرەبی و مەتنی ئیساغۆجێیی ئیبن عومەری ئەبهەری بە لێکدانەوەی شەمسەدینی فەناری فێر بووم. هەرچی من بووم یارمەتیمدا فێری فارسی ببێت. من شایەتی ئەو ژیانەی بووم لە بایەزید بەسەری بەرد. هەر لە دەستپێکی مەلایەتیەکەی و ئاواکردنی قوتابخانەی فەقەیاندا، پاشان کارکردنی وەکو نویسکار لە دیوانی میرانی پێشوو، هەروەها چیرۆکی ئەوینداریە پڕ لە ئازارەکەی و نووسینی داستانی مەموزین و ناتەبایی لەگەڵ میر عەبدولفەتاحدا کە لە ڕۆژی بەخاک سپاردنەکەیدا بۆ ڕاوشکار چوو. بەر لە 20 ساڵ خانی ڕووی لە میرانی بایەزیدنا تا قەیسەرێک لە ناوەندی شاردا بۆ کتێب فرۆشان بکەنەوە. دەیویست بایەزید بکاتە قیبلەی فەقێ و خوێندکارانی کورد و موچەش بە خۆشنووسان بدات تا کتێبیان لەبەر بگرنەوە. لێ هیچێکێک لە میرەکان گوێی نەدایە و بە هەندی وەرنەگرت. جارێکیان بە قوڕکتاڵیەوە پێی گوتم: مەلا ئیسماعیل، بڕوانە بایەزید چەند ئاخور و خان و ناڵخانە و دووکانی کەوژدوری تێدان، چما لە ئاین دەرچوونە ئەگەر قەیسەریەکی سەحافانی تێدا بکرێتەوە. ئەم میرانەی ئێمە کوێرن کوێر، زۆردار و نەزانیشن. من و ئەو وەکو نینۆک و گۆشت چراو ڕۆنەکەی وابووین. کەسمان بێ ئەوی تر هەنگاومان هەڵنەدەهێنا و ڕامان لەسەر هەموو شتەکان وەگیەک بوو. هەینێ فەرهەنگی نوبووهاری بچووکانی کۆتایی پێهێنا. پێی گوتم: مەلا ئیسماعیل، با هیمەتت ببینم، تۆش فەرهەنگێکی فارسی چێ بکە. منیش هەستام فەرهەنگی گوڵزارم دانا و هەردوو فەرهەنگەکەمان لەو قوتابخانەی ئەو بنیاتی نابوو بە شاگردەکان دەخوێند. خانی ئەویندار کچەکەی حاجی زوهدی کیژێکی تابڵەی جوان و ژیر و چەلەنگ بوو. کاتێک خانی یەکەمین جار چاوی پێکەوت کەوتە داوی ئەوینیەوە. ئێوارێ ئەو دەمی من و ئەو لە حوجرەکەی تەنیا ماینەوە گوتی: وای، خۆ کەوتومە داوی ئەوینەوە. ئەس دەمزانی گرفتاری کیژێک بووە. چەندین کاژێر بێ ئاگا دەبوو. پاشان بەدەنگی بەرز شعرەکانی جزیری دەخوێندەوە. دەیگوت: دیوانی مەلای جزیری قورئانی عاشقانە. ئارامی لەبەر بڕابوو. هێنێ کچەکەی حاجی زوهدی شووی کرد. دڵی خانی وەک پوش و پەڵاش ئاگری گرت و هەموو هیواکانی شکستیان هێنا. ئاگری دەرونی بە مەرەکەبی ئەو هۆزانانەی دەینووسین و بەو ئەسرینەی بەسەر پەڕەکانی مەموزیندا دەیڕەشتن دەکوژاندەوە. بیرمە هەر کە چەندێڕێکی لە مەموزین دەنووسی بە دەنگێکی خنکاوەوە دەیخوێندەوە و تا ماوەیەکی درێژ بێدەنگ دەمایەوە. شەوێکی بەهاری پێم گوت: بۆچی نیوەی ئاینی خۆت تەواو ناکەیت و ژن بێنیت؟ وەکو درەختێک بای پاییز بی هەژێنێت. گوتی: شەنگێ هەموو ئاینی من بوو. ئەوینی پاکی خۆم بە ژنهێنانێکی سووکەوە نالەوتێنم. تاکو مرد وەفاداری سۆز و بەڵێنەکەی خۆی بوو. ژنی نەهێنا. مەموزین. مەلایانی سەرحەدان کاتێک کتێبی مەموزینیان خوێندەوە تووڕە بوون و ئاگریان گرت. گوتیان گوایە تژیە لە کفر و بەدڕەوشتی و خراپەکاری. تەنانەت هەندێکیان دەیانگوت: تۆ بە خودایە، خانی هانی جوانان بۆ داوێن پیسی دەدات و خەڵکی لە ڕێگەی شەریعەت دەردەکات. شێخ سەیفەددینی جبەشین کە هیچ زانیاریەکی نییە، لە گشتیان پتر دژ بە خانی دەوەستایەوە و لە دانیشتنەکاندا بە خراپە باسی خانی دەکرد. تەنانەت چەند جارێک لای میر سکاڵای لەدەست خانی کردبوو. نەکەرەمەندە بگرەخۆی گەیاندە لای والیوان تاکۆ پێی ڕابگەێنێ کە ئەحمەدی خانی خەڵکی لە دەوڵەت هەڵدەگێڕێتەوە. ئەمە ڕاستە، خانی نەک هەر خەڵکە ڕەشوڕوتەکەی هەڵگەڕاندبەوە، بەڵکو میر و مەزنی کوردانیش دەیگوت: مادامەکی سوڵتان بە حوکمی خوددا کار ناکات، مەجبور نین ملکەچی بین. خانی دەیویست کوردانیش سوڵتانی کوردی خۆیان هەبێت. جارێکیان مەلایەکی مەلازگردی لە هەیوانی مزگەفت ڕابووە سەرپێیان و بە تووڕەییەوە گوتی: ماڵ ئاوەدان، سەربازانی سوڵتانمان شەڕی گاوران دەکەن و تۆش داوا لە کوردان دەکەی شەڕی سەربازانی سوڵتان بکەن. مەگەر حەقی خوددا ئاوایە یاخۆ قورئان و فەرمودەکانی وامان پێ دەڵێن؟ خانی هەڵچوو بە دەنگێکی تژی لە خەم و تووڕەییەوە بە مەلای گوت: ئەس دزانم سەربازێن سوڵتان شەڕی فەرەنگان دەکەن. ئەو شەڕە جیهاد نییە مەلا، ئەوە شەڕێکە بۆ تاڵان و کەنیزەک و خوڵام و زێر و زیوە. هەلێکی باشە نەها کوردان ڕابن. هاوینی ڕابردوو خانی لە حوجرەکەی دەرنەچوو. شەو ڕۆژ خەریکی نووسین بوو. گەلێک جاران لە حوجرەکەی سەردانم دەکرد. دەمبینی دۆستۆی ئورمەوی لایەنی دۆستۆ دەگرێت و خانی دەستی بە نووسینەوەی داسانی قەڵای دمدم کردبوو بە هیوا بوو هەتا جۆژنی قوربان تەواوی بکات.
100 ساڵ بەسەر کارەساتی قەڵای دمدمدا تێپەڕی بوو. لێوای دەنووسی دەتگوت هێشتا دووکەڵ لە قولە و شوراکانی قەڵاکە بڵند دەبێتەوە. شەوێکیان لێم پرسی بۆچی واپەلە لە نووسینی دەکەی؟ چیت لە پێشە؟ مەرەکەبدانەکەی هەڵگرت و تاوێک ببێدەنگی لێ ڕوانیم. پاشان گوتی ئەگەر هەموو دارەکانی بایەزید ببنە خامە، هێشتا بەشی ئەوەی لە سینگمدا پەنگی خواردێتەوە ناکەن تاکو بینوسمەوە. ژیانی مرۆڤ چییە مەلا ئسماعیل؟ چەند ساڵێکە وەک بروسکە دێن و دەڕۆن. ئیدی حەقایەتی کیسەڵ و پەپولەی بۆ گێڕامەوە. حەقایەتی کیسەڵ و پەپولە دەگێڕنەوە لە ڕۆژێکی بەهاردا پیرەڕەقەیەک ڕێی دەکرد. خوا دەزانێت تەمەنی چەند بوو. کەس نەیدەزانی دنیا بوو بۆ پارچەیەک لە بەهەشت. باڵندەکان بە کەیفی دڵی خۆیان دەفڕین و لە شەقەی باڵیان دەدا. ڕووبار و جۆگەکان بەڕێکی دەکشان. گولێلکەکان فەرشی سەوزی درێژبەوەی سەر زەویان دەنەخشان. پەروانەکان بەسەر گوڵەکانەوە دەفڕین. یەکێکیان زۆر بە پەلە دەفڕی و ئەم گوڵ و ئەو گوڵی دەکرد. لەسەر وەنەوشە دەفڕی و لەبان گوڵە ئاسرین دەنیشتەوە. لەسەر گوڵە نەسرین بای دەدایەوە سەر گوڵە مێخەک. لەوێشەوە بۆ سەر کنێرە هەرهێندەی لە گوڵێک نزیک دەبووەوە دەچووە سەر ئەوی دی. ئەمە سەرنجی پیرەڕەقەی کە هێدی چۆن وەک زارۆکان تازە گانگۆڵە بکات ڕاکێشە. لە شوێن خۆی وەستا و بانگی پەروانەکەی کرد. خوشکە پەپولە بۆچی ئەوەندە بەپەلەی؟ ئەوە شێت بوویتە یا جەزبە گرتووتی؟ ئەو پەروانەی لە سەر نێرگزێکی مەست نیشتەوە کەوتە هەڵمەژینی شیلەکەی. ڕاوەستا و باڵە قەشەنگ و دڵگیرەکانی وەستان و لەگەڵ پیرەڕەقەدا کەوتە گفتوگۆ. ئەی کیسەڵ، پیرە کیسەڵ، مەگەر هەر خودا بەخۆی بزانێت چەند ساڵە لەسەر ئەم زەویەیت و چەند دیدی دەژیت. تۆ پەلەی چیتە؟ من تەمەنم بەهارێکە، چەند مانگێکی کەم دەبمە میوانی ئەم دنیا جوانە، دوای ئەوە دەمرم. بۆیە نامەوێت تاقە ساتێک چییە لەدەست بدەم. بەڵێ من بە جەزبە کەوتم، جەزبەی عیشقی ئەم دنیا جوان و تەڕووناسکە. لەگەڵم بەهارە دڵگیرە بەهەشتیە نامەوێ وەک تۆ بم، ڕۆژ دوای ڕۆژ ڕۆژەکانم ون بکەم. بەڵێ پیرە کیسەڵ، من جەزبە گرتومی، ئەوە جەزبەی ژیانە، بڕۆ بەڕێگەی خۆتدا. زۆرم لە کاتەکەمەکەم لەگەڵدا بە فیڕۆدای مەلولی خانی و ژەهری نەناسراو. خانی بەم دوادواییە زۆر خەمۆک و بێئومێد و کەمدوو بوو. لەو کەمیە جارێکیان گوتی هەموو بەڵاو نەهامەتیەکانی کوردان لە میرەکانیانەوەن. ئەوانەی دەرکەی بیر و هۆشیان دەگرن. ئەو میرانی بوونە چەمار و ژەهر دەکەنە گیانی خەڵکەوە. ئەو میرانی دەردیان خۆشەویستی ژیان و کۆکردنەوەی پارە و زێڕە و هیچ ئاوەڕ لە زانست نادەنەوە. ئەو میرانی کۆیلەی شاوەتەکانیانن. ئەو میرانی بەداری زوڵم و زۆرداری پشتی خەڵکیان شکاند. ئەو میرانی لە هەمبەر تورکاندا دەستەوەستانن. دەکرێت میرانی وەک ئەمانە لە قوڕیش دروست بکرێن. من دەمزانی سەردانی مەلا فەرید و میرزا سەبری پیرخاڵی و ئەو کابرا دەمامەکدارە بۆ لای خانی دڵی خانیان شکاندووە و خوڵکیان تێکداوە. زۆرم کرد و کۆشا تا پێم بڵێ ئەوان لە سەردانەکاندا چیان پێگوت کەچی پێی نەگوتم. تەنانەت لە کاتی نەخۆشیەکەیشیدا ئێمە و خۆیشی دەمانزانی مەرگ شیپانەی دەرکەی لێگرتووە و چاوەڕوانێتی. نەیدرکان داخۆ لەو سەردانەدا چی لە نێوانیان داوترا. شەوێکیان دوای ئەوەی زۆهرابی حەکیمی ئەرمەنی ڕۆیشت و ئامادەبوانیش بڵاویان لێکرد، من و ئەو بەتەنێ ماینەوە. عارەقی هەنیەیم سڕیەوە و لێی پارامەوە. مەلا ئەحمەد، تو ئەو عیشقە پاکت پێم بێژە چیان پێگوتی؟ ئاهێکی قۆڵی هەڵکێشا. کەمێک سەری لەسەر بالیفەکەی هەڵبەڕی و دانیشت. فتیلەی چراکەی ژوورسەری بەرز کردەوە تاکو ڕۆشنایی زیاتر بێت. پاشان گوتی میر دەیەوێت بمکوژێ، لێ قەستەم بە ذاتی خودای عەزەوەجەل ئەو هەلەی نادەمێ. پاشان بۆی باسکردم چۆن بێئەدەبیان لە بەرامبەردا کردووە و داوایان لێ کردووە واز لە گوتاردان و وانەوتنەوە بێنێ. هەروەها بە ناوی میرەوە هەڕەشیان لێ کردبوو و تبیان خەنەکەی پات بشۆ وەرە بۆ دیوانی میر. پاشان بۆی گێڕامەوە چۆن پێگوتە بوون میرگەر دەیەوێت با بەخۆی بێت بۆ حوجرە بیبینێت. چماچ جیاوازیەک لە نێوان حوجرەی من و دیوانی میردا هەیە. ڕەنگە حوجرەکەی من لە دیوانی ئەو پاکتر بێت. هیچ نەبێ حوجرەی من کەسانی گڵاو پێی تێدا نانێن. ئالێرەدا لە دەستنیشانکردنەکەی حەکیمی ئەرمەنی دڵنیا بووم کە خانی دەرمان خوارد کراوە. لێفەکەم ڕاکێشایە بانی و پێم گوت
کەواتە ژەهریان پێداویت. ئیدی ئاشکرا بوو. نانا، ئەوان نین، ئەوان دەرمان خواردیان نەکردوم. ئەی کەواتە کێیە؟ دەردی کوردان و ملخواڕیان ژەهرێکە بۆ خۆی. کرداری میرەکانیان ژەهری سلێمانیە. مەلا ئسماعیل، ئەوە بۆ 40 ساڵ دەچێت دەڕژێتە گیانی منەوە. کەمێک پشوویدا، پاشان دەستی بۆ مەرەکەبدانەکە درێژ کرد و گوتی: چما مەرەکەب ژەهر نییە؟ چاوانی لێگنان و کەوتە خەوێکی قوڵەوە. ئەمە کارێکی نەشیاوە. کاتێک لە ناشتنی بووینەوە و دەگەڕاینەوە، ویستم نامەکەی خانی کە بۆ میری نووسی بوو لە ناو پرسەکەیدا بخوێنمەوە، کەچی نەمبینیەوە. چەندم بیر کردەوە تا بزانم بەنگینی مامزێدی لەکوێدایە دەستمەوە، کەڵکی نەبوو. بارانە ڕەشەکە وەستا بوو و لە ئاسوی ڕۆژ ئاوادا خۆرێکی غەمگین لەو دی و چیاکانەوە ئاوا بوو. ئیزنم لەوان خواست و بەرەو ماڵ چووم. ئەسپەکەم لە چەویلە بەسرابووەوە دەرکرد و سواری پشتی بووم بەرەو گۆڕستان تاومدا. وەکو لاوێکی چاونەترس و دلاوەر پێم لە ئاوزەنگی گیر کرد و باڵم پێیگرت. بەرلەوەی خۆر ئاوا بێت گەیشتم. چاوم بە چەند پەڕەکاغەزێک کەوت لەو ناوە بڵاو ببوونەوە و بارانەکە تەڕی کردەبوون. گران بوون و بە زەویەکەوە نووسابوون. هەندێکیان بووبوونە هەویر و شتێکیان تێدا نەمابوو بخوێنرێتەوە. بەسەر هەندێکیشیان جێپەی زەلامەکان و سمی ئەسپ و هێسترەکان دیار بوون. هەموو کاغەزەکانم یەکیەک کۆکردنەوە و پێم لە ئاوزەنگی هەسپەکەم توند کرد و بەرەو شار باڵم پێگرت. ئێوارەی ئەو ڕۆژە دوای گەڕانەوەم لە پرسەکەی ڕووم لە ماڵ کرد. لەبەر ڕۆشنایی ئەو چرای خانی پێشکێشی کردەبووم، کاغەزەکانم لێک جیاکردنەوە و لەبەر ئاگردانەکە وشکم کردنەوە. دڵم هاتە هاڕین. دێڕەکانی نامەکە لە سۆنگەی بارانەکەەوە سڕابوونەوە. لە هەر کاغەزێک چەند دێڕێک دەرچوو بوون. فرمێسکەکانم بەسەریان داڕژان. دێڕەکان بلەز و بە تووڕەیی نووسرابوون. لێبۆ میهرەبانیەشەوە کە گەواهی ئەوەی دەدا قامکەکانی خانی ئەو کاغەزانەیان نەخشاندون. هەر وشەیەک و بۆنی حەسرەتێک لە حەسرەتەکانی خانی لێ هەڵدەقوڵا. هەرپیتێکیش ناڵەیەکی لێوە دەهات. لە هەر دێڕێکیشدا ئاه و ناڵەکانی مەرەکەبیان دەڕژان لەگەڵ فرمێسکەکانی مندا. چاوەتەڕەکانم سڕینەوە و گەڕامەوە تاکو پاشماوەی نامەکە بخوێنمەوە. هێنێ گەیشتمە دوا دێڕەکانی، چون ئەژدیهایەک پێمەوە بدات لە ترساندا هەستامە سەر پێیان و هاوارم کرد. نا، نەشیاوە، نا! کابرای دەمامکدار لاپەڕا 265. ئەس تایبەتمەندیەکانی دەرمان و جۆری شەهرەکان لای کیمیاگەرێکی عەرەبی دەوروبەری شاری بەغدا فێر بووم. هاتبوو وەکو نوژدار لە کۆشکی یەکێک لە والیەکانی واندا کار بکات. ئەم کیمیاگەرە ڕێگەی پێنیشاندام هەموو ئەو جۆرە گیانە بناسم کە دەکرێت ژەهری کوشندەیان لێچێ بکرێت. هەموو نهێنیەکانی کیمیایی پێگوتم. قاپیەکی داخراوی نەهێشتەوە بۆ می نەخاتە سەرگازی پشت، تەنیا ڕازی تێکەڵکردنی گەچ و جیوە نەبێت. ئەمە لە کۆنەوە نەریتی کیمیاگەرانە. ئەم نهێنیە بۆ کەس نادرکێنن. هەروەها ڕازی گۆڕینی کانزا بۆ زێر بە کەس نایەژن. کەچی لە دووماهیدا و بەر لەوەی پیاڵەی زانینی خۆم تژی بکەم، ئەو کیمیاگەرە عەرەبە بە گۆڕی شێخ عەبدولقادری گەیلانی سوێندی خوارد کە تێکەڵکردنی جیوە و گەچ درۆیە و بە هیچ شێوەیەک لە شێوەکان تێکەڵ نابن. ئەوی بەمە بگات ئەوە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا بەدەست دەێنێت. سەرجەیەکەی دایکم. بابم کە بە پێرژین ئەلەشگری ناسرا بوو، بە بەرچاومەوە کە ئەو کات 10 ساڵان بووم دایکمی سەربڕی، مشتومڕی خەنجەری بەدەستەوە گرتبوو وەک گادەی بۆڕان. هەی قەحبەی بەرەڵڵا، ناموسی منت برد، نەمدەزانی چی ڕوویداوە و بۆچی باوکم ئاوا تووڕە و دەهری بووە.
خۆم پەستا بووە کونجێکی خانووە بچووکەکەمانەوە لەو دیو پەردەکەوە لە ئەوان و شەڕەکەیانم دەڕوانی. باوەڕم نەدەکرد بابم دایکە جەحێڵ و جوان و شیرینەکەم بکوژێت کەچی مەزەندەکەم لەگەڵ سەربڕینەکانی دایکمدا مرد. کاتێک هەڵاتم بابم هێشتا شێتگیریەکەی بەری نەدابوو، سەربڕاوەکەی دایکمی بەدەستەوە بوو. منیش ڕام کرد و ڕام کرد تا ئێوارەم لێ هات. خۆری ئاوابووی ئەو دیوچیاکان وەک سەری بڕاوی دەنواند. ئەوە بوو لەو ڕۆژەوە ئیدی چاری باوکم نەبینیەوە. باوەڕم وا بوو گەربم بینێ دەمکوژێ. لە شارێکدا 30-40 فرسەخ لە گوندەکەمانەوە دوور بوو، کەوتمە ناو چەتە و شەقاوە و حەشاشانەوە. بوومە هەتیویان، خامی خۆیان دەخستە دوێتی منەوە و شاوەتی خۆیان لەسەر پشتی من دەنووسی. لە بەراییدا زۆرم پێناخۆش بوو کەچی دوای چەندین جار ڕاهاتم و چێژم لێ دەبینی. دوێتی من فێری قەڵەمی گەرم و وشک و ڕەپیان بوو. ڕۆژێک گەریەکێکیان نەیدامایەتە بەر ئامێزی خۆی و جۆش و کوڵی ناوگەڵی بە من سارد نەکردایەتەوە، دەمخورا و ڕێم لە دەروێشانی سەرڕێگە دەگرت و شەڕم پێدەفرۆشتن، چونکە ئەوان بە دەردی منیان نەدەزانی. دەروێشان لە گیانی ناسک و بێمووی منیان دەڕوانی و بارەکەڵیان لێدەدا. ئیدی گاسنی خۆیان دەهاویشتە زەوی منەوە و جووتی خۆیان دەکرد. ئەس تا زەلاوێکی جوان و قۆز و پڕ و گۆشتنەرم بووم. لە پیاوان دەترسام و دەمویست بمپارێزن. لەسەر ئەم بەزمە گەورە بووم، هاتوچۆی خانەکانم دەکرد. خانی لاچەپ و دوور لە شارەکان جێگەی بەرەڵا و خۆڵامپەرستان و بازرگان و مەلا و فەقێ و چاک و خراپ بوو. یەکەمین قوربانی من. هاوینێکیان ملم نابەرەو دیاربەکر ڕۆیشتم. زەی مرادم بڕی و دەشتی موش پێشوازی کردم. دنیا تاریک داهاتە بوو. منیش تابڵی شەکەت و ماندوو خەو دایگرتە بووم. دەمکرد و دەکۆشام خەوبەری نەدەدام. ڕاستە خەنجەر لە بەرپشتێنم بوو. لێ ڕێگر زۆر بوون و دەبوو پشوویەک بدەم و کەمێک بنوم. لەلایەکەوە چاوم بە ئاگرێک کەوت. نازانم بەو شەوە چی منی بۆ ئەو ئاگرە بەکێش کرد. ترس لە ڕێبڕ و چەتان وەک تۆپەڵە خوێ لە دڵمدا تاوایەوە و ئەو ئاگرە مینای موگناتیس منی بۆ خۆی ڕاکێشا. حاصلی کەلام گەیشتمە نزیک ئاگرەکە. خانێکی وێرانم بەرچاو کەوت. لێکەسم لەبەر ئاگرەکەدا نەبینی. چەنایەتێکم خوێند و ئەمەم بەکاری جنۆکە و دێ و دەرەنجان زانی. پاشان ترس دایگرتم. ویستم خۆم لەوێ دەرباز بکەم. گوێم لە خشکە خشکێک بوو لە کەلاوەیەکەوە دەهات. دەنگی بنیادەمێکیشی بەدوا داهات. تێخوڕیم. تۆکەی جنۆکەی یاخۆ بنیادەم. لە دەنگیدا ئەوەم بەدی کرد ترسی ئەو لە هی من کەمتر نییە. ترسەکەم ڕەویەوە گوتم برا منیش وەک تۆ بنیادەمم، ڕێبوارم. ڕووم لە کەلاوەکە کرد و ئاگرەکەس بووە کەشم لە دوای خۆمەوە جێهێشت. خانەکە تاریک بوو. من و کابرا بە زۆر لەبەر ڕووناکی ئاگرەکزەکە و ئەستێرەکانی ئاسمان یەکتەرمان دەبینی. ئەو خەوەی لە ترسان ڕەوی بووەوە سەر لە نوێ دایگرتمەوە. بێ ئەوەی ڕێگە بدەم کابرا پرسیاری ئەسڵ و بنەچەم بکات یاخۆ پرسیاری گوند و خێڵەکەمم لێ بکات پێم گوت لەبەر کەم خەوی خەریکە بەلادا دێم. نیوە ڕۆژێکەوە من بەڕێوەم تا بڵی شەکەت و ماندوم. ئەگەر ڕێگەم بدەی ئەوە ئەم شەو لێرە دەمێنمەوە. بۆ ئیزنت نادەم لاوە. خانەکە چۆڵە و هی من نییە. خدا بەزەیی پێم داهاتەوە ئەم شەو تۆی بۆ ناردم. ئەگینا بەتەنیا دەمامەوە. پاشان گۆشەیەکی گرت و کەوشەکانی داکەندن و خستیە ژێرسەری. مشتی خەنجەرەکەی لەبەر ڕۆشنایە کزەکەدا بڵاچەی دەهات. چوون بە تەنیشتیەوە ڕاکشام. کەوشەکانم داکەندن و وەک ئەو خستمە ژێرسەرم. دوای کاژێرێک هەستم کرد کابرا دەست بە گیانمدا دەهێنێ. خۆم لێ کەڕ کرد. کابرا پتر ڕۆیشت و دەستی بە قونمدا دەهێنا. هەی نێزانی دەنگ ناکەم دەستی بۆ دۆخینەکەم برد و بلەزگرێکەی کردەوە. لە پشتەوە دەستم بەرچووکە گەرمەکەی کەوت. دەتگوت سنگی خێوەتی کۆچەریانە واڕق بووە. ئاگری شاوت لە ناخمدا پەنگی دەخواردەوە. بەرلەوەی ئەو شەڕواڵەکەم بێنێتە خوار بە خۆم دامکەن. هەموو شتەکان لە تاریکی و بێدەنگیدا ڕویاندا. ئەگەر مرۆڤ نیوە نووسوو بێ ئەوە لە زەتەکەی دووقات دەبێ. بۆیە هەردوو چاوانم نوقاندن. کابراش کە ڕوخساریم نەبینی بوو بۆ ئامێزی خۆی ڕای کێشام و بە شارەزایی نێربازێک سنگی خۆی کوتا. بە سەدان شەو لە باوەشی نێران بوومە. لێزەلامی وە بە ئاڵۆش و هەوەسبازم نەبینی بوو. دوای ئەوەی لێبوو و ئاگری خۆی بە دەریای گرگرتووی من کوژاندەوە کەوتە سەرپشت و چووە خەوێکی قوڵەوە.
لە پەنجەرەکەی ڕۆژهەڵاتەوە مانگی 14 چاو پێکەوت کە لە منداڵیەوە لی تۆقی بووم و نەمدەوێرا زۆر لێ ڕابمێنم. دایکم دەیگوت ئەوی زۆر تەماشای مانگی 14 و ئاوێنە بکات تێک دەچێت. شەڕواڵەکەم لە پێ کرد. بەندە خوێنەکەم گرێدا و هەستام تەماشایەکی دەرەوە بکەم. چاوم بە کابرا کەوت کاتێک تەواو لێ ڕامام تاکو هێزم تێدا بوو هاوارم کرد. ئەو کابرایە باوکم بوو. هەندێک ڕدێنی سپیتر بوو لێ ڕوخساری هەروەک خۆی مابەوە، دەم و چاو خڕ، لوتپان، دوو برۆی ئەستور. بەو هاوارم ڕابوو دەستیدایە خەنجەرەکەی. هەینێ هەمبەر خۆی بینیمی بەدەنگێکی لەرزیەوە گوتی تۆ کێی؟ منیش دەستمدایە خەنجەر و پشتمدایە پەنجەرەکە. لەبەر تریفەی مانگەکە پریشکی مەرگم بینی لە چاوانیەوە دەردەپەڕین. ئەو بوو بەخۆی بوو بە بەژن و باڵا و قەلافەت و دەنگ و هەموو شتەکانیەوە باوکم بوو. نازانم لەو کاتەدا چیم بەسەر هات، بێدەنگ و لاڵ بووم. پاشان گوتم نەمناسیت چاکترە، تۆ کێی کوڕە؟ ناوی خۆت و تیرەکەت هەڵدا. ئەمجار بە دەنگێکەوە بەردی دەقلیشان دەستی لە خەنجەرەکەی توند کرد و گوڕاندی. هەنگاوێک چوومە پێشەوە گوتم ئەس کوڕێت چەمە؟ یاوزم. ئەو یاوزەی دایکیت بە بەرچاویەوە سەربڕی. ئەو کوڕەی واد لێکرد سەر هەڵگرێ و ڕوو لە چۆڵ و دەربکات. ئەو کوڕەی تۆ. لێ نەگەڕا قسەکانم تەواو بکەم، وەکو بەرازی کێوی بۆم هات و شیڕاندی. هەی کوڕی قەحبە، تۆ هێشتا لە دنیا ماوی؟ منیش ئەوە 10 ساڵە بە دووددا دەگەڕێم. خەنجەرێکی لە ڕوومدا، منیش خەنجەری خۆمۆشان کەچی خۆی کشاندە دواوە و بەری نەکەوت. دیسانەوە هاتە پێشەوە و چەند خەنجەرێکی لە دەم و چاومدا. منیش وڵاممداوە و خەنجەرێکم لە ملیدا. ئیدی هەردوو یەکدیماندایە بەر خەنجەر، جارێک من و جارێک ئەو، تا من ئەوم شەڕ کرد. ئیتر حاڵم لەبەر نەما و شەکەت بووم. دەم و چاوم یەک پارچە جێ خەنجەر بوو. دەمم هەڵپچڕا بوو، دوالێدانی بەرسینگم کەوتە بوو. بێ ئەوەی برینەکەی قوڵبێ وێڕای ئەوەی برینەکانم سوک بوون لاوەش خۆم چووم و بەنیوە مردووی لەو خانە چۆڵەدا مامەوە. وەستا خەلیلی دیاربەکری. ئەو دەمی هاتمەوە سەرخۆم ڕۆژەکە بە بەژنی ڕمێک بڵند بووبەوە. سرم لە ئامێزی یەکێک بۆ ڕوخساریشم پێچرا بوو. لەبەرەوەی توانای قسەکردنم نەبوو بە ئاماژە لەگەڵ ئەو کابرایی سەرمی لە باوەشی خۆی نابوو دەدوام. من لە پەلوپۆ کەوتە بووم. ئەوی دوێنێ شەو بەسرم داهات وەک خەو دێتە بەرچاوم. چاوم لە تەرمی باوکم گردا. من بینی ئەو پیاوەی سەرمی لە ئامێزی خۆی نابوو لە ئاوڕەکانم گەیشت. بەدەنگێکی پڕ لە دلۆڤانیەوە پێگوتم هیچ مەترسا، ئەو زەلامی ویستی تۆ بکوژێت مردووە و کاروانچیان ناشتیان. هەرچی تۆی ئەوە لە مردن قوتار بوویت، تۆ لە ترساندا بوراویتەوە، نەک بەهۆی برینەکانتەوە کە قۆڵنین. مەترسا. چەندم حەز دەکرد پێی بێژم ئەو پیاوە باوکم بوو. سوارم بوو وەک چۆن دایکمی کوشت و ویستی ئاوا منیش بکوژێت. لێ زمانم نەدەگەڕا. تامی خوێنی شل لە دەمم دەهات. دەمخواستف بکەم و دەری هاوێژم. لێ دەمە بریندارەکەم بەهانامەوە نەهات. دیسانەوە یارۆزانی چی بە مێشکمدا دێت گوتی قسە نەکەی کوڕە، دوایی هەموو شت تێدەگەین. ئەو بازرگانێک بوو بە کاروانی دیاربەکریان لە یەریڤانەوە هاتبوو. باری دوو هێستر بۆیی سووری هێنابوو لەگەڵ خورجێکی تژی لا کەشکی ئەرمەنی. جارناجارێک دانەیەکی دەخستە دەمی و دەکەوتە کردەکرد. وا دەهاتە پێشچاو بازرگانێکی دەوڵەمەندە. پاشان زانیم خۆشنووسێکی ناوداریشە. فێرگەکانی دیاربەکر و مزگەوت و بەردەی خانەقا و گەرما و قەیسەریەکانی مینبەر و میحرابەکانی دیاربەکر هەموو بە خەتە جوانەکەی ئەو نەخشێنرابوون. پێیان دەگوت وەستا خەلیلی خۆشنووس. ماڵێکی هێند خۆشی هەبوو، دەیانگوت گوایە شەریکە بەشی میری میرانی دیاربەکرا. لەو ڕۆژەدا یێزانی مەزن ئەوی وەک ڕزگارکەر بۆ من نرد. دەنگی هەندێک لە هاوڵە بازرگانەکانی دەکەوتە بەرگوێم پێیان دەگوت وەستا خەلیل، دەستەکانت نەڕزێن، تۆ دەرمانی زامەکانی ئەو لاوت کرد و لە مردنت قوتار کرد، بەڵام نایناسیت. لێی بگەڕێ با بڕوا بۆ ناو کەسوکار و خێڵی خۆی. گوێی لێ نەگرتن. لەو بەخشندەیەی سەیرم هاتیە و لە دڵی خۆمدا پرسیم گەلۆ ئەوە چ ڕەحمەتێکە چۆتە دڵی ئەم زەلامەوە، دەبێ بۆ ئەوەندە بایەخم پێ بدات. هەرچۆنێک بێت لە دواییدا خستمیە سەر پشتی ئەسپی یەکێک لە خوڵامەکانی و کاروانەکە بە ئاقاری دیاربەکر بەڕێکەوت. ئەس لەبەردەستی ئەو فێری و نەرەکانی خەتی عەرەبی بووم. ڕۆژانە 3-4 پەڕە کاغەزی دەدایە دەستمەوە و مەشقی پێدەکردم. دەیگوت بڕوانام خەتانە مەشقیان لەسەر بکە.
لە نێو هەمویاندا پتر کەیفم بە خەتی یاقوتی مستعسیم دادەهات. خەتی ئەو ئەفسۆن و سەحر بوون، نەگنووسین. خەتەکانی هێن جوان بوون، پیا و گوێ لە ئاوازیان دەبوو. ئەگەر کەسیش نەیخوێندنایەتەوە بە خۆیان دەخوێندەوە. ڕۆژ دوای ڕۆژ زیاتر ڕاهێنانم لەسەر نووسین دەکرد. دیقەتی قامکەکانی وەستا خەلیلم دەدا چۆن لە خامە زەلەکەی گرێدەدان و بە ئەوینداریەوە لە دوێتەکەی هەڵدەکێشا. پاشان بە ئاگاداریەکی زۆرەوە دەری دەهێنان و خامەکەی بە لێو مەرەکەبدانەکەدا دەهێنا. اینجا دەستی بە نووسین دەکرد. شێوەی خامە و دەواتەکەی گەلێک سەرنجی ڕادەکێشام و دەیوروژاندم. پتر سەرنجی ناوگەڵی وەستاکەم دەدا وەک ئەوەی سێری قامیشەکەی دەستی بکەم. بە ئومێدەوە بووم ئەو دەست پێ بکات. دوای دووسێ هەیڤان برینەکانی دەم و چاوم سارێژ بوون. لێ جوانیەکەم نەمابوو، تەنیا چاوم بە جوانی مابووە. هەرچی ڕوخسارم بوو، ئەو ڕوخسارەی کوڕباز و لوسکە بازان شەڕیان لەسەر دەکرد، وەک ئەو دەلاقانەی شووری دیاربەکری لێ هاتبوو، دەمیشم وەک داس خوار بووبەوە. ئێوارانێکیان خۆم بەسەر خامەکەدا خوار کردبوو و مەشقی خەتخۆشیم دەکرد. وەستا خەلیل خۆی بەژووردا کرد. دەسماڵێکی کەتانی سپی بە بن هەنگڵەوە بوو. بە ئاسپایی لە تەنیشتمەوە دانیشت. خامەزە لە ئەستورەکەی لە دەست سندم و بە دەسماڵە کەتانەکە ڕوویدا پۆشیم. لەبەر شەبەقی مۆمەکاندا بریقەیەکم لە چاوەنیدا بەدی کرد. لەگەڕ ڕەوێک هەسپی هەوەس حیلەیان دەهات. ئیدی بڵاچەی چاوەکانیم خوێندەوە وەک چۆن نمونەی نووسینەکانیم بەڕوونی دەخوێندەوە. من لە تێڕامانی بنیادەم دەگەم چەند شەیدای کوڕانە. ئەوە حیلەی نێرینەی ئەسپی بەدەوە وەک لەوەی سەرنجدان بێت. تەنانەت لەوانەیش کە زۆریان حەز لە نێرە لە ناویاندا ئەو پیاوانەی ژنیان هەیە و خوددان زارۆکن. هەمویان ترس و شەرم و فەدی و دووڕووی ڕاستی ئارەزووی پەڕین و تامەزرۆی خۆیان بە دەسماڵی کەتاندا دەپۆشن. ئەوانەیشی وەک من و بە قەومی لوتمان ناو دەبن، تەنیا ئەوانن حیلەی ئەسپی ئارەزووی نێربازان دەبیستن. من لەو شەوەدا توانیم بە ئاسانی ئەو حەزە لە چاوانی وەستاکەمدا بخوێنمەوە. بۆیە بەردەوام چاوم لە ناوگەڵی وەستاکەم بڕی بوو. چاوت زۆر جوانە. وەستا لەو دەمی دەستی لە ئەستۆم گیر کردبوو. وام گوت. موچۆرکێکی خۆش بەجەستەمدا شەپۆلیدا. لێ ئەز لە جێ خۆم نەلەقیم. ئەو لە بێدەنگیەکەم تێگەیشت. دەستی بەسەر پشتم داخشان تا گەیشتە سەر قونم. چون دەست بەسەر هەتیوێکدا دێنی ئاوا بە نەرمی دەستی بە قونمدا دەهێنا. ئەمە بووە کاری شەوانەی وەستا. کەسمان بێ ئەوی تر وەقڕەمان نەدەگرت. تەنانەت لەبەر من سەفەری بازرگانی نەدەکرد و لە جیاتی خۆی خڵامەکانی دەنارد و بۆ خۆی لای من دەمایەوە. بەڕۆژ بە تەنیشتمەوەدا دەنیشت و فێری زانستی خەتی عەرەبی دەکردم. بە کێردێک خامەکەی تیژ دەکرد و لە مەرەکەبدانەکەی هەڵدەکێشا و لە پێشمدا خەتی سولوس و نەسخ و کوفی و دیوانی و توغڕایی دەنووسیەوە. هەرچی شەوانیش بوو ئەوە دێڕەکانی ئارەزووی دوو جەستەی دەنووسیەوە و من و ئەو توغڕای سوڵتانی ئاسا لە ناو جێگە ئەمدی و ئەودیمان دەکرد و وا پێکەوە نووسابووین لێکجیا نەدەکراینەوە. دووسێ مانگمان بەم ئاوایە بەسەربرد تا زستان هات. ئێوارەیەکی سارد بەفر دەباری و باپێچ بوو. وەستا خەلیل و کوڕیشگەکەی 12 ساڵان خۆیان بەژۆردا کرد. لە بەرامبەر ئاگردانەکە دانیشتەبووم سەرنجی ئاگرەکەم دەدا و گوێم بۆ گڤەی بایەکە کە لە دەرەوە دەهات ڕادێرا بوو. جارناجارێک پارچەیەک لە کەشکی ئەرمەنیم دەهاویشتە دەمەوە و دەمکردان. هەینێ کوڕم بینی ڕابوومە سەر پێیان و پرسییم ئەمە کێیە وەستا؟ ئەمە کوڕێکی تورکە یاوس. ماوەیەک لامان دەمێنێتەوە. میری میرانی دیاربەکری ڕووی لەنام تا فێری هونەری خەتخۆشی بکەم. ئەمیش هەر یاوزی ناوە. بەفر و سەرمای ئەو شەوە لە ناخمدا بوو نەگەڕێک لە ئاگری ئاگردانەکە بە گورتر. دەمزانی وەستا خەلیل بەسرمدا گەورەی دەکات و ئەو کوڕە تورکە گۆشت لە پەنیری کۆچەریان و بەفری قەرەجدا خسپیترە. لە شەوانی ئەو زستانەدا دەبێتە هەوێم و دۆستی وەستا. منیش وەک پیرەژن فڕێ دەدرێم. ئەو شەوە گەڕی هەناوم شاردەوە و زارم هەڵنایەنا. لێ دەمزانی چەند ڕۆژێکی کەمم لای وەستا خەلیل ماوە. لە دڵی خۆمدا گوتم یا ئەز یا ئەو لاوە ڕۆمیا یانیش سەری هەردووکیان. ئیدی وەستا خەلیل نزیکم نەدەکەوتەوە. هەر کە تەماشای ئەوەنم دەکرد دەمزانی لە سۆنگەی ئەو شەوە شومەی کەلاوەکەوە چەند بەدفەساڵ و ناشرین بوومە. هەر لەبەر ئەمەشە وەستا خۆی لێم دوور دەخاتەوە و تووخنم ناکەوێ. بێمویی و لووسیەکەم سوودیان نەبوو. ئەو کەیفەی من بە وەستا خەلیلی خۆشنووسم دەبەخشی و لە خۆشیدا هاواری دەکرد نرخێکی نەمابوو.
ئیدی ئەو کوڕەی ڕۆمی بوونە ئەوینداری یەکتر. هەرچی من بوومە کۆنە پێڵاوێک بەکاری هیچ نەیەت، تەنیا بۆ فرێدانە سەرگ و فەگ نەبێت. خۆمیش تابڵەی دزێ و ڕووکرێت بووم، جگە لە قونم و خەتەکەم شتێکی جوانم نەبوو. ئێوارەیەکیان دڵم گەلێک تەنگ بوو، زۆر وەڕس و بێزار بووم. وەکو سەر هەڵگرتوویەک بە شەقامەکانی دیاربەکر و کۆڵانەکانیدا و وەک گێژ دەسوڕامەوە، تاکو لە شوورەکانی شار نزیک بوومەوە. خرچە خرچی بەفری ژێرپێیەکانم لە دەنکی هاڕینی کەشکی ژێردەدانەکانم دەچۆن. ئەو کەشکەی وەستا خەلیل هەموو شەوێک دەیدامێ تاکو تامی دەمەم هەندێک شوێر بێت، چونکە ئەو حەزی لە شوێری دەکرد. بۆیە کاتێک ڕەشەبای شاوت بەسەریدا هەڵی دەکرد، سەرمی بۆ لای خۆی وەردەسوڕان، زمانی دەکردە دەمەوە و لە زمانە شوێرەکەمی داڵان. ئیدی کەشک بۆ کێ بخۆم؟ هێنەیەم پرسیارم لە خۆم کرد، هەرچی کەشک لە بەرکم بوو فڕێمدایە سەر بەفرەکە و بلەس گەڕامەوە ماڵی وەستا خەلیل. کاتێک گەیشتمەوە ماڵ و لە دەرکەکە نزیک بوومەوە، دەنگی ئاخۆئۆفی ئەو کەوتە بەرگوێم. دەستمدایە مشتوڕی خەنجەرەکەم، پاڵم بە قاپیەکەوە ناو بەسەریاندا چۆم. وەستا خەلیل یاوەزی ڕۆمی وەک ژن لەسەر پشت خستە بوو، لنگی هەڵبڕی بوو کەوتبووە سەرسنگی. ئیدی ئاوەز لە کەللەمدا نەما، نازانم چۆن خۆم گەیاندە وەستا خەلیل. دەستێکم لە ناو قەدی گیر کرد و لەبان کوڕم لادا. هێشتا چووکی ئەو نەفرەتیا ڕەب بوو. دەم و دەست خەنجەرێکم لێدا و بڕیم، وەکو فیل قیڕاندی و خۆی ڕاپسکان. ڕووی لە خەنجەرە هەڵواسراوەکەی قەد دیوارەکە کرد، لێ ئەس فرسەتم نەدایە و پێشم پێگرت. نەیەک نەدوودامە بەر خەنجەر، چەندێک هاتە بۆ بانم ئەوەندە خەنجەرم لە دڵیدا. پاشان وەرسوڕام تا کوڕی ڕۆمیش بکوشم، لێداخەکەم هەڵهاتە بوو. بەو شەوە دەرچووم و بەسەر بەفرەکەدا بەرەو باکوور ملمنا. کێ خانی دەرمان خوارد کرد. لەو شەوە ئیتر سەری زەلامێک و سەلکە پیوازێک لای من وەک یەکوا بوون. نە پیاو کوش بووم و نەیش حەزم بە خوێن ڕشتن دەکرد. ئەوی مەرەکە بڕژێنێتە سەر کاغەز و لەگەڵ پیدا بژێت، ناتوانێت خوێن بڕێژێ. لێ قەدەرێک دەستی منی تێدا نەبوو، بەرەو پیاو کوشتنی بەردەم. توانیم خۆم بگەێنمە میری میران، بەگ و گزیران، پاشا و وەزیران، ئاغا و میران، دەرکەوان و دزدار و دەبیران. بەخێری خەتە جوانەکەم هێندەم نەمابوو بگەمە کۆشک و سەرای ئەستەمبولیش. چەندێک خەتەکەم جوان بوو، ئەوەندەش پیلانەکانم بۆ کوشتنی نایارەکانم تۆکمە و تۆند و تۆڵ بوون. کێ پارەی بدامایە دوژمنەکەیم بە ئاسانی دەکوشت. بە چەندین شێواز جێبەجێم دەکرد، بە ژەهر، خەنجەر، خنکاندن بە پەت و هەناسە لە بەربڕین بە بالیف لە سەردەمی نێچیرەکەم دادەنا تا نوزەی لێ دەبڕا. کاتێک یەکێکم دەکوشت، تێیدا باوکم و وەستا خەلیلیشم دەکوشت. ئەو ڕۆژەی بینین دایکم سەر بڕاو و خوێن دەڕژێتە سەر ئەو پەردەیی من بۆ خۆم لەو دیوی شاردبووەوە. هەروەها ئەو ڕۆژەی لە کەلاوەخانەکەدا باوکم بەرخەنجەردا و ڕوخسار میشێوان. هەروەها ئەو ئێوارەی وەستا خەلیلم کوشت. ئەو ڕۆژانە نایەنە کوشتن و لەبەر چاوم لا ناچن. لێشکور بۆ خوا ئەس خانیم نەکوشت. میرزا سەبری هاتە ئەلەزگرد و داوای کوشتنی خانی لێکردم. من پێشتر ئەوم دەناسی. بەر لە 2-3 ساڵ پێکەوە پیلانی کوشتنی میر محەممەد سلێمان و بەگی باشکاتیبیشمان داڕشت. وام دەزانی خەڵکی بایەزید دەمناسن، لەبەرەوە ڕووی خۆم پێچا. میرزا سەبریش بۆ ئەوەی لاپەرسەنی خەڵکەکە بڕاوێنێتەوە پێی دەگوتن بەستە زمانە ددانی دێشێ و لاڕوومەتی پەنماوە. دەیویست خانی دەرمان خواردکەم. منی شوشەیەک ژەهری وەک کوشندەم ساز و ئامادە کرد، بەڵام بە خودای من خانیم نەکوشت. بەڵێ دانی پێدا دەنێم. من چوومە لای ڕۆنی چراکەیم گۆڕی. ئەس کتێبی شیرین و خوسرەوی نیزامیم بە مەرەکەبی ژاراوی نووسی و لای سەلاحەدینی سەحافم دانا، بە قەستی ئەوەی خانی چاوی پێ بکەوێ، بیباتەوە ماڵ و بیخوێنێتەوە، تاکو ڕۆژ بە ڕۆژ ژار تێکەڵ بە خوێنی ببێ. جارێکی دی دەڵێمەوە شوکور بۆ خوا، ئەس خانیم نەکوشت. ئەو دەمی من و میرزا سەبری و مەلا فەرید خانیمان جێهێشت. ڕووم لەو خانە نزیکە کرد کە لەی دەمامەوە. بۆم دەرکەوت ڕۆنێکی ناژاراویم کردووەتە چراکەی ژوورسەر خانیەوە. من پێشەکی 13 پارچە زێرم لە میرزا سەبری بۆ کوشتنی خانی وەرگرتە بوو. بەڵێنی 7 پارچە زێری تری دوای کوشتنەکەی دابوومێ. لەوە دەترسام خانی چاک ببێتەوە و میرزا سەبری نەک هەر 7 پارچە زێرەکەم نەداتێ، بەڵکو 13ەکەی تریشم لێ بسەنێتەوە. بۆچی خانی بکوژرێت؟ بەهۆیەکەی نەدەزانی. ئەو شەوەی بۆ لای چوین، گوێم لێ بوو میرزا سەبری پێی بێژێت تۆ لە خوتبەکانتدا دوعا بۆ سوڵتان ناکەیت و تانە لە میرمان دەدەیت. دەبێت عوزور لە میر بخوازیت و شاڵی پەشیمانی بە ملتدا بدەیت.
ئیدی بووە ژاوەژاو و غەڵبەغەڵب نایشارمەوە. ئەو شەوە زۆرم کەیف بە خانیدا هاتەوە تا بڵێ پیاوێکی نەرمونیان و دەلال قسەزان و ئارام و شکۆمەند بوو. یەکسەر دەچووە دڵەوە. لێ بەڕاستی زێڕەکەم بەلاوە گرنگتر بوو. کاتێک داوای کوشتنی یەکێکم لێ دەکەن ناپرسم لە بەرچی بکوژرێ، ناشپرسم کەسێکی باشە یان نا. هەڵبەت هۆیەک هەیە بۆ کوشتنی، هۆیە کە چی بێت بۆ من جێی بایەخ نییە. تەنانەت ئەگەر داوای کوشتنی خەلیفەم لێ بکەن لێی ناپرینگێمەوە، گرنگ زرەی زێڕەکەیە. هەینێ ڕۆنە ژاراویەکە سەری دەگرت، بیرم لە تەکبیرێکی دی کردەوە. میرزا سەبری ئاگاداری کردمەوە دەبێ ئەم کارە بە نەهێنی بکرێ، بێ ئەوەی ببێتە جێگومانی کەسێک هیچ بەڵگەیەک جێت نەمێنێ و کوشتنەکەی دەربخات. ئەو کوشتن بە خەنجەری ڕەت کردەوە و گوتی شێوازی کوشتنەکەی لە کتێبەکەیدا هاتووە، مەگەر ئەو نییە دەڵێت خەسمێک و نەشێ ببێ مقابل دەرمان چییە؟ شەربەتی هەلایل. دوای ئەوە خەیاڵم لەبەر چریسکەی زێڕان دەمەزەرد و زاخاودا. مەرەکەبی ژاراویم لە جیوەی فەرار ئامادە کرد. لەو خانەی تێدا دەمامەوە و دووسێ فرسەخێک لە ژووری بایەزی داوا بوو. هەکبەیەکم هەبوو ناوم نابوو هەکبەی مەرەک. وێڕای ئەوەی ڕەنگی زەرد بوو جارجار پێم دەگوت هەک بەڕەش، لەبەر ئەو ئامراز و ئامێرانەی تێدا بوون وەک خەنجەری سەرخوار و گوریس و سیخی باریک. دڵی ئەوانم پێکون دەکرد کە داوای کوشتنیان لێ بکرایە. هەروەها تورەکەکە دواتێکی زیوینی پڕ لە مەرەکەبیشی تێدا بوو، لە مەلایەکی مەلازگردیم دزی بوو کە لە خانێکی نزیک شارۆچکەی ئەخلات داناسیم. لەوێ لەو خانەدا بە خەتە جوانەکەی خۆم بە مەرەکەبێک دەستم بە نووسینەوەی شیرین و خوسرەو کرد. ژاری سلێمانیم بەسەری داڕژان. جارێکیان مەلا ئیسماعیل هاتە خانەکە تاکو پێشوازی لە میوانێک بکات. نازانم لە قارسەوە دەهات یان لە شوێنێکی ترەوە. هەینە چاوی بە من کەوت، سرم بەسەر نووسیندا خوار کردوێتەوە. هاتە تەنیشتمەوە و پرسی ئەمە چییە؟ دەنگم نەکرد. هەکبەکەم هەڵگرت و چوومە دەرێ. جاری دووەم کاتێک لە ڕۆژێکی باراناوی دابینیم، ئەو ڕۆژەی خانیان دەناشت، ویستم لە هەڵگرتنی تەرمەکەدا بەشدار بم. هەرهێندەی چاوی بە من کەوت ئەبڵق بوو. بە ترسی بەرخێکەوە چاوی بە گورک کەوت بێپرسی تۆم لەکوێ بینیوە؟ ئەو جارەش دیسانەوە بێوەڵام هێشتمەوە و لێی دوورکەوتمەوە. ئەو چەند جارێک منی بینی بوو، لێ پێدەچوو بیری چوو بێتەوە و تەنانەت دەم هەڵپێچینەکەشم سەرنجی ڕانەکێشابێت. هەفتەیەکی پێنەچوو دانەیەکم بە تەواوی لەبەر نووسیەوە و بۆ سەلاحەدینی سەحافم برد. نازانم خوا چۆن چاوی خەڵکی بایەزیدی کوێر کرد و تێبینی منیان نەکرد. سەلاحەدین وا لێم ڕاما وەک ئەوەی پێشتر منی نەدیت بێ. دەمێ زانیم نامناسێتەوە، خۆم لێ کرد بە بازرگانێکی کتێبی فارسی. کتێبە ژەهراویەکەشم پێنیشاندا. ئەو کاغەسازێکی شارەزا و لێ هاتوو بوو. لە بۆنی مەرەکەبەکەی زانی کتێبەکە تازە نووسراوەتەوە. کاتێک سەری بەسەردا خوار کردەوە و چەند دێڕێکی لێ خوێندەوە پرسی ئەمە چ مەرەکەبێکە؟ گوتم ئەمە مەرەکەبێکی نوێیە، لەم وڵاتە چێ نەکراوە، بەڵکو لە شاری زنجان عەجەمان ساز کراوە، بۆ یەکەمێک لە مەرەکەبی ئاسایی جیاوازە. دەمزانی هەرکە سەلاحەدینی سەحاف کتێبەکە ببینێ بە خانی دەڵێت و ئەویش خۆی لەبەر ناگرێ و یەکسەر دەیکڕێ. بۆ ئەوەی پەڕەکانی یەکێک هەڵداتەوە پێویستی بەوەیە پەنجەی دۆشاومژەی بە زمانی تەڕ بکات. لای چەپی هەر لاپەڕەیەکەوە ئەو شەیەم نووسی بوو کە لاپەڕەی داهاتوو بەوە دەستی پێکرد. تەواو لەو جێگەی بۆ هەڵدانەوە قامکی لەسەر دادەنێ. ئەو شەیەم بە مەرەکەبێک نووسی بوو ژاری ڕوت بوو. بەپێی بۆچۆنی من خانی تەنیا 100 لاپەڕە بخوێنێتەوە، لە لاپەڕەی 101دا بە خوێندنەوەی ئەم دێڕا بفرمانی کە خواهت خڵقی ڕاکشت بەدەستشدا قلم یانی دە ئەنگۆشت. ژار بە خوێنیدا بڵاو دەبێتەوە و دوای ئەوە ناتوانێت ڕابستێتەوە. هێدی دەمرێت، بەڵام من نەمکوشت. دوای ئەوەی ئەو کتێبە ژەهراویم بە سەلاحەدیندا ژیوان بوومەوە. خانیم زۆر چوو بۆ دڵەوە و زانیم پیاوێکە نابێ بکوژرێ. هێندەی بەزەیم بەو داهاتەوە بەزەیم بە کەسی تردا نەهاتۆتەوە. مرۆڤێک بوو کاریگەریەکی قوڵی لە ناخی مندا جێهێشت. ئەستەنیا دووسێ جاران لە دانیشتنی ئەودا ئامادە بووم. وتەکانی خۆش و دانیشتن لەگەڵیدا خۆشتر. خەریک بوو لە ناخمدا ئاگری پەشیمانی بە سەر چریسکەی زێردا زاڵ دەبوو. خانی نەخۆش کەوت و حەکیمان دەیانگوت دەرمان خوار کراوە. یەکسەر هەستام و چۆم بۆ دوکانەکەی سەلاحەدینی سەحاف و پرسیاری کتێبەکەم لێ کرد. هێنێ پێی گوتم کتێبەکەی هێشتا لاماوە و پێی نیشاندام. دەم و دەست وەکشێت کتێبەکەم لە دەستدار هێنا و دەرچووم. ڕۆیشتم بۆ لای میرزا سەبری. کتێبەکەم هاویشتە ئامێزیەوە و پێم گوت بە ئەمە یادگاری من بێت بۆ تۆ.
دەمەویستم ئەحمەدی خانی مردووە لای میرزا سەبری بووم. ڕاستێکی زۆرم پێ ناخۆش بوو، وەگەوەی من کوشتە بێتم هاتمە سەر ئەوەی بچمە کوچە و کۆڵانی شار هاوار بکەم. خەڵکی نا وەرن بمکوژن، من سەیدام کوشتووە. پاشان بیرم هاتەوە من نەمکوشتە بوو، بەڵکو تەنیا نیەتی کوشتنیم بوو. ئەس بیرۆکەی کوشتنی خانیم لە مێشکمدا دەرنەیەنا بوو. لێ بەهۆی ئەو نووری ڕوخساریەوە لە کوشتن ڕەویمەوە وەڕز بووم. ئیدی وام لێهات دەستم نەدەچوە پاساریەکیش. کاتێک گۆڕم بۆ لێ دەدا ویستم هەنێک گوناهی خۆم بشۆمەوە و خێرێکم هەبێت تا توانیم گۆڕێکی فراوانم بۆ هەڵکەن. هێنێ تەرمەکەیم داگرتە خوارەوە بە شکۆ و ڕێزەوە گرتم، بەگویدا چرپاندم. سەیدا خۆزگە دەمزانی کێم گیانە پاکی لێسەندیتەوە. قەسەم بە خودایی پێشتۆ لە گۆڕم دەنا. لەوێ دیسانەوە بەگوێم کەوت کە خانی دەرمان خوارد کراوە. سەیرم هاتێ، لە دڵی خۆدا گوتم دەبێ ئەم پیاوکوژە کێ بێت. دوای ئەوەی تەقەمان کرد جەمەدانیەکەم لە دەمولوتمدا ماڵی. بۆ میرزا سەبریم هاویشت و پێم گوت بیگرە، عەورەتی دڵتی پێدا پۆشە. بە شوێنەواری زامی دەموچاوم و دەمەگێڕەکەمەوە پشتم لە بایەزید کرد کە بەو بارانە ڕەشە مەرەکەب ئاسایی دەباری. غەمگینتری دەنوانت، غەمگینتری دەنوانت، غەمگینتری دەنوانت، غەمگینتری دەنوانت. جەمەدانیەکەم لە دەمولوتمدا ماڵی. بۆ میرزا سەبریم هاویشت و پێم گوت بیگرە، عەورەتی دڵتی پێدا پۆشە، عەورەتی دڵتی پێدا پۆشە، عەورەتی دڵتی پێدا پۆشە، عەورەتی دڵتی پێدا پۆشە. مكتبة شنوى الصوتية، شعاع من النور للجميع. شنوى أكبر مكتبة صوتية على مستوى كردستان والعراق. كسائر المكتبات العالمية تحتوي على مئات المصادر في مجالات المعرفة المختلفة باللغات الكردية، العربية والإنجليزية. علاوة على إعادة تحضير البرامج الدراسية الجديدة سنوياً وبصورة صوتية من الصف الأول إلى الصف الثاني عشر، وتسجيل مصادر علمية للطلاب المكفوفين في الأقسام المختلفة في الجامعة. بنفس الوقت فإنها تسجل مجاناً وبنوعية جيدة نتاج الشعراء والكتاب والمترجمين أو الراغبين بنشر نتاجاتهم الكتابية صوتياً. شنوى مشعل توعية المكفوفين الرائد في مجال الدراسة والثقافة والمعرفة للجميع، للطلاب والقراء المكفوفين والراغبين بالقراءة بصورة صوتية. إذا أردتم الاستفادة من مكتبتنا بإمكانكم زيارتنا على العنوان التالي: اتحاد مكفوفي كردستان، المركز العام في سليمانية، شارع 60 متر مقابل بولينج سنتر. رقم الهاتف 328-7197. Shinawa, the vocal library, a ray of enlightenment to everyone. Shinawa is the biggest vocal library in Kurdistan and Iraq. As other libraries in the world, it provides hundreds of resources in different fields of study
in Kurdish, Arabic, and English. Besides annually re-preparing new educational programs vocally for 1st to 12th grades and recording scientific resources for the blind students at different departments of the university. At the same time, Shnawa offers free with high quality recording to those poets, writers, and translators who desire to publish their written works vocally. Shnawa is a pioneer in offering education, culture, and knowledge to everyone. Dear blind students, blind readers, and whoever would like to benefit from our library, you can visit us at the following address: Blind Union of Kurdistan, 60 Meter Street, opposite the bowling center. The phone number 328-7197.